ئەمانە زۆر شەرعین گوتی ئێمە ئەگەر ئەمان بکوژین ئەو جا ئەچینە سەر خەڵکی تر ئەو جا ئەچینە سەر سۆفیەکان و ئەو جا ئەچینە سەر ئیخوان و ئەو جا ئەچینە سەر مؤتەمەری وەتەنی گوتی چونکە خەڵک کەمتر بە ئیخوان هەڵخەڵەتێ وەکو مەسەلەی تەدەیون کەمتر بە سۆفیەکان هەڵخەڵەتێ خەڵک زۆر بە ئەنسار سونە هەڵخەڵەتێ کە ئەمانە متەدەینن لە حەقیقەتیشە ئەمانە متەدەین نین لەبەرەوە سەیری ئەم فکرە بکە بێزان یعنی تۆ وەرە خوێنی موسڵمانێک کە مزگەوت لە مزگەوتایە 5 فەرزە لەگەڵتایە ئەهلی ئیمانە خوێنی ئەم بە حەڵال بزانی و ئەولەویەتی کوشتنی ئەم بێ لەبەر ئەم زۆر لە حەقەوە نزیکە پێ دوا بێ خەڵک بەم هەڵخەڵەتێ ئەم فکرە بەڕێزان لە دینە جێی نابێتەوە لەبەرەوە ئەوان ئەم بۆچوونەیان لە ئەم بۆچوونە لەگەڵ بۆچوونی خەواریجەکان تەکفیریەکانی ئەمڕۆ لەگەڵ تەکفیری خەواریجەکانە یەک مەستەر و منهەجیان هەیە بەڕێزان ئێستاش کە قسەی لەسەرم ئەمانەتان بۆ دەرەکەوێ خاڵێکی تر ئەمان پێیان وایە هەر کەسێک ئەگەر قەناعەتیشی بە فکری ئەمان هەبێ هەر مرتەدە بدليل يو آياتي كخواء فرمي وقعد الذين كذبوا الله ورسوله في بيوتهم على هر كسي با فكري وكو إيما شوابه أجر هجرت نكاب ولا إيما أجر لقل جمع إيما نبي هر كافر وخواني حلالة بإيما خالي كتير هر كسي كبيوي لقل أوانا به أما من قصي خوارج كان بلام سبحان الله تكفير كان أمره همان منهجان هي هر کەسێ کە بیەوێ لەگەڵ ئەوانە بچێ بۆ ئەوان بۆ نمونە بڵێ من قەناعەتم هەیە بە فکری و ئەمەوێ لەگەڵتانە بم چۆن تاقی ئەکەنەوە ئەسیرێکە هێنن ئەسیرەکە لە مخالیفینەکانی خۆیان لە خەواریجنا لە تەکفیریەکاننا پێڵێن بیکوژە ئەگەر ئەسیرەکەی کوشت ئەو کاتە قسیقەی پێ ئەەکەن کە ئەمە لەگەڵ خۆیان نایە و بۆ یەک جۆ بە کوشتن نایە خەڵکە کوژێ با مسڵمانیش بێ ئەگەر نەیکوشت ئەو کاتە ئەو بە مشریک و درۆزن و منافق لە خەڵم ئەدەن خۆی ئەکوژن مادەم ئەوی نەکوشتووە چونکە لەگەڵ هاوڕابی لەگەڵ ئێمە کوشتنی ئەمە ئەبێ بلاتەوە زۆر ئاسایی بێ کە نەیکوژی بڵێ حرامە ئەو کاتەواتە تۆ فکری خەواریجت نییە لەبەرەو بە منافق و دووڕوو جاسوس لە قەڵەمی ئەدەن بە خۆی ئەکوژن خاڵێکی تر ئەو شوێنی کە خۆیان تایە کۆ ئەبنەوە ئەو جەمعی کە خۆیان هەیەیانە هەر کەسێک هیجرت نەکا بۆ ئەم جەمعە بە کافری ئەزانن ئەبێ لەژێر دەسەڵاتی ئەوانە بژی و تەنها ئەو شوێنی کە حکمی خۆیانی تیا بە دارولئیسلامی قەڵەمەدەن شوێنێک کە حکمی ئەوانی تیانە بێ بە نەزەری ئەوان دارولکوفرە خاڵێکی تر هەر کەسێک مرتەکیبی کەبیرە هەر کەسێک مخالیفەکانی ئەوانی پێ کافر نەبێ ئەو کات ئەمیش بە کافر قال لە قەڵەم ئەدەن بۆ چونکە ئەڵێن الرضا بالكفر كفر يا من لم يكفر الكافر فهو كافر راضي بوون بە کوفر کوفرە و هەر کەس کەسێکی کافر بە کافر لە قەڵەم نەدا کافرە هەر لەم منظورش و صحابی پێغەمبەریان ئەوانی کە مؤەیدی ئیمامی عەلی بوون لەگەڵ معاویە تەکفیریان کردن خاڵێکی کە پێیان وایە ئیمام پێیان وایە خەلیفە ئەگەر هاتوو جووری کرد زوڵمی کرد خروج لەسەری واجبە پێویستە خروج بکەن ئەمە باسی جەمعی خۆیانەکەن ئەڵێ هەر کات ژمارەی ئێمە لە چیل کەس تێپەڕی ئەو کاتە خروج لەسەر ئەم جۆرە ئیمامانە واجبە وەقعود بێدەنگی خۆکەسکردن ئەڵێ بە هیچ شێوازێک شەرعی نییە ئەم جەمعە ناوەنن کە لە چیل کەستی ئەپەڕێ پێی ناوێنێ ئەشورات شورات لە چووە وەریان گرتووە ئەوەی کە خوا أفرمي إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة على بايا مدلني عشبين نوي كتيا أتشين بالله إم جرنج أويا خومان فروشتوا بخوا إم جرنج أويا أم بيعمان لقال خوا كردوا بهشت أكرين لخوا بكشتني خومان برزان أمانة زور سركيشن لمسألة الصراعة أبيني أمانة لهر شويني كابروز أكن زور اعتيادي هزارها مسلمان بو بكشتيا حفظي قرآن جنجي بدبختي مسلمان لبر وصل مسألة خلق كشتنو خب كشتانيش ناكنو أم فكري وأكاك أوانا أوان دحري سلم مسألة خلق كشتنو جوش نادن بجياني خلقي مسلمان كلا قال يانا بكشته بلا مالي أدر جمارك لتشيل كس كم تربو واتا بون منال سيكسو كم تر على أو كاتشتي عن هي بي أو تم مسلك الكتمان أين تقيك شيء عوايا على أو كاتا بومان هي إما تكفيري إما خوارج بومان هي بيدنجي هالبجاري نقوك قناعة بمفكة وإنما تنها لو الروى كإما قناعة من وايا بوي كإستا لسيرس كمترين واجبني لسلمان واجهيان بكين أجينا وكوتر ببيديني أزانن وأقربتوا أنه جماريان بقاتة شلكس خروج أو كاتا بواجب أزانن خالي وەکو عرضم کردن هەر کەسێ گوناهی گەورە بکە لەلای ئەوان باعتیباری ئەوەی کە
کردەوەکانی مرۆڤ بەشێکە لە ئەسڵی ئیمان بە کافری لەقەمەدەن بە بەڵگەیکی بە بەڵگەی تاوانەکەی ئیبلیس ئەڵێ خۆ ئیبلیس ئینکاری بوونی خوای نەکرد خۆ ئیبلیس گومانی نەبوو لەوەی خوا حەق و ذاتێکی باڵا دەستە ئەڵێ ئیبلیس کەبیرەی کرد کە بەگوێی خوای نەکرد ئەڵێ خوا لەسەر ئەمە بەهەش دەری کرد وخوا لەسەر ئەمە لعنەتی لێ کرد وخوا لەسەر ئەمە بە مخەلەدی لە دۆزەقائی هێڵێتەوە ئەو مرتەکیبی کەبیرە شەروەکو ئیبلیس وایە کەسێ زینا ئەکا کەسێ دزی ئەکا کەسێ غیبەت دەکا کەسێ بوختانەکە کەسێ سحرەکە هەموو ئەمانە ئینسان لە بازنگی ئیمان پێی ئەچێتە دەرەوە و هەمان حکمی ئیبلیسی هەیە بە ئەبەدی لە جەهەنەمای و خوێنیشی حەڵاڵە خاڵێکی تر لە سەیر و سەمەرەی بیرۆڕاکانی خەواریجەکان و تەکفیرەکان ئەوەیە ئەمانەتی خەڵک بەلایانەوە زۆر اعتیادیە بیخۆن ئەمانەتی مسلمان تۆ 1000 دیناری بدەرێ بۆ نمونە ئەگەر خەواریج و تەکفیری نەبی وەکو خۆی اعتیادیە ئینکاری ئەکا بۆ ئەڵێ چونکە ئەو مشتێکە کە مشتێکە واجب نییە من ئەمانەتەکەی بۆ بگێڕمەوە ئەم فکرە بوو بەڕێزان وای لە هەندێک مسلمانان کرد لە جەزائیریەکان لە تونسیەکان لە مەغریبیەکان لە میسرەکان کە لە ئەوروپا فێری دزی بوون ئەچون پێڵاوی خەڵکیان لە مزگەوتە ئەدزی ئەچون پاسکیری خەڵکیانە دزی ئەچون یعنی هەرچی فعلی خراپ هەموو ئەیان کرد یا تەکفیر و هیجرەکانی میسر ئەیان کرد بە بەڵگی ئەوەی ئەیان و مخالیفەکانی ئێمە مشریکن یعنی لە میسرا کابرایەک مۆزەفی حکوومەت وایە ئەچون ژنەکەیان ئەیو ئەمە مادە مۆزەفی حکوومەتە مرتەدە کە مرتەدە زەواجەکەی هەڵ ئەوەشێتەوە کە زەواجەکەی هەڵ ئەوەشێتەوە دروستە ئێمە لە خۆمانی مارەکەین ئەمە بەڕێزان ئەم فقه هیچ پەیوەندیەکی بە ئیسلامەوە نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثەکەتان بیر بێتەوە کە پێغەمبەری خوا فەرمی لە هەر شوێنێکە ئەمانەتان بینی بیان کوژن بۆ فإن في قتلهم أجرا لمن قتلهم يوم القيامة چونکە ئەمانە بەڕێزان دین بە شێوازێک ناشرینەکەن دین بە شێوازێک لە پێشچاوی خەڵکەکەن خەڵک قەناعەتی بە ئیسلام نامێنێ ئیسلامێک بریتی بێ لە خوێن ڕشتن ئیسلامێک بریتی بێ لە دزیکردن ئیسلامێک بریتی بێ لە خیانەتی ئەمانەت ئیسلامێک بریتی بێ لە کوشتنی مناڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر جێشێکی بناردایە وصیەتی جێشەکەی ئەکرد بەوەی لا تقتلوا طفلا وليدا ولا شيخا كبيرا ولا امرأة ئەی فەرموو پیاوی پیر نەکوژن ژن نەکوژن مناڵ نەکوژن ئەمن مناڵی مسلمانی خوێنی بە حەڵاڵ زانن ئەگەر هاتوو موافقی ئەوان نەبێ لە ڕئیا وەکو ئەوان سەر لێ شێوە نەبێ وەکو ئەوان بیر نەکاتەوە لە مەسەلەی دزیە ئێمە ئەڵین دزیە بەم معیاری ئەمڕۆ هەڵبەمێ قسە بکەم لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕوبع دینارێکی ئاڵتونا دەستی دز بڕاوە نزیکەی ئەمڕۆ ئەگەر ئێمە بمانەوەی قیاسێکی دقیق وەرگرین لەسەر 200,000 کەسێک دزی بکە بە مەرجەکانی شەرعی کە دزی پێ بوترێ دەستی ئەبڕێ ئەوانە لێنا یەک بۆ نمونە 250 دیناری طبع بدە لە زەمەنی ئەمڕۆ ئەڵێ دەستی ئەبڕێ نیسابی سەریقە ئەوان ئەستن ئیعتیباری بۆ دانانن خاڵێکی تر وەکو عەرزم کردن هەر کەسێک کە گوناهێک بکە یا مخالفەی ئەوان بکە لە اعتیقادی ئەوانە ئەوان بە هەمیشەی حکمی دۆزەخی بوونی ئەدەن و پێیان وایە لە ئاگرا ئەمێنێتەوە خاڵێکی تر لەو معتەقەداتێنی کە هەیەە ئەڵێن ڕۆژ و گرتن و نوێشکردنەوەی ئافرەت لە زەمەنی حەیضە ئەڵێن واجب بیکاتەوە ئەوە نییە بڵێ نەیکاتەوە ئیلا ئەبێ نوێژەکانی بکاتەوە با لە زەمەنی حەیضی شابێ ئەمانە بەڕێزان گرنگترین معتەقەداتی ئەهلی خەواریجە و بەداخەوە ڕنگدانەوەی ئەمانە و دووبارەبوونەوەی ئەم جۆرە فکرانە لە تەکفیرەکانی ئەمڕۆیان بە واضحی ئەیان بینین کە غەیری خۆیان کەسیان پێ موسڵمان نییە هەموو خەڵکێکیان پێ کافرە کە من دوایی لە بنەما شەرعیەکانە قسە لەسەر ئەوە ئەکەم کە ئەم ڕەش بگیریە لە کوفرە کە ئەم ڕەهاییە لە کافرکردنی خەڵکە جەریمەیە و تاوانێکی زۆر گەورەی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەی لێ ئەکا و هەڕەشەی ئەوە ئەکا ئەگەر کەسێک بە کەسێکی گوت کافر مستحقی کوفرەکەن بۆ ئەو کەسە کوفرەکە بۆ ئەم کەسە خۆی ئەگەڕێتەوە پێم وایە کاتی بەرنامەکەمان بۆ ئەم بەشە هاتە پایان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم پاتان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا
وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان وخوشويستان صلاحی خوای پروردگارتان لێبێت. بەردەوامین لەسەر باسکردنی بابەتی تەکفیر و بنەما فکرەکانی تەکفیر و تۆوی دروستبوونی خەواریج. لە دەرسی ڕابردووە قسەمان لەسەر گرنگترین بنەما فکرەکانی خەواریجەکان کرد. ئەمڕۆ قسە لەسەر ناسنامە و ڕوخساری بانگەوازەکەیانەکەین. ئەوان زیاتر بەچی ناسرابوون، زیاتر چی هۆکارێک هەبوو وایان لێ بکە کە بەو شێوەیە پەرگیر و سەرەڕۆبن. طبعا خاڵی یەکەم لە مەلامحی داوەکەی ئەوان، لە ناسنامەی داوەکەی ئەوان ئەوە بوو کە خەڵکیان هەمووی کافر کرد. ئەوجا زۆر ینی بەرفراوان ظاهری تەکفیریان بڵاو کردەوە. یعنی بۆ نمونە ئەوان سەرەتا لە تەکفیری ئیمامی عەلیەوە دەستیان پێ کرد، کەوتیان ئینی الحکم ئیلا لله. ئیمامی عەلی حکمی غەیری خوای قبوڵ کردووە کە حکمی عەمری کوڕی عاص و معاویە و ئەبوو موسا ئەشعەریە. دواتر تەکفیرەکەی ئەوان سەری کێشا بۆ ئەوەی کە تەکفیری هەموو ئەو جەمعی ئیمامی عەلی بکەن لەگەڵ جەمعی معاویە بکەن. دوایی تەکفیری هەموو ئەو کەسانیشیان کرد کە لە جێیشەکانە حضوریان نەبووە، بەڵام کە بیستویانە ئیمامی عەلی کارێکی وای کردووە، هەموو ئەوانیشان تەکفیر کرد. یعنی هەر کەسێکیش دوای ئەوان کە ئەوانی تەکفیر نەکردبێ و پێی وابوو بێ کە ئەوان قەیناکە، ینی من لەگەڵ یانی بەڵام من ئەوان بە کافر نازانم، هەموو ئەوانیشان تەکفیر کرد. کەواتە بەڕێزان ئەم ظاهری تەکفیری کە سەری هەڵدا بەم شێوازە گشتگیر و بەرفراوانی کە ئەوان کردیان نەبووە لە تاریخی ئیسلامیە. هەر ئەمە شوای کرد کە ئەوان دەستیان بچێتە خوێنی مسلمانان، ئیمامی عەلی شەهیدکەن و دواتر هەموو مسلمانێکیش کە ڕێی لەگەڵ ئیمامی عەلی بێ خوێنی بە حەڵال بزان و شەهیدیکەن. ئەمە خاڵێک بوو لە گرنگترین ڕوخسارەکانی بانگەوازی خەواریجەکان. خاڵێکی تر بەڕێزان پەرگیری ئەمانە لە وەرگرتنی حکومەکانە. یعنی ئێمە دەرسی ڕابردوو باسمان کرد بەوەی کە نوێژیان لە گێڕانەوەی نوێژیان لەسەر ئافرەت کە لە سۆڕی مانگانەیانە بێ واجب بکرد. تیان ئافرەت کە لە سۆڕی مانگانەیە بێ پێویستە نوێژەکانی بکاتەوە، کە ئەمە شتیوانیە لە دنیای، لە هیچ شەرعێکا شتیوانیە. بۆیە حتا جارێکیان ئافرەتێکیان کە هاتە خزمەتی خاتو عائیشە گوتی ئێمە بۆچی ئەمرمان پێکراوە کە نوێژ نەگێڕینەوە بەڵام ڕۆژوو ئەبێ بگێڕینەوە، فەرقی بینی ئەم دوو فەرضە چییە؟ خاتو عائیشە پێی فەرموو ئەحەڕوریەتون ئەنتی، فەرمی بۆ تۆ. طبعا یەکێک لە ناوەکانی خەواریج حەروریەکان بوو، چونکە ئەوان لە منتقی حەرەوڕا بوون. فەرمی بۆ تۆ خەڵکی ئەو ناوچەیی، بۆ تۆ هاوڕای لەگەڵ خەواریجەکانە. فەرمی ئێمە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سوڕی مانگانەمان تووشە بوو، نؤمر بقضاء الصيام ولا نؤمر بقضاء الصلاة. ئەمە تەعەبودە. ئێمە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمانی ئەکرد ئێمە نوێژەکان بگێڕینەوە، ڕۆژەکان بگێڕینەوە، بەڵام فەرمانی نەکردو نوێژ بگێڕینەوە. ئیتر بۆچی دەپرسی؟ تەعەبودە و ئاوا وەربانگرتووە. لە مەسەلەی بڕینی دەستی جا قەناعەتیان وابوو بەوەی کە دەستی دست ئەلێرەوە ئەبڕێ، نەک لە مەچەکەوە لە بنی ماڵە. بۆ چونکە ئەوان قەناعەتیان وابوو کە خوا گەورە ئەفەرمێ فەقتەعوا ئەیدیەهما، دەستەکانیان ببڕێن. گوتیان هەتا بنی باڵ دەستە، کەواتە لەسەری پەنجەوە تا بنی باڵیان لە دزیە ئەبڕی. وەکو عەرزیشم کردن حسابیان بۆ نیساب نەئەگرت کە نیساب شەڕتێکە بۆ بڕینی دەستی دست، کە ئەبێ نیسابەکە لە ڕوبع دینارێک کەمتر نەبێت کە بە تەقدیری ئەمڕۆ گوتمان نزیکەی 200 و شتێک هەزار دینارەکە. کەواتە مە خاڵێکی تر بوو لەو خاڵانی کە ئەوانی پێ پەرگیر بوون. یعنی ئەم پەرگیریە لە وەرگرتنی حکمە، ئەم ظاهریە لە وەرگرتنی حکمە وای کرد ئەوانە بکوژ و بەبڕ بکەونە ناو حکمە شەرعیەکانەوە بە کەیفی خۆیان تەویل و تەفسیری بکەن، بگەن ئەوەی خوێنی مسلمان بە بچووکترین شوبهە حەڵال بکەن. خاڵێکی تر بەڕێزان لە دیاردە سەیر و سەمەرەکان یا لە سیمای بانگەوازەکەی و جەمعەکەی خەواریج ئەوە بوو کە ئەوان زۆر بە شوێن متەشابەهی قورئانە ئەگەڕان. یعنی ئەو هەموو ئاەتە محکەماتە هەبوون کە خوای پەروەردگار ئەمە بەذەم باسەکە بۆ کۆمەڵی خەڵک. پەروەردگار بەذەم ئەفەرمێ فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله. دقا ودق أم آية بسر خوارج كان تطبيق به. حتى عبد الله كري عباس كوصفيانك أفرمي يؤمنون بمحكمه، إيمانا بمحكم القرآن هبو بلام، ويهلكون عند متشابهه، بلام كأكوتنا سر متشابه ئیتر بکوژ و ببڕ ئەکەوتنە ناوی بەکەیفی خۆیان تەویل و تەفسیریان کرد، چۆنیان بویستایە بەدڵیان بووایە، ئەوە ئەحکامە شەرعیەکانیان پێ ناسا ئەکرد. بۆیە لەسەر مەسەلەی تەکفیر ئەوان هاتن ئەو حکمانی کە لەگەڵ تەکفیری خۆیانە بنەما فکرێ پەرگیرەکانی خۆیانە ئەگونجێ، ئەوان هاتن ئەو حکمانەیان هەڵبژات. جارێکیان پیاوێک هاتە خزمەت ئیمامی عومەر، پرسیاری لێ کرد، پێی فەرموو تەفسیری مرسەلات و
تفسيري ذاريات تفسيري بۆ نمونە القارعة ئەو ئاەتانی کە بیدایەت دەست پێ ئەکا کەلیمەکانیان تۆزێک غامضن گوتی ئەم ئاەتانە پێناسەکەیان چییە واتاکانیان چییە ئیمامی عومەر فەرمی عەمامەکەت لابە لەسەرت کە عەمامەکەی لابرد ئیمامی عومەر فەرمی لەو ڕەئەیتوکە مەحلوقا لەضەربت بەینە عەینەیک فەرمی ئەگەر سەرت بتاشایە طبعا یەکێک لە سیما شخصیەکان ئەو باسی من قسەم لەسەر سیما شخصیەکانیان نییە هەمویان سەریان سفر کرده بوو خەواریجەکان ئەم پیاوە کە هاو بە شوێن ئەمانەیە گەڕا ئیمامی عومەر هەستی کرد بۆی ئەم گەڕان بە شوێن تەفسیری ئەم ئاەتە غامیضانەیە و کە متەشابەهی قورئانن ئەمە شتێکی تایە ئیمامی عومەر فەرمی عەمامەکەت لابە کە عەمامەکەی لابرد بینی قژی هەیە واتە ئەمە یەکێک لە صیفاتی خەواریجە جەسەدیەکانی تیانەیە کە سەری تاشی بێ فەرمی ئەگەر سەر بتاشایە لە ضەربت بەینە عەینەیک ئەم کێشە بە تەختی ناوچاوانتە دواتر ئیمامی عومەر فەرمی ئەم پیاوە فیتنەی ئەوێ طبعا پیاوە خەڵکی بەسڕە بوو هاتەبوو فەرمی لەگەڵی دامەنیشن با خەڵک گومڕا نەکە با خەڵک تووشی گرفتی شەرعی و گرفتی عەقەدی نەکە سەحابە ئەگەرنەوە فەرمون ئەگەر لە مەجلیسێکە 100 کەس بووینە ئەم پیاوە بەهاتایە بڵاومان لێ کرد ئەوەنە پیاوێکی بەدفکر بوو ئەوەنە پیاوێکی خراپ بوو ئیثاری ئەم بابەتانی ئەکرد کە تووشی خەڵکی تووشی گرفتی فکری ئەکرد عەقەدی ئەکرد لە شەرعە کەواتەیەکی کە لە سیماکانی خەوارج و حتا خەواریجەکانی ئەمڕۆ بەڕێزە من دوایت بە تەفسیل دێمە سەر ئەم بابەتە یعنی بۆ نمونە کە تۆ باسی بابەتێکی بۆ ئەەکەی لەو بابەتانی کە ئەمڕۆ لە سەردەمی ئێمەیە هەیە بابەتی دیموکراتیەتی بۆ ئەەکەی بابەتی پەرلەمانی بۆ ئەەکەی بابەتی حکووماتی شەرعی بۆ ئەەکەی بابەتی ئەحزابی ئیسلامی بۆ ئەەکەی بابەتی بۆ نمونە عەمەلیەی سیاسی بۆ ئەەکەی باسی تەعەدودیی سیاسی بۆ ئەەکەی ئەم کۆمەڵە بابەتە عەسریەی کە هەن ئەمڕۆ ئەو دێ کام خاڵە زۆر سلبی و جەوهەریەتیایە لە خاڵە سلبیەکانی ئەمە ئەکا بە سەنگی مەحەق وە لە ڕووی ئەمەوە تەقیمی هەرچی جەماعات و ئەحزاب و عملیی سیاسی و ممارەساتی تەشریعی هەیە هەموو ئەمانە بۆ مەوێنە ئاخر کاکی من باشە ئەم خاڵە ئێمە ئەڵین ئەم خاڵە سلبیاتی هەیە بەڵام ئیجابیاتەکانی لێک بدەرەوە بوونی ئەحزابی ئیسلامی و تەعەدودیەتی سیاسی ئیجابیاتەکانی لێک بەرەوە دیموکراتیەت بەرامبەر بکە بە دیکتاتۆریەت و ئەنزیمەی سیاسی هاوچەرق بزانە ئەم لە کام لە هەمویان کام باشتر نییە کام لەو باشترمان هەیە ئەمە بە پێودانگی ئیسلامی پێوانی بۆ ئەەکەین خوای پەروەردگار کە باسی عەرق لە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم يسألونك عن الخمر والميسر ئەفرمێ کاتێ پرسیاری عەرقت لێ ئەەکەن باشە یا قمارت لێ ئەەکەن خوای گەورە بە ئینصافەوە بە پێغەمبەرە فەرمێ وەڵام بدرەوە قل فيهما إثم كبير ومنافع للناس ئەمانە سوودی تایە بەڵام بۆ حرامە وإثمهما أكبر من نفعهما کەواتە پێودانگەکەی ئێمە بریتیە لە موازنەکردن لە بینی فقهی مەصالح و مەفاسیدە بزانین مەصلحەی ئەم کارە زۆرە یا مەفسەدەی ئەگەر مەفسەدەی زۆر بوو نایکەین مەصلحەی زۆر بوو ئەو کادەیکەین بەڵام تۆ بێ چلب بی بە خاڵە سلبیەکانەوە و هەموو ئیجابیاتەکانی ئەم بابەتانە تەرک بکەی ناکرێ بەڕێزان ینی ئەمە بەڕاستی پێی ئەوەتێ تەنەطع و پەرگیری و شوێنکەوتنی متەشابه خاڵە لێڵەکان ئەڵێ لە ئاوی لێڵاڕاوەکە ئەوان زیاتر ئاوایان نەکرد خاڵێکی تر لەو خاڵانی کە خەواریجەکان هەیان بوو باڵتینی خۆیانە ڕازانەوە یعنی حەقیان ناشری نەکرد لە پێشچاوی خەڵک بەڵام باڵتیلیان ڕازانەوە بۆ نمونە کاتێک ئیمامی عەلی معاویە و جێشی معاویە داوای تەحکیمیان کرد طبعا ئیمامی عەلی پیاوێکی متەقی و خواناز بوو پێی باش بوو کە تەحکیم بکرێ ئەوان لە ئیمامی عەلی سوورتر بوون لەسەر قبوڵی تەحکیم هاتنەوە ئاەتەیان بەسەر ئیمامی عەلی خوێنەوە ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يدعون إلى كتاب الله ليحكم بينهم شون تو حكم نادي حكم بشرع إخوانك شون من نادي بحكم إخوان أوان قرآن يعني برز كردو توا داوي تحكيمي قرآنك أجر تو تحكيمي قرآنك كواتا ما بي أو تريشي هرشيان ليك قلت أنا أجر طلبي تحكيم قبولك قلت أنا وكاتو وازد ليدينين وكوت مانوتوان هەڕەشی ئەویان لێکرد کەوتیان ئێمە تەسلیمی معاویە دەکەین و دیفاعت لێ ناکەین و چیمان بە عوسمانی کوڕی عەفان کرد ئەوەش بە تۆ ئەەکەین هەردووای چەند سەعاتێک لە قبولکردنی تەحکیم طبعا ئاەتیانە هێنایەوە بۆ پشگیریکردن و پشتڕاستکردنەوەی بۆ چوونەکانی خۆیان یەکسەر 180 پلە هەڵگەڕانەوە لە فکرەکەی خۆیان اینجا ئەو ئاەتانەیان بەسەر ئیمامی عەلییا خوێنەوە کە ئیمامی عەلی ئین الحکم إلا لله ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون ئەمانەیان بەسەر ئیمامی عەلیا ئەخوێندەوە کەواتە ئەم تەلاعوبکردنە بە ئەحکامی شەرعی تۆ 2-3 سەعات لەمەوە پێش لەگەڵ جەمعی ئیمامی عەلی بووی قبوڵی تەحکیمت کردووە ئێستا لەسەر یەک قسە کە پیاوێک کە ئەم پیاوە نەک بە ڕوبع بە عوشر هەر یعنی مقارنەتەن بە فقهی ئیمامی عەلی و
وەڕع و تەقوای ئیمامی عەلی مقارنە ناکرێ. ئێستا تۆ قسەی پیاوێکت کرد بە سەنگی بەحەق ئیمامی عەلی و جەمعی سەحابە و هەموو ئەو پیاوە بەڕێز و فاڵیلانی کە لە ئیسلامە سەبقیان هەبوو هەمویان نەزەمی سفر کرد و هەمویانی تەکفیر کرد. ئەم حاڵەتی یعنی خێرا حکومکردنە بە ڕێزانۆک و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن تەوصیفی کردن فعلا ئاوا بوون کە پێی فەرموون یەمڕقون من الدین کەما یەمڕق السەهم من الرەمیە. فەرمی ئەمانە لە دین دەرئەچن وەکو چۆن وەکو عەرزم کردن تیر لە کەوان، ئەمە بۆ خێرایی لە دین دەرچوونیانە، بۆ خێرایی گۆڕینی ڕەئیەکانی خۆیانە. کەواتەیەکیشکە لە سیمادیارەکانی بانگەوازەکەی خەواریج ئەوە بوو کە ئەمانە زۆر ڕووی قەناعاتی خۆیانە گۆڕی. یعنی ئەمڕۆ قەناعەتێکیان هەبوو دوای دوسێ سەعاتی کە ئەمەیان بە کوفرە زانی ئەوەی تریان بە ئیمانە زانی. هەر ئەمەی شوای کرد بەڕێزان خەواریج پاشماوەیەکی زۆر کەم بن بە 20 فرقە، هەر فرقەی و فرقەکەی تریشی بە کافر ئەزانی. ئەم خێراییە لە گۆڕینی بۆچوونە وای کرد کە ئەمانە هیچ ثەوابیتێکی شەرعیان نەمێنێ. خاڵێکی تر لەو خاڵانی کە هەوویان بۆ ڕێزان تەناقوزکردن، یعنی ئەمانە متەناقیضاتیان زۆر بوو. متەناقیضات لە ڕووی چیەوە؟ متەناقیضاتیان هەبوو لەسەرەوەی کە ئەمانە بۆ نمونە ئەیان گوت کە پێیان گوتن وتیان وەرنەوە ژێر ئیمرەی ئیمامی عەلی و ئیمامی عەلی سەحابەیەوە مبەششەرە بە جەنە و ئامۆزای پێغەمبەر و خەلیفەی موسڵمانانە و موسڵمانان بەگشتی بەیعەتیان پێداوە. وتیان نا ئیمامی عەلی کێیە؟ لەو جئتمونا بمثل عمر لعدنا. ئەگەر پیاوێکی وەکو عومەرمان بۆ بێن، عومەر تازە لە قەبرا چۆن زینوکەینەوە بۆ ئێوە؟ ئیمامی عومەر وفاتی کردو وتیان نا پیاوێکی وەکو عومەرمان بۆ بێنن ئێمە بە قسەتان نەکەین. باشە پیاوێکی وەکو عومەریان پێ زینو نەبوو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەوانیش قەناعەتیان بە ئیمامی عەلی نەبوو. ئەمیرەکەیان کێ بوو بەڕێزان؟ عەبدوڵڵای کوڕی وەهەبی راسیبی ئەزدی بوو. ئەم پیاوە کابرایەکی ئەعرابی دەشتەکی خێڵەکی هیچ نەزان نە سەحابی بوو، ئەم پیاوە نە خوێنەوار بوو نە متەقی بوو، هیچ صفاتێکی تیان نەبوو. ئاخر بەدبەخت تۆ چۆن ئەمارەت و خلافەتی عەلی ئەگۆڕیتەوە بە عەبدوڵڵا؟ ئەو عەلیەی کە ئەو هەموو حەدیث و ئەو هەموو دەقا هەیە لەسەر فەضلی ئەم پیاوە، لەسەر گەورەی ئەم پیاوە، لەسەر سەبقی ئەم پیاوە لە ئیسلامە، چۆن کابرایەکی دەشتەکی ئەعرابی خلافەتی دەشتەکیەکی عەرابیتان قبوڵە عەلیتان قبوڵ نییە؟ ئەوانە ئاوایان لێ هاتبوو. کەواتە تەناقوضاتی ئەمانە زۆر بوو. یعنی ئەمانە لەلایەک خۆیان زۆر بە متەقی و دیندارە زانی، بۆ نمونەوەکو عەرزم کردن لە دەستی ڕابردووە ئەگەڕان بە شوێن خوێنی بەرازی ذمیەک یان خورمای ذمیەک کە هەر قیمەتی نییە، بەڵام خوێنی ئەصحابی پێغەمبەریان صلی الله عليه وسلم حەڵاڵە کرد، خوێنی ئیمامی عەلییان حەڵال کرد، ئیمامی عەلییان شەهید کرد، عوسمانیان شەهید کرد، بە سەدەها سەحابەیان شەهید کرد. ئەم فکرە هەتا ئێسش ئیمتیدادی هەیە و ئەگەر خوێنی مەسیحیەک بە حەڵال نەزانێ، خوێنی هەزارەها موسڵمانێ بە بچووکترین تەویل بۆ بە حەڵال ئەزانێ. کەواتە ئەمە یەکێکی تر بوو لە متەناقیضاتە فکرەکانیان. بۆ نمونە خاتو عایشەیان تەکفیر کرد. بۆچی تەکفیرتان کرد؟ وتیان وەڵا خاتو عایشە لەبەرەوەی خوا ئەفەرمێ وەقەرنە فی بویوتیکن ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى. خاتو عایشەم ئاەتی تەطبیق نەکردووە، لە معرەکەی جەمەلا و تەئیدی معاویە ئەکا و لە شەڕەکانە دێتە دەرەوە و لەبەرەوە خاتو عایشە مادەم ئەمەی نەکردووە ئەمە مرتەکیبی کەبیرەیە، مرتەکیبی کەبیرەش لە نەزەری ئەوانە کافرە. دواتر وتیان عایشە چۆن بەبێ مەحرەم دێتە دەرەوە؟ لە کاتێککە ئەوان درۆیانە کرد خاتو عایشە مەحرەمی لەگەڵا بوو کە عەبدوڕەحمانی کوڕی ئەبوبەکری برای بوو لەگەڵ عەبدوڵڵای کوڕی زەبێری خوشکەزای، کە ئەمانە هەردووکیان مەحرەم بوون لەگەڵ خاتو عایشە. دوایەوە خاتو عایشە بە نەسی قورئان دایکی ئیماندارانە. لەبەرەوە خۆشەویستان ئەمانە دیارترین سیماکانی ئەوان بوو و سیماکانیشان بەردەوام بوو. یعنی ئێستاش ئەم سیمایانە لە داوای ئەو خەڵکانی کە منهەجی خەواریجیان کردو بە منهەج هەر هەمان سیما بەردەوامە. خەواریجەکان بەڕێزان کۆمەڵێک زاراوە، کۆمەڵێک نازناویان هەبوو. یعنی ئەوانە بەو نازناوانە چ ئەو نازناوانی خۆیان لە خۆیان نابوو، چ ئەو نازناوانی غەیری خۆیان لێیان نابوون، بەو نازناوانە زیاتر ئەناسران. یەکێک لەوانە پێیانەوتە ئەهلی ئیمان. ئەهلی ئیمان خۆیان بۆ خۆیان دانابوو، چکە غەیری خۆیان هەر سەحابی خەلیفە موسڵمانێکیان بە کافرەزانی. لەبەرەوە بە خۆیان نەوت ئەهلی ئیمان، بە خەڵکیان نەگوت ئەهلی ئەوثان و بە خەڵکیان ئەگوت ئەهلی کوفر، ئەهلی ئیرتیداد. کەواتەیەکێک لە ناوەکانیان ئەهلی ئیمان بوو. یەکێکی لە ناوەکانیان بەڕێزان قوڕاء بوون. ئەم قوڕاءە ناوێک بوو هەموو خەڵک خۆیشیان و خەڵکیش ئەو شایەتیی بۆ ئەدان. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم شایەتی ئەوەیان بۆ ئەدەن کە ئەمانە قورئان خوێنێکی باش بوون، بەڵام بە چ صیفەتی قورئانیان خوێن؟ بەو صیفەتی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ یقرؤون القرآن لا يجاوز حناجرهم. قورئان خوێنن ئەلێرە ناڕاتە خوارەوە. لەبەرەوەی یەکێکی کە لە قەبەکانیان قوڕاء بوون، یەکێکە لە قەبەکانیان بەڕێزان محەکیمە بوون.
جا محكمة چ ئەوانە بوون لەسەر مەسلەی تحکیمی ئیمامی عەلی کافریان کرد چ لەسەر ئەوەی کە خۆیان یەکێک بوون لە بانخوازانی مەسلەی تحکیم یەکێکە لە ناوەکانیان خەواریج بوو لەبەرەوەی لە جێشی ئیمامی عەلی جابوونەوە لە کوفەوە ئەوان چوونە منتقی حەرەورا ئیتر تێکەڵی سوپای مسلمانان و جێشی ئیمامی عەلیان نەکرد و خوێنی مسلمانانیان حەڵال کرد لەبەرەوە پێیان وتا خەواریج چونکە لە ئیمرەی ئیمامی عەلی و خەلافەتی ئیمامی عەلی ترازان و چوونە منتقی حەرەورا یەکێکە لە ناوەکانیان بەڕێزان حەروری بوو چونکە لە منتقی حەرەورا بوو یەکێکە لە ناوەکانیان پیان بە خۆیان ئەم سیفەتە خۆیان لە خۆیانە پیان ئەشورات شورات بە چ معنایە بەو معنای ئەمانە تطبیقی ئەو ئاەتە ئەکەن کە خوا ئەفەرمێ ئین الله اشترى من المؤمنین أنفسهم وأموالهم لەبەرەوە بە خۆیان ئەوت شورات بەغەیری خۆیان ئەوت ذوی الجعائل ذوی الجعائل یعنی چی یعنی ئێمە لە پێناوی خوا جانی خۆمان بەخشیوە خۆمان فرۆشتووە بەخوا خەڵک لە پێناو مەغنەم و لە پێناو پارە و لە پێناو پۆستا شەڕەکە ئیتیامی ئیمامی عەلی و ئەصحابی ئیمامی عەلیان بەمە ئەکرد لەبەرەوە ئەمەی چێک بوو لەو لە قەبانی کە خۆیان ناوی خۆیان پێناو یەکێک لە قەبەکانی تریان نەواسب بوو بەڕێزان چونکە ئەمانە نصبوا العداء لعلي ولأهل بيت النبي وأصحاب علي چونکە ئەمانە دژایەتیەکی سەرسەختی ئیمامی عەلی و دژایەتێکی سەرسەختی ئەصحابی ئیمامی عەلی و ئەهل بەیتی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم بەداخەوە وشەی نەواسب ئێستا شیعەکان لە غەیری محلی خۆی بەکاری دێنن کە بە ئەهلی سونە ئەڵێن نەواسب ئەوان پێیان ئێمە دژایەتی عەلی ئەکەین لەبەرەوە بەعکسەوە ئێمە زۆر لەوان زیاتر ئیمامی عەلیمان خۆشەوی وەلامان بۆی هەیە بە ئەصحابی پێغەمبەری ئەزانین و خۆشویستنی ئیمامی عەلی و ئاهل بەیتی پێغەمبەر بە بەشێک لە ئیمانی خۆمانی ئەزانین بەڵام خەواریج وا نەبوون ئەم ناوە ناکرێت لە خەواریجەوە تەعمیم بکرێت لەبەرەوە پێیان گوتان نەواسب لأنهم نصبوا العداء لعلي ولأهل بيته یەکێکە لە ناوەکانیان ئەهلی نەهڕەوانیان پێ ئەوتن لەبەرەوەی ئەمانە زیاتر لەو منتیقەیە بوون و شەڕێکی مەشهوریان هەبوو بە شەڕی نەهرەوان حکمی خەواریج بەڕێزان یعنی سەرەتایی هەموو ئەم پۆخڵەوات و پەڕگیری و خراپەیی کە کردیان دەرحەق بە ئەصحابی پێغەمبەر و دەرحەق بە بۆ نمونە ئیمانداران لەو سەردەمانەیە و لە حەڵالکردنی خوێنی خەڵک ئەصحابی پێغەمبەر و ئیلە الآن علەما تەکفیری خەواریجیان نەکرد واتە نەیان گوت خەواریجەکان کافرن وإنما گوتیان ئەمانە کۆمەڵێ مسلمانن و ئەم مسلمانانە فیتنەیەکیان بۆ دروست بووە جەهلێکیان بۆ دروست بووە ئەم جەهلە وای لێکردوون سەری لێ شێواندون نەخوێنیان حەڵالکردن نە حکمی کوفریشیاندا بەسەریانە بەڵام ئەمان هەموو ئەمانیان بەرامبەر بە مسلمانان کرد و ئەمە تقریبا شبه متفق عليهە هەرچەندە هەندێک لە علەما ڕەیەکی شاذیان هەیە بۆی خەواریج کافرن بەڵام ڕەئی ڕاجح ئەوەیە کە نە خەواریج کافر نین وئینەما خەواریج جەمعێکن وەکو ئیمامی عەلی تەوسیفی کردن کاتێک لەیان پرسی ئەکوفارون هم گوتیان ئەمانە کافرن فەرمی من الکوفری فەڕوا فەرمی ئەوانە لە کوفر ڕایان کردووە گوتیان ئیدەن منافقون گوتیان کەواتە ئەمانە دۆڕون گوتی دۆڕۆش نین لەبەرەوەی دۆڕوەکان خوای پەروەردگار وەصفی نوێژەکانیانە کافرمێ ولا یەئتون الصلاة إلا وهم كسالى زۆر بە تەمەڵی و بە ناڕەحەتی و بە سستی نوێژەکەن بەڵام فەرمی هؤلاء كما قال النبي يحقر أحدكم صلاته مع صلاته تۆ نوێژەکەی لە پالانە نوێژەکەی خۆت لە بەرچاوەکەوی لەبەرمانە منافقیش نین گوتیان ئیدەن من هم گوتیان کەواتە کێن فەرمی ئیخواننا بالأمس بغوا علينا اليوم فەرمی براکانی دوێنێمانن ئەمڕۆ لێمان هەڵگەڕاونەتەوە حتى ئیمامی عەلی پێی فەرمون لەکم علينا ثلاث فەرمی سێ حەقتان لەسەرمان هەیە ئەللا نبدأكم بقتال فەرمی دەست پێشخەری شەڕ نابین قەت لەگەڵتانە وألا نمنعكم الفيء وهەر داهاتێکی دەوڵەتیش بێتەوە بەشتان دەدەین وألا نمنعكم مساجدنا مزگەوتی ئێمە دەرگای کراوەیە هەر کات بێن مزگەوت کراوەیە وتوانن نوێژمان لەگەڵا بکەن لەبەرەوە إمام خطابي إجماع درباري أما صلي نقلك وأفرمي أجمع علماء المسلمين على أن الخوارج مع ضلالتهم أفرمي خوارج كان لقل أويش كقمرابون أفرمي فرقة من فرق المسلمين هرب مسلمان بكوماليك مسلمان لقل مدرين وأجازوا مناكحتهم وأكل ذبائحهم وعلماء بيان جائز بو كهو سرقيليان لقلا بكري جنوج خوازيان لقلا بكري وسربرابي دستيشان بخري وأنهم لا يكفرون ما داموا متمسكين بأصل الإسلام وبكافر لقلم نادرا بناء لسر أويك أمانة حتى وكو دز بقرن ببن ما كان إسلام وأركان إيمان وإسلام وإيمانيان هبه بوشتاني كثوابت دين وما يعلم من الدين بالضرورة أمانة بكافر لقلم نادرا سبارت بشر إمامي علي شلقليان إمامي علي وكو بغات وكو عرزم كردن شري لقل كردن نكوكو كافر خويني حلال نكردن وإنما دفاعا عن النفس وبو درء فتنيان وكاتي خوي بيغمبري خواه صلى الله عليه وسلم أو رجعي بيدابون بوي بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي
من قتل اقتلوهم حيث وجدتموهم فإن في قتلهم أجرا لمن قتلهم يوم القيامة يا فرمي لئن أدركتهم لأقتلنهم قتل عاد. بەڵام ئەم قتل لە بابی ڕەدی عودوانیانە، نەک لە بابی ڕەدی ئیستیحلالی خوێن و تەکفیرکردنیان. ئەمە بەڕێزان پوختەی بابەتی خەواریج بوو کە پێم خۆش بوو جەنابتان وەکو مێژوو و خۆشم ئاگامان لێیان بێ بۆ ئەوەی بزانین خەواریجە نوێەکانی ئەم سەردەمە لە کام خاڵ هاوبەشن لەگەڵ ئەوانە و خاڵی هاوبەش و خاڵی جیاوازیان لەگەڵ خەواریجە کۆنەکانە چییە، تا بە گەیشتنەوەیەکی تر و باسکردن لە بابەتێکی تری فیکری تەکفیر. بخواي قولتان سبيرم وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەردەوامی لەسەر باسکردنی بابەتی تەکفیر و لێکەوتەکانی و بنەماکانی. لە دەرسی ئەمڕۆیە بەڕێزان ئەچینە خزمەت پێناسەکردنی کۆمەڵێک زاراوە. ئەم زاراوانە گرنگن ئێمە ئیماندار لێیان بە ئاگابین و مقتەضاکانیان تێبگەین و بزانین کاتێک کە ئێمە باسی ئیمانەکەین، باسی کوفرەکەین، باسی نیفاقەکەین، باسی شیرکەکەین، باسی ڕیدداەکەین، باسی هەرێکێک لەم زاراوانە ئەەکەین، بزانین چۆن تەوسیفی ئەەکەین بۆی دواتر ئێمە نەکەوینە کێشەی تەکفیرەوە. بزانین ئیمان محتەواکەی چییە، مقتەضاکەی چییە، کوفر محتەواکەی چییە، مبەڕیڕاتەکانی چییە و چۆن دروست ئەبێ. لەبەرەوە ئەمەیە کە زۆر جار تەکفیرەکان تایە ئەکەونە هەڵەوە. چکۆکو عەبدوڵای کوڕی عەباس فەرمی يؤمنون بمحكمه، أمان إيمان بمحكم كتاب هي واضحة، بلام يهلكون عند متشابهه أو يهلكون عند متشابهه. أمانة لكاتك كقصر سر متشابه وهنديك بابتي على زكن الويائتر تياچن من بيم قوش زارا وكان سرتا بيناسب كين سرتا لبيناسي إيمان ودس بيكين إيمان برزان كي مالين كسك إيمان دارا واتا باوري هي إيمان لأصلا واتا تصديق وكوكركاني يعقوب كاتي قرانو بولاي باوكيان على نبينا وعليه الصلاة والسلام باسي قرقان خوان كردين يوسفيان كر بحساب بباوكيان قد وما أنت بمؤمنين لنا وتان إما أزانين تو باور بان بيناكي كواتا إيمان لرا يعني وما أنت بمؤمنين يعني وما أنت بمصدقين لنا وتان إما دزانين كتو باورت بقسكاني إيمانية كواتا إيمان بريتيا للتصديق لروي زمانواني لروي محتوى وبرزان إيمان بريتيا لقول واتا لقفتار بريتيا للرفتار كردن وبريتيا لقناعة بون واتا إما قناعة من بهمو أو هيا كخواي پروردگار باسي كردوا وبالزمان اعتراف بكين بواني كخواي پروردگار فرموني وبيغمبركي باسي كردون همو أمان راستن وكردوش بو بكين كخواي پروردگار بيوستي كردوا لسرمان كردوي بكين بو خواي پروردگار اگر سرنج بدن القرآن دائما كباسي إيمانك لدواي إيمان عملي صالح دينه دائما فرمي الذين آمنوا وعملوا الصالحات الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر إن الذين آمنوا وعملوا الصالحات هیچ کات خوای پروردگار ایمان بە عملی صالح نییە چونکە ئەو کات ئەگەر کابرا بڵێ من ئیمانم هەیە بەڵام نە نوێش نە ڕۆژوو نە زەکات نە حەج نە شتەیەکە کاکە ئیمان لێی بوەشێتەوە ئەو کاتە ئەمە پێی ناوترێ ئیماندار. ئیمامی شافعی لە کتێبی ئومە ئەفەرمێ الإجماع من الصحابة والتابعين ومن من بعدهم ومن أدركناهم يقولون الإيمان قول وعمل ونية لا يجزئ واحد من الثلاث عن الآخر. إمام الشافعي أفرمي كودنجي هاولاني بيغمبر صلى الله عليه وسلم شوين كوتكاني أوان وأواني دواي أوان هاتون وأواني إما بيني ومانم قلتو يانا الإيمان قول وعمل. إيمان بنيتيا لا كردوا لقل قفتار كردنا لقل ونية يعني واعتقاد إنسان لناخيا دڵی دامەزراو بێ
لا يجيء واحد من الثلاث إلا بالآخر هيج كام لمانا كالكينية بيدوانا كيتر يعني كابرا قول عملي هبه همو كردوكاني كردو قفتاركانش إيمان داران به بەڵام لە ناخی دڵ یا ئیمانی دامەزراو نەبێ بە ئیماندار حسێب ناکرێ یا بڵێ من ناخی دڵم دامەزراوە بەڵام هیچ عملێک ناکەم جاخۆ فیرعون وای ئەکرد پەروەردگار لە وەصفی فیرعون ئەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا ئەفەرمێ فیرعون لە ناخی خۆیان باوەڕی هەبوو بۆی هەموو ئەوەی موسای لێ ڕاستە بەڵام بۆ ئیمانی نەبوو ظلما وعلوا استیکباری هەبوو وستەمکاری وای کرد کە فیرعون ئیمان نەهێنێ کەواتە ئێمە پێویستمان بەوە هەیە کاتێک باسی ئیمانەکەین لەسەر ئەم سێ بنەمایەدا ئەمەزرێ ئیقرار باللیسان واتە دانپێدانان بە بنەماکانی ئیمان و ئیسلامە وتصديق بالجنان باوەڕهێنان بەدڵ بەوەی کە بەدەم ئەڵێن وعمل بالأركان وکردەوەش بکەین بەوەی کە بەدەم گوتومانە و بەدڵ باوەڕمان پێیەتی سێ کوچکەی ئیمان لەسەر ئەم سێ خاڵەدا ئەمەزرێ ئەم ئیمانە بەڕێزان لە دڵی ئینسانەکانە زیاد و کەم ئەکەن واتە ئینسان ئەگەر ئیمان وەکو ڕووەکێک تۆ دەیت ئەم ڕووەکە خزمەتی ئەەکەی گرنگی پێ ئەدەی ڤیتامینی پێ ئەدەی ئەمە زووتر گەشە ئەکا بەری باشتری ئەبێ ئەگەر ئیهمالیکەی لێ نەپێچیتەوە ئەمە ماوەیەک کەسیسە بێ وشکە بێ ئیمانی شوایە علەما ئەفەرمون ئەو قاعیدەی کە ئاهلی سونە و جەماعە متفقن لەسەری ئەوەیە کە الئیمان يزيد وينقص ئیمان زیاد و کەم ئەکا و ئەمە ثابتە خوای پەروەردگار لە چەندین ئایەتی قورئانە باسی ئەکا بۆ نمونە خوای پەروەردگار فەرمێ وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا كواتا باس لواكا كإيمان زيادك يا فرمي ويزيد الله الذين اهتدوا هدى يا فرمي ليزدادوا إيمانا مع إيمانهم همو أمانة دقا لسد أوي كأم إيمانا زيادك ولحديث بيغمبري شهادة صلى الله عليه وسلم كاتك أبو بكر الصديق رضا ورحمته خواه لبي أبو بكر كوري حنظل أبينه أبو بكر بي أفرمي تشوني أفرمي هستك من دور منافقم أفرمي بوشي أفرمي منك لخزمت بيغمبر أبم صلى الله عليه وسلم إيمان زور برزر رجي إيمان زور زيادك كديمو ناو مالو منالو بازار وبازرقاني هستكم إيمانكم كز أبي أبو بكر الصديق رضا ورحمته خواه لبي قلت جا منيش حسب ميتو أكم چون لاي بيغمبر صلى الله عليه وسلم قلت يعني أي بيغمبري خواه أم كيشيمان بو دروس بوا هس أكين بوي لخزمت تودا إيمان داريكي طواوين كأروين وإيمانك كز أبي بيغمبري خواه صلى الله عليه وسلم أي فرمون الإيمان ساعة ساعة إيمان كاتا أو كساني كتاوانك أو لحظة شيطان زفريان بي أبا إيمانك يعني ضعيفة خزمتي إيمانك يعني نكردو أو لحظة كإيمان تاعنا بقوة الشيطان زفريان بي نابا بوي بيغمبري خواه صلى الله عليه وسلم لحديثك ياك أفرمي لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن ولا يشرب شارب الخمر أفرمي حين يشربها وهو مؤمن أفرمي أو كسي زنا أكاكاتي زناكي إيمان دارنية أو كسي دزي أكاكاتي دزيكي إيمان دارنية أو كسي عرق أخواكاتي عرق واردنوكي إيمان دارنية بو أجر إيمان هبي لدلا أبي ريقر بي لمجورة كردوانا كامانا قناهي زور قولان أو كاتي ككردوتي إيمانك نية كواتا الليرة بريزان طبعا خو أما أجر كابرا لسر أو فعل بمري بو نمونا عرق خوريك إيمان دار بسر خوشي بو نمونا كسيكي داوين بيس إيماندار بي بداوين بيس أمانا ناڵين بكافري أمرن لا بس أما أو إيمانة وجودينية أو كمالي إيمانة وجودينية كالريقر بي لكردني أم كردوانا كواتا إيمان إيما ألين زيادو كم أكا بكردوي زياد باش زيادكا وبكردوي خراب إيمانك سست أبي وإيمانك لاواز أبي كردوي إنسان بريزان هندي كردو من هي شرط بو صحة إيمان هەندێک کردەوە هەیە یعنی ئیمان بەبێ ئەو کردەوانە دانامەزرێ یا ئەگەر ئەم کردەوانە پێچەوانەکەی دروست بوو بۆ نمونە کڕنوش بردن بۆ خوا خۆ بەدەستەوەدان بۆ ئەمرەکانی خوا باوەڕبوونی تەواو بە هەموو ئەوەی کە خوا ئەیفەرمێ ئەمانە مەرجن بۆ ئەوەی کە ئیمان دروست بێ پێچەوانەی ئەمانە کە عەمەلن منافین بۆ ئەسڵی ئیمان یعنی ئیمان ناهێڵن بۆ نمونە کڕنوش بردن بۆ بت ئەمە کردەوەی اعتقاد نییە بەس ئەم عەمەلە منافیە بۆ سیحەتی واتە ئەگەر کەسێک کڕنوشی برد بۆ بتێک یا کڕنوشی برد بۆ مرۆڤێک یا کڕنوشی برد بۆ خۆر بۆ ڕۆژ بۆ ئەستێرەیەک بە قەسدی تەعظیم ئەم کڕنوش بردنە ئەسڵی ئیمانەکەی نایەڵێ واتە لە دین ئەیباتە دەرەوە خۆ ئەمە عەمەلە بەس عەمەلەکە چونکە ئەمە ئەساسە بۆ سیحەتی ئیمان
یا بۆ نمونە گاڵتە پێکردن وەکو لە دەرسەکانی پێشوا باسمان کرد کەسێک گاڵتەی کرد بەخوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قورئان بە قیامەت بە نوێش ئەمە لە ئیمانە ڕاتە دەرەوە خۆ ئەمە عەمەلە بەس عەمەلەکەی منافیە بۆ ئەسڵی ئیمان کەواتە کردەوەی مرۆڤ ئەبن بە دوو بەشەوە هەندێک کردەوەمان هەیە ئینسان لە دین ئەباتە دەرەوە هەندێک کردەوەمان هەیە ئیمانەکەی کەم ئەکاتەوە ئیمانەکەی لەکەدارەکە بۆ نمونە کەسێک ئەگەر هاتوو درۆیەک بکە بوختانێک بکە غەیبەتێک بکە ئەمە لە ئەسڵی ئیمان کەم ناکە یعنی ئینسانەکە هەر بە ئیماندار ئەژمارەکرێ بەڵام کەمالی ئیمانەکە کەم ئەکاتەوە یعنی ئیمانەکەی کز ئەکا ئیمانەکەی دا ئەبەزێنێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەندێک حەدیثە کە باسەکە بۆ نمونە ئەفەرمێ لا يؤمن من لا يأمن جاره بوائقه ئەفەرمێ کەسێک ئیماندار نییە ئەگەر دراوسێکی لە شەڕی ئەمین نەبێ کە ئەفەرمێ لا يؤمن ئەمە نەفی کەمالی ئیمانە نەک سیحەی ئیمان واتە ئیمانەکەی پڕ نییە نەک ئیمانی نییە ئەمە وەکو کڕنوش بردن بۆ بتەکە نییە یا کە ئەفەرمێ مثلا لا يؤمن من بات شبعان وجاره جائع بجنبه کەسێ ئیمانی تەواودا نەمەزراوە ئەگەر خۆی تێر بێ و دراوسێکی برسی بێ شەو بە برسێتی بکاتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەمە ئیمانی تەواو نییە کە فەرمێ مثلا لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه کەسێکتان ئیمانی تەواو نییە حتا ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەشی پێی خۆش نەبێ ئەمانە بەشێکن لە کردەوەکانی مرۆڤ بەڵام ئەمانە ئەگەر نەبن لە ئینسانە ئیمانەکە تەواو نییە بەس ئیمانەکە بوونی هەیە وەکو کردەوەکانی ترنین کە ئەسڵی ئیمانەکە ئەبن خاڵێکی تر کە ئێمە گرنگە بیزانین بەڕێزان جیاوازی نێوان ئیمان و ئیسلام چێ ئیمان و ئیسلام لە زمانی عەرەبیە بەو وشانە ئەوترێ کە ئەگەر هەردووکیان بڵین دوو معنای جیاوازە دەن یەکێکیان بڵین لە بنی ئەوی کەش دێت کەوتمان ئیمان مەبەستمان ئیسلامیشە کەوتمان ئیسلام مەبەستمان ئیسلامیشە بەڵام کەوتمان ئیمان و ئیسلام هەر یەکەیان معنایەکی جیاوازی هەیە بەچی ئەزانین بە حەدیثەکەی جبریلە ئەزانین کاتێک کە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێەکە کە فەرمی ئەخبرنی عن الإيمان ئەڵێ ئیمان چییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەن تؤمنە بالله ورسوله وملائكته وكتبه باشا والقدر خيره وشره أركان إيماني بباسكا دا فرمي فأخبرني عن الإسلام فرمي أن تشهد أن لا إله إلا الله وأني رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا أفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم إيمان بديتي لو إيمان تبع بخوا بروجي دواي بقرآن بپرتوك آسماني كان باشە لەگەڵ قەزا و قەدەر و پێغەمبەرانی خوا فروستادەکانی خوای پەروەردگار ئەمە ئیمانە دوای فەرمێ ئیسلام چیە فەرمێ ئیسلام ئەوەیە کە شایەتی بدەیت کە خوا تاکو تەنهای و پێغەمبەر نێرداوی خوای و ڕۆژوو بگریت و زەکات بدەیت و حەج بکەیت و باشە ئەمانە پێوتێ ئەرکانی ئیسلام لێرە بۆمان دەرەکەوێ کە ئیمان و ئیسلام ئیمان بە ئیعتیقاد دەوترێ ئەو شتانەی کە لە ناخان لە قەناعاتان ڕووکەش دیار نین بەڵام ئیسلام بریتێ لەو کردوانەی کە بە ڕووکەش ئەیکەین ئەها ئیمان بریتێ ئیمان بوون بەخوا وانە ئیمان بوون بە پەرتوکەکان ئەمانە هیچی دیار نییە یعنی کەسێک ئەگەر ئیمانی بە هەموو ئەمانە هەبێ شتێک نییە بە دەموچایەوە دیار بێ یا شتێک نییە بە هەڵسو کەوتەکانیەوە دیار بێ کە دینە سەر ئیسلام ئیسلام بریتێ لە نوێژکردن هەمومانی بینین حەجکردن هەمومانی بینین کەواتە ئیسلام و ئیمان ئەگەر پێکەوە باسمانکردن ئیمان بریتێ لەو شتانی کە لە ناخان ئیسلام بریتێ لە ڕەنگدانەوەی ئەم ئیمانە لەسەر کردەوەکان ئەم وشەیە وەکو چی وایە وەکو وشەی فەقیر و میسکین وایە فەقیر و میسکین لە زمانی عەرەبیە ئەگەر بەکاریان بێنی ئەگەر وتە میسکین فەقیری شەگرێتەوە ئەگەر وتە فەقیر و میسکین هەر یەکەیان دوو معنای جیاوازە دەن بۆیە خوای پەروەردگار لە قورئانە کە باسی زەکاتەکە ئەفەرمێ ئینەما الصەدەقات للفقراء والمەساکین خوا ئەگەر بەس بیگوتایە میسکینەکان فەقیرەکانی شێگرتەوە بیگوتایە فەقیرەکان میسکینەکانی شێگیرێتەوە کاڵێ فەقیر و میسکین دوو معنای جیاوازە دەن فەقیر بەکێ ئەوترێ بەڕێزان بەو کەسە ئەوتێ کە هیچی نییە بۆیە خوا فەقیر پێشەخا لە ئایەتی پێدانی سەدەقەیە ئینەما الصەدەقات للفقراء میسکین کێیە میسکین ئەو کەسەیە شتێکی هەیە بەس بەشی ناکە یعنی داهاتێکی هەیە بەڵام خەرجی لە داهاتی زۆرترێکە هەژارە ئەم کەسە بەشی ناکە بۆیە ئەگەر ملاحەزەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما کە پەنای گرتووە فەرمێتی اللهم إني أعوذ بك من الكفر والفقر دائما پێغەمبەری خوا لە فەقیری ترساوە کە هەر هیچی نەبێت بەڵام حەزی کردو میسکین بێت یعنی هەی بێ بەڵام ئەها مەمرەومەژی بەشی بکە بەسێتی پێغەمبەر بۆیە فەرمێتی اللهم أحيني مسكينا وأمتني مسكينا واحشرني في زمرة المساكين
حەزی نەکردو پیاوێکی دەوڵەمەند بێ خوا لە پێچینەوەی لەسەر کا لەسەر پارە کەواتە وشەی ئیمان و ئیسلامی شوەک و فەقیر و مسکین وان لێ بەکارهێنانە. خاڵێکی تر کە گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەین بەڕێزان ئەوەیە ئەم بابەتە زۆر خاڵێکی ئەساسی و دواتریش ئەگەڕێمەوە سەری بە تەفسیل قسەی لەسەر دەکەم، بەڵام ئێستا لە باسی پێناسیان زۆر ناچمەناوەوە. ئیمان بەڕێزان، ئیمان و ئیسلام ظاهیر و باتینیان هەیە. ئەوەی لە ئێمە داوا کراوە ئیمانی ظاهرە. ئیمانی باتین هیچ کەس نایزانێ غیری خوا خۆی نەبێ، بۆ چونکە علاقاتی هەیە بە قەناعەتی دڵەوە. قەناعەتی دڵیش تەنها پەروەردگار خۆی ئەیزانێ. یعنی ئێمە چەندین دەقمان هەیە، هەر یەکێک لەو دەقانە بۆ نمونە حەدیثەکەی ئوسامەیە. ئوسامە ئەگەڕێتەوە لە یەکێک لە غەزاکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لێی ئەپرسێ بۆی ئەگەڕێتەوە، ئەفەرمێ پیاوێکم پێچایە دارێک، ئەفەرمێ پێش ئەوەی بیکوژم کابرا گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدەن رەسوول الله. پێغەمبەری خوا فەرمی دواتر ئەڵێ کوشتم. ئەفەرمێ بۆ؟ ئەفەرمی ئینەما قالها خوفا من السیف، ئەڵێ لە ترسی شمشێرەکەم گوتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری پێ ناخۆشەوە، ئەفەرمی ئەفەشققت عن قلبه، ئەفەرمی دڵی ولەت کرد تا بزانی ئیمانی بەخوا هێنا بوو فعلا یا لە ترسی شمشێرەکەی تۆ وای گوت. کەواتە ئەم حەدیثە دەیەها دلیلی ترمانەیە کەوەکو عەرزم کردی من دوای بە تەفسیلێک گەڕێمەوە سەریان پێمانەڵێ کە ئیقراری ظاهر بۆ ئێمە کافیە. ئەگەر کابرا ظاهرن بینیمان ئەهلی ئیمانە، ئەهلی مزگەوتە، ئەهلی نوێژە، ئەهلی ڕۆژوە، ئەهلی زەکاتە، ئێمە ناچین بپشکنین لە ناخی دڵی، زای ناخی دڵی چیتیا ئیمانی ظاهر ئێمە حکم پێ ئەەکەین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ئیذا رأيتم المسلم یا المؤمن یا الرجل يعتاد أبواب المساجد فاشهدوا له بالإيمان. ئەگەر بینیتان کەسێک هاتوچۆی مزگەوتی ئەکرد شایەتی ئیمانی بۆ بدەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان بە ئافرەتێکی فەرمی ئەین الله، گوتی فی السما، گوتی خوا لەکوێیە؟ گوتی لە ئاسمانە. پێغەمبەری خوا فەرمی من کێم؟ گوتی تۆ پێغەمبەری خوای. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خاوەنەکەی فەرمی اعتقها فإنها مؤمنة، فەرمی ئەو ئافرەتە ئازاد کە ئەو ئافرەتە ئیماندارە. کەواتە خۆشەویستان ئەمە جیاوازیە لە بینی زاراوی ئیمان و ئیسلام و جیاوازیە لە بینی ئیمانی ظاهر و ئیمانی باڵتین. ئێمە وەکو عەرزم کردن هەر کەسێک خۆی گوتی مسلمانم و ظاهری کردەوەکانیشی ئیماندار بوو، ئێمە بم کەساڵین ئیمان، ئێمە ناتوانین بم کەسە بڵین وەڵا ئەمە لە ناخا کافرە، هیچ بەڵگەیەک نییە ئەم قسەی پێشڕاست کاتەوە. لە دوانەکانی داهاتووە بەردەوا بین لەسەر پێناسی زاراوەکان. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و ئازیزان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. بەردەوامین لەسەر باسکردنی پێناسەکان، پێناسی ئەو زاراوانی کە پێویستمان پێیەتی بۆ دواتر ڕوونکردنەوەی بنەما شەرعیەکان. دەرسی ڕابردوو قسەمان لەسەر پێناسی ئیمان کرد، ئەوەمان ڕوون کردەوە کە ئیمان بریتیە لە سێ ڕوکنی ئەساسی کە ئەویش دانپێدانانە، ئیقرارە بە لیسان و باوەڕبوونی قەناعەتی ناخ و دڵە و کردەوەکانی مرۆڤە. ئەمڕۆ بەردەوامە بین لەسەر قسەکانی مناقیضاتی ئەم ئیمانە. کێکێک لەوانە کوفرە بەڕێزان. کاتێک باسی زاراوی کوفرەکەین، کوفر واتە جوحود، واتە باوەڕ پێنەهێنان. ئەم کوفرە بەڕێزان یەکێک لە مشکلەکانی بەکارهێنانی زاراوی کوفر ئەوەیە ئەگەر تێینەگەی دوو جۆر کوفرمان هەیە یا دوو پلەم مرتبەمان هەیە لە مەسەلەی کوفرە. پلەیەکیان پێی ئەوتێ کوفری گەورە، کوفری ئەکبەر. ئەم کوفرە ئینسان لە بازنگی ئیمانە باتە دەرەوە. بەڵام کوفرێکی ترمان هەیە پێی ئەوتێ کوفری ئەزغەر یا کوفری مەجازی، کوفری حەقیقینە. ئەم کوفرە بریتێ لە تاوان. ئەگەر لەگەڵ دەرسی ڕابردووە ئێستا لێکیان بدەینەوە. دەرسی ڕابردووتمان هەندێک کردەوەمان هەیە
ئەسڵی ئیمان لا ئەبا. ئەم کردەوانە کوفری حەقیقین. وتمان هەندێک کردەوە هەیە ئیمانەکە کەم ئەکاتەوە لاوازی ئەکە، ئەمە کوفری مەجازیە. بۆیە لە هەر دقێکە کاتێک کە زاراوی کوفر ئەبینین نابێ ئێمە وای پێناسەکەین کە ئەم کردەوەیە مرۆڤ لە بازنگی باوەڕ ئەباتە دەرەوە. زۆر حەدیثمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کوفری تیا ئەکا، مەبەستی کوفری بچووکە، مەبەستی کوفرێک نییە کە ئینسان لە بازنگی ئیمان بباتە دەرەوە. يعني بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا ترجعوا بعدي كفارا يضرب بعضكم رقاب بعض. ئەفەرمێ لە دوای من کافر مەبنەوە، هەندێکتان دەستان بشێتە خوێنی هەندێکی تردان. باشە لێرە کافەرمێ کافر مەبنەوە. خۆ ئەگەر ئەم حەدیثە بە کوفری حەقیقی پێناسی بکەین و بۆ کوفری پێناسی بکەین کە مرۆڤ لە بازنگی باوەڕ ڕەباتە دەرەوە، ئەو کاتە هەموو ئەو سەحابانەی کە لە شەڕی جەمەل و لە شەڕی سەفین و لە هەموو شەڕەکانی ترا دەستیان چوە خوێنی یەک، هەموویان کافرن وە لە دین چوونەتە دەرەوە. لە کاتێکە هەندێک لەوانەی تیا بوو کە پێغەمبەری خوا لە ژیانی خۆیان مژدەی بەهەشتی پێدا بوون. بۆیە ئەمە کوفری مەجازیە، واتە ئەمە تاوانە، نەک ئەو کوفری ئینسان لە بازنگی باوەڕ بباتە دەرەوە. یا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە باسی کوفرێکی تری مەجازیە اثنان في الناس هما بهم كفر. ئەفەرمێ دووشت لەناو خەڵکییا کوفرە، الطعن في النسب والنياحة على الميت. ئەفەرمێ تعنەدان لە نەسەبی خەڵکی، تانەدان لەوەی کە ئەو نجاری وایە لە تۆ کوڕی باوکی خۆتنی، لەگەڵ النياحة على الميت هاوار و شین و ڕۆڕۆکردن بەسەر مردووە. ئەگەر وا بێ خۆ زەورەی ئافرەتی ئەم ئومەتە کافرە بێ، چونکە ئافرەت خۆی پێناگیری لە کاتی بیستنی هەواڵی لە دەستدانی خۆشەویست و خزم و کەسوکارەکەیە. ئەمە پێی ئەوترێ کوفری نیعمەت، نەک کوفری حەقیقی. لەبەرەوە دائیمەن ئێمە پێویستە ئاگامان لەوە بێ. زۆرێک لەو حەدیثانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی کوفرەکەن مەبەست پێی کوفری مەجازیە، نەک کوفری حەقیقی. واتە ئەم بابەتە بابەتی کوفر ئێمە نابێت تێکەڵیان بکەین. کوفرێک ئەگەر هات و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەکاری هێنابوو، ئەبێ ئێمە بگەڕینەوە سەر ئەوەی کە ئایا ئەم کوفرە ئەم عەمەلە کە ئێمە ئێستا نەمان کردووە یا ئەم تاوانی کە ئێستا کردومانە بەشێکە لە صحەتی ئیمان یا لە مکەمیلاتی ئیمان. بەشێک بوو لە صحەتی ئیمانەوە بە کوفری حەقیقی، لە مکەمیلاتی ئیمان بوو بە کوفری مەجازی. ئەمە خاڵێکە ئێمە پێویستە لە پێناسەی زاراوەکانە، لە تێگەیشتنی دەقەکانە ئاگامان لێ بێوە جیایان بکەینەوە هەموو کوفرێک بە کوفرێک لە قەڵەم نەدەین کە ئینسان لە بازنگی باوەڕ ئەرباتە دەرەوە. شیرکیش بە هەمان شێوەیە بەڕێزان. یعنی ئێمە شیرک واتە هاوڵ بۆ خوا بڕیاردان. هاوڵ بۆ خوا بڕیاردانێکمانەیە کە ئینسان لە بازنگی باوەڕ ڕەباتە دەرەوە. هاوڵ بۆ خوا بڕیاردانی کشمانەیە کە تاوانێکە. ئێستا بۆ نمونە شیرکی ئەکبەر، شیرکی گەورە چییە؟ شیرکی گەورە ئەوەیە کە ئینسان سوژدە بۆ غەیری خوا بەرێ، وەک بتێک یا بۆ نمونە مرۆڤێکی وەکو خۆی، ئەمە پێی ئەوتێ شیرکی ئەکبەر. شیرکی بچووکمان هەیە. شیرکی بچووک بریتیە لەوەی ئینسان ڕیا بکە، یا شیرکی خەفی بریتیە لەوەی ئینسان ڕیا بکە. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان لە حەدیثێکە ئەفەرمێ الشرك أخفى من دبيب النمل على صفا سوداء على صفا ملساء في ليلة سوداء. ئەفەرمێ شیرک لە تەپەی مێرولەیەک ورترە لەسەر بەردێکی صاف لە شەوێکی تاریکاییە. بەڕێزان چێ هەست بەمە ئەکا؟ کەس هەستی پێ ناکە. ئەمە شیرکە. ئەفەرمێ شیرک ئەوەندە بچووکە. ئەم شیرکە بچووکە ئینسان لە بازنگی باوەڕ ناباتە دەرەوە. ئەمە تاوانێکە ئەگەر ئینسان بیکە کارێکی خراپی کردووە، گوناهێکی کردووە، بەڵام لە بازنگی باوەڕ نەچۆتە دەرەوە. یەکێکە لەو زاراوانی کە هەمانە فیسقە. فیسقی ژۆک و شیرک و کوفر بەڕێزان. هەندێک زاراوەمان هەیە فیسقی بۆ بەکاردێک کوفرێکە و ئینسان لە ئیمانە باتە دەرەوە. هەندێک زاراویشمان هەیە فیسقە، بەڵام ئینسان لە بازنگی باوەڕ ناباتە دەرەوە. بۆ نمونە خوای پەروەردگار فەرمێ وەلەقەد ئەنزەلنا ئیلەیکە ئایات بەیینات وما یەکفڕ بها إلا الفاسقون. لێرە ئەم فیسقە فیسقی گەورەیە وەکو کوفری ئەکبەر و شیرکی ئەکبەر وای ئینسان لە بازنگی باوەڕ ڕەباتە دەرەوە. بەڵام حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ سیباب المسلم فسوق وقتاله كفر. ئەفەرمێ گوێن پێدان، ناوە ناتۆر دەرهێنان لە مسلمان فیسقە. کەسێک گوێن بە مسلمانێک کە باخۆ لە بازنگی باوەڕ ناتوات ناچێتە دەرەوە. ئەم دوو زاراوی فیسقە، ئەو فیسقی لە ئاەتەکەیە بەکارهاتوە لەگەڵ ئەم فیسقی لە حەدیثەکەیە بەکارهاتەوە. خۆشەویستان ناکرێت ئێمە تێکەڵیان بکەین.
یا کە ئەفەرمێ وەقیتالوه کوفر کوشتنی مسلمان کوشتارکردنی مسلمانە فەرمێ کوفرە بەس ئەمە وەکو لە ئاەتەکەی پێشووترە باسمان کرد ئەو کوفرە نییە کە ئینسان لە بازنەی باوەڕ بەرێتە دەرەوە و ئینەما کوفرێکی بچووک گوناهێکی گەورەی کردووە بەڵام ناگاتە دەرەجی ئەوەی ئینسان لە بازنەی باوەڕ بڕواتە دەرەوە کەواتە کە ئێمە قسە لەسەر فیسقەکەین پێویستە ئاگامان لەو خاڵش بێ کە فیسقیش دیسانەوە جۆرێکی هەیە ئینسان لە بازنەی باوەڕ باتە دەرەوە جۆرێکیش هەیە ئینسان لە بازنەی باوەڕ ناباتە دەرەوە ظڵم ستەم بەڕێزان بچووکترین کار کە ئینسان تاوان بێ بیکە بەرامبەر بەخۆی یا بەرامبەر بە خەڵک پێی ئەوتێ ظڵم بەڵام ئەم ظڵمە هەندێک دەرەجاتی هەیە ئەگاتە مەرحەلەی ئەوەی ئینسان لە بازنەی باوەڕ بباتە دەرەوە وەک ئەوەی کاتێک لوقمانی حەکیم لە کاتی ئامۆژگاری کردنی کوڕەکەیە ئەڵێ یا بنیە لا تشرك بالله بۆ ئەفەرمێ ئین الشرك لظلم عظیم چونکە شرک ظڵمێکی گەورەیە کەواتە ئەم ظڵمە ئینسان لە بازنەی باوەڕ باتە دەرەوە ئەگەر هاتووە بیکە بەڵام ظڵمێکی کەیشمانی ئینسان لە بازنەی باوەڕ ناباتە دەرەوە هەر ئینسان بەناحەق ماڵی کەسێ بخوا پێی ئەوتێ زاڵم پێی ئەوتێ ظڵمی کردووە بەس پێی ناوتێ کافرێک بەو معنایی کە ئەمە لە بازنەی باوەڕ چۆتە دەرەوە لەبەرەوە دیسانەوە ئاگامان لەم خاڵە بێ نیفاق بەڕێزان دووڕوویی ئێمە نیفاقێکمان هەیە ئەگەر لە ئەسڵی ئیمانە ئینسان منافق بێ لە بنەماکانی ئینسانە ئیمانە ئینسان منافق بێ ئەم نیفاقە ئینسان لە بازنەی باوەڕ باتە دەرەوە و ئەمە لە کوفری گەورە خراپترێکە ئەگەر سەرنج بدەن خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ ئین المنافقین في الدرك الأسفل من النار ئەمانە لە قوڵایی دۆزەخان واتە شوێنی ئەمانە لە خوار شوێنی کافرەکانی شەوەیە بەس ئەم نیفاقە ئەو نیفاقە نییە کە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسێکە کە ئەفەرمێ ثلاث باسێکە سێ شت هەیە لە علاماتی نیفاقن یا چوار شت هەیە لە هەندێک ڕوايەتە لە علاماتی نیفاقن یەکێک لەوانە ئەفەرمێ إذا وعد أخلف وإذا حدث كذب وإذا عاهد غدر وإذا اؤتمن خان ئەفەرمێ کەسێک قسەیکە درۆ بکە ئایا درۆ مخالفی ئەسڵی ئیمانە نا ئایا وعد بێ بە کەسێک و نەیبیتە سەر مخالفی ئەسڵی ئیمانە نا پەیمان بدەی لەگەڵ کەسێک و خیانەتی پێ بکەی مخالفی ئەسڵی ئیمانە نا ئەمانەتت بەلاوە دابنیت و ئەمانەتەکە خیانەتێکی لێ بکەی ئەمانە هەمویان گوناهن بەس هیچ ئینسان لە ئیمان ناباتە دەرەوە ئەمە ئەو منافقە نییە کە پەروەردگار باسێکا کافرمێ في الدرك الأسفل من النار ئەوانەی کە لە قوڵایی دۆزەخا خوای پەروەردگار حەشریانەکە زۆرێک کەس هەیە ئیماندارە بەڵام لەوانەیە ئەم نیشانە بچووکانی منافقی تابێ کەواتە دیسانەوە لێریشە ئێمە ئاگامان لەوە بێ کەسێک کە منافق و نیفاقی اعتیقادی هەیە ئەمە وەکو کافر وایە و لە کافر خراپترە کەسێکی نیفاقی عملی هەیە لە کردەوەکانیان نیفاقەیە ئەمە ئینسان لە بازنەی باوەڕ ناباتە دەرەوە خاڵێکی ترمان هەیە وەکو زاراوە قسەی لەسەرکەین بەڕێزان زاراوی ڕیددە واتە هەڵگەڕانەوە طبعا زاراوی ڕیددە ئەمە مەجازی و حەقیقی نییە کەسێک کە پێت گوت مرتد یا کە لە زاراوی شەرعا پێی وترا مرتد کە خوا فەرمێ ومن یرتدی منکم عن دینه فیمت وهو کافر ئەمە ئەم زاراوەیە یەک ئاراستی هەیە ئەویش ئەوەیە کە بەکارمان هێنا واتە مەبەستمان کەسێکە پێشتر ئیماندار بووە دواتر لە بازنەی ئیمان چۆتە دەرەوە ئینجا بەڕێزان ئەم بازنەی ئیمانەکە لێ ئەچێتە دەرەوە مەرج نییە ئیمانەکەی ئیمانێکی بۆ نمونە ئەسڵی بوو بێ لە خۆیانە ئێمە هەر مناڵێکە لە دایک ئەبێ ئەم مناڵە ئەگەر باوکو و دایکی ئیماندار بن یا باوکی یا دایکی ئیماندار بن ئیمانەکەی بە تەبعیەت اکتیسابەکە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كل مولود يولد على الفطرة هەر مناڵێک باوکو و دایکی ئیماندار بن بە ئیماندار لە دایک ئەبێ هەتا بالیغ ئەبێ هەرچی بەسەر بێ بۆ نمونە بمرێ بۆ نمونە نەخۆشکەوێ ئێمە معاملەی کەسێکی مسلمانی لەگەڵا ئەکەین لەبەر ئەوەی یەکەم باوکو و دایکی مسلمانن بە تەبعیەت دینی اکتساب کردو وەرگرتووە دوم لەبەرەوەی ئەسڵ لە مناڵە ئیمانە تا بالیغ ئەبێ کە بالیغ بوو ئەگەر ئەم کەسەی کە دینی بە تەبعیەت لە باوکو و دایکیەوە مسلمان بووە ئەگەر ئێستا اختیاری کوفر بکا مرتد دەبێت پێی ناوتێ کافر چونکە ئەمە بە ئەسڵی تەبعیەت ئەبوایە ئیماندار بوایە کە اختیاری کوفری کردووە پێی ئەوتێ کوفرێکی تاڕی پێوتێ مرتد پێی ناوتێ کافری ئەسڵی و ئەحکامی مرتدی بەسەرا جێبەجێ ئەبێ بەڵام مناڵێک کە لە بنەڕەتە باوکو و دایکی کافر بوون مناڵەکەش خۆی هەر لە مناڵیە بۆ معاملاتی دنیا حکمی کوفر وەرەگرێ نە قیامەت کاڵین معاملاتی دنیا واتە ئەم مناڵە
حکمی باوکو دایکی خۆی هەیە بمرێ لە قەبرستانی کافرەکانە نێژرێ بۆ نمونە تەسکەری لە تەسکەرەکەی ئەنووسین کافر چکە باوکو دایکی کافرن باشە هەر دینێکیان هەیە مەسیحی نەنووسین مەسیحی جوولەکە ئەنووسین جوولەکە بوودایی نەنووسین بوودایی یەزیدی نەنووسین یەزیدی چونکە ئەسڵی دینەکەی بە تەبعیەت وەرەگرێ بەڵام ئەمە بۆ ئەحکامی دنیا ئاگاتەن لێ بێ مناڵی خەڵکی بێدین بێباوەڕ بمرێت هەتا تەمەنی بالغ بوون بەهشتیە بۆ چونکە ئەو کوفرەکەی اختیاری نەبووەتیایە و عەقلیشی بەوە ناشێت کە جیاوازی لە بینی کوفر و ئیمانە بکە کە بالغ بوو ئەگەر ئیسراری کرد لەسەر ئەو کوفرە ئەو کاتە محاسەب وەکو کات وەکو مرتد نا وەکو کافرێکی ئەسڵی مامەڵی لەگەڵ کرێ لەبەرەوە مرتد زاراوەیە کە بۆ هەڵگەڕانەوە لە دین بەکاردێ اینجا ئەو هەڵگەڕانەوەی لە دین کابرا دینی بە تەبعیەت وەرگرتە بێ یا بە ئەساڵت کە لێ هەڵگەڕایەوە پێی ئەوترێ مرتد مرتدەکانیش بەڕێزان لە ڕووی معاملەوە مرتد دەبێ بە دوو جۆر مرتدێکمان هەیە ڕیدەکەی مغەلڵەضەیە مرتدێکمان هەیە ڕیدەکەی مجەڕەدە ڕیدەی مجەڕەد ئەو کەسەیە مرتدە بەڵام ڕیدەکەی تەنها بۆ خۆیەتی یعنی کابرا لە ناخی خۆیان مرتدە نەجوێن بە ئیسلامە دەدا نە گاڵتەی پێ ئەکا نە تەشهیرەکە نە بۆ نمونە دژایەتی ئەکا بەڵام لە ناخی خۆیان کەسێکی مرتدە و بێدینە ئەمە پێی ئەوتێ ڕیدەی مجەڕەد ڕیدەیەکمانەیە پێوتێ ڕیدەی مغەلڵەض ڕیدەی مغەلڵەض ئەوەیە کە کابرا مرتدە و ئیعلانی ڕیدەکەی خۆی ئەکا و دژایەتی پێ ئەکا ئەمە لە مۆزوعی تۆبەکردن و کوشتنا فەرقیان هەیە ئەوەی کە ڕیدەی مجەڕەدە ئەبێ ئیستیتابە بکرێ بۆی ڕوون بکرێتەوە گومانەکانی بۆ بڕوێنێتەوە ئەوەی ترکە ڕیدەی مغەلڵەضە ئیستیتابە ناکرێت ئەکوژدێ لەسەر کوفرەکەی بۆ چونکە ئیعلانی شەڕی کردووە ئیعلانی حربی کردووە لەسەر دین سوکایەتی گومان لەسەر دڵی خەڵکی ئیماندارە دروست ئەکا ئازاری دڵیانەدا ئیعلانی شەڕی کردووە لەسەر خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە ڕیدەش ئەم دوو تەوزیعی هەیە کە پێی ئەوترێ ڕیدەی مغەلڵەض لەگەڵ ڕیدەی مجەڕەدە ئەمە سەبارەت بە ئەسڵی پێناسەکان ئەو پێناسانی کە مناقضی پێناسی ئیمانن کە وەکو عەرزم کردن کوفرە و ڕیدەیە و نیفاقە و شیرکە و ظڵمە ئەو کوفرەی کە هەمانە خۆشەویستان بەعموم یعنی چێ کوفرەکان ئێستا واز لە زاراوەکان بێنە منطلقاتی کوفرەکە ئەنجا کوفرەکە کوفری حەقیقیە یا ڕیدەیە یا شیرکە یا ظڵمە منطلقاتی چین دەرهاویشتەکانی ئەم کوفرانە چین ئەم کوفرانە طبعا قسەم ئێستا لەسەر کوفری گەورەیە نەک لەسەر کوفری بچووک یا نیفاقی بچووک یا شیرکی بچووک یا ظڵمی بچووک قسەم لەسەر چکە ئێستا قسەمان لەسەر تەکفیرە ئەو تەکفیرەیە کە ئینسان لە بازنگی باوەڕ ئەباتێتەوە بۆ بازنگی کوفر ئەم کوفرە منطلقاتی زۆرە کوفرێکمانەیە کوفری عینادە واتا کابرا لە کەلەڕەقی خۆی ئەگینا وەکو قەناعەتی وایە کوفرەکەی فرعون باشە وەک کوفرەکەی شەیطان باشە ئەمەی کە کراوە یعنی ئەم یاخی بوون و سەرپێچی کردن و مل نەدانە بەخوا خۆ شەیطان و فرعون باش ئەیانزانی کە خوایەکەی و بەدەسەڵاتە و خوایە کە سوڵتەی مطلق و ڕەهای هەیە بەسەر ئەم گەردون و بوونەوەرەیە بەڵام لەبەر بەرژەوەندەی دنیایەکانی خۆی یا شەیطان لەبەر ئیستیکباری خۆی ملی نەدا بەخوای پەروەردگار کەواتەمە پێی ئەوتێ کوفری عیناد و کوفری ئینکار کوفرێکمانەیە پێی ئەوتێ کوفری نیفاق و ضەلال یعنی ئینسانەکە دووڕووە لەبەر بەرژەوەندی دنیای خۆی دووڕووە وەکو منافقەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە باسیانە ئەفەرمێ وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون خوا فەرمی ئەگەر ئیماندارانیان نەبینی خۆیان وەکو ئیماندار نیشانەدا کە ئەچوون بۆ لای شەیطان و سەرگەورەکانیان یان کورە ئێمە لەگەڵ ئێمە گاڵتەمان بە عەقڵی ئەوانە دێ گاڵتەمان بە عەقڵی ئەصحابی پێغەمبەر دێ صلی الله عليه وسلم لەبەرەوە ئەمە پێی ئەوتێ کوفری نیفاق خەڵکێکەیە ئەم نیفاقەی هەیە کوفرێکی کەمان هەیە پێی ئەوتێ کوفری تەکذیب کوفری تەکذیب واتە باوەڕ نەهێنان یعنی بۆ نمونە کابراڵێ من باوەڕم بەخوا هەیە بەس بە پێغەمبەر نیمە مە تەکذیبە بە قورئان نیمە آخر قورئان کەلامی خوایە و پێغەمبەر نێردراوی خوایە ئەگەر ئیمانت بەخوا هەیە چۆن بەوت نییە یاڵە ئیمانم بە ڕۆژی زیندووبوونەوە نیە ئەمانە هەر هەمووی کوفری تەکذیبە بە درۆخستنەوەی بەیانێک یا هەواڵێ پەروەردگار باسی کردو کەسی ئیمانی پێی نەبێ پێی ئەوتێ کوفری تەکذیب کوفرێکمانەیە کوفری ئیستیحلالە بەڕێزان واتە لە تەشریعە کەسێک حەڵاڵێکی خوا حرامکە کە بزانێ ئەمە خوا حرامی کردووە ئەو بڵێ نا ئەمە حەڵاڵە و حەڵاڵێکی خوا حرامکە شتەیەکە خوا حەڵاڵی کردووە حرامیکە ئەمە کوفرە و ئینسان لە بازنگەی باوەڕ ئەباتە دەرەوە باشە و کوفرەکە هۆکار یا منطلقی کوفرەکەی چییە مەسەلەی ئیستیحلالە حەڵالکردنی حرام یا حرامکردنی حەڵاڵ کوفرێکی کەمان هەیە کوفری ڕقلێبوونەوەیە یعنی ئینسانێکی بینی لەوانەیە هیچ قسەیەکی کافرانە نەکا
بەڵام ئەم کابرایە ڕقی لە خوایە لە خۆیەوە، ڕقی لە خەڵکی مسلمانە، ڕقی لە قورئانە، ڕقی لە پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەم ڕقە ئینسان لە بازنگی ئیمانە باتە دەرەوە. چکە خوا فەرمێت لە باسی وەصفی ئەمانەیە أفرمي وإذا ذكر الله وحده اشمأزت منه قلوب الذين لا يؤمنون بالآخرة وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون. إنسان يقول سبحان الله بمزقوت قالصة بقرآن قالصة بنيوش قالصة بروجو قالصة باشا أم كر هيكل لناك يا أم حقدي لناك يا مجيبي أويك أم كابراء كافرة باوري بخواني يقولنا أقر باوري بخواه بوايا هل بد رقي لخواه لبيع مكاني خواه لا تشريع شريعتك خواي پروردگار نأبو کوفرێکی کەمان هەیە بەڕێزان دەرهاویشتەکەی گاڵتە پێکردنە. وەکو لە دەرسەکانی پێشوا باسمان کرد کەسێک گاڵتەی کرد بەخوای پەروەردگار یان ئاینەکەی یان دروشمەکانی ئاینەکەی بە کافر لە قەڵەم ئەدرێ. ئەگەر بشتە من قەناعەت و یەقینم هەیە ئەبێت تەوبە بکاتەوە لەو گاڵتە جاڕیی کە کردوێتی بەرامبەر بەخوا و ئەم کوفرە ئینسان لە بازنگی باوەڕ ئەباتە دەرەوە. کوفرێکی کەمان هەیە بەڕێزان کوفری ئیعراضە، کوفری پشتێکردنە. یعنی کابرا هیچ کام لەم منطلقانی نییە، بەس هیچ کام بە جۆڕایەڵی خۆش ناکە لە هیچ شتێکە. یعنی ئینسان هەیە من لە ژیانمە شانازیەکە بۆی کڕنوشی بۆ خوا نەبردووە. ئینسان هەیە شانازی ئەکا بەوەی کە ئەڵێ وەڵام من بەس لە ژنمارە بڕینە بە زۆر پێیان گوت و مەجنا نەموت وەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. ئەمە کوفری ئیباء پشتێکردن ئیعراض. ئەم کوفرش ئینسان لە بازنگی باوەڕ ڕەباتە دەرەوە. لەبەرەوە خۆشەویستان کە باسی کوفرەکەین، کوفر منطلقاتی زۆرە، ئینسانی ئیماندار ئەبێ ئاگای لە خۆی بێ. ئەمانە هەمووشی کە باسم کردن کوفری ئەکبەرن. ئەو کوفرەنین کە ئینسان بە تاوان لەسەری ئەنووسێت و لە بازنگی باوەڕ نایباتە دەرەوە. ئەو کوفرانی عەرزم کردن، ئەو کوفرانین ئینسان لە بازنگی باوەڕ ئەبەنە دەرەوە. بەردەوام بین لەسەر باسکردنی بابەتەکانی داهاتوومان بەڕێزان، بەڵام کاتی ئەمڕۆژمان کۆتایی هات تا بە یەکگەشتنەوە بەشێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برای نوکشکانی بەڕێستای خۆی پەروەردگار لە هەموو لایەک بەردەوامی لەسەر باسکردنی بابەتی تەکفیر و بنەماکان و هۆکارەکانی لەم ڕۆیە قسە لەسەر هۆکارەکانی تەکفیرەکەین بەڕێزان. طبعاً هۆکارەکانی تەکفیر ئەوانەی وا ئەکەن دیاردەی تەکفیر دروست بن یا زیاد بن لە ناو کۆمەڵگاکانە ئەکرێن بە دوو تەوەرەوە. هەندێک ئەسبابیان هەیە ئەسبابەکان لە دەرەوەی ئیرادەی خەڵکە، یعنی بۆ نمونە پەیوەندی بە خیتابی ئیسلامی یا پەیوەندی بە شێوازی تێگەیشتنی خەڵکی گەنجەوە نییە لە ئیسلام. پەیوەندی هەیە بەو سیاسەتانی کە ئەکرێ، پەیوەندی هەیە بۆ کۆمەلگایی کە ئەو گەنجەت یاژی، پەیوەندی هەیە بە ڕاگەیاندن، پەیوەندی هەیە بە چاپەمەنی، پەیوەندی هەیە بەم بابەتانەوە. بابەتێکی تریان یا تەوەرێکی تریان پەیوەندی هەیە بە تاکەکان خۆیانەوە. من لەسەر دوو تەوەر قسەی لەسەرکەم. تەوەری یەکەم ئەو بابەتانەیە ئەو هۆکارانەی پەیوەندیان هەیە بە دەسەڵاتەوە، پەیوەندیان هەیە بە کۆمەلگاوە. طبعاً ئەگەر ملاحەزە بکەن بە درێژایی مێژوو بەڕێزان و مەفروضە حکوومات دراساتێک بکات لەسەر ئەم بابەتە بە درێژایی مێژووی بزوتنەوە پەرگیرەکان کە دروست بوون، هۆکارێک هەبووە وای کردووە کە ئەم بزوتنەوە پەرگیرانە حاڵینەیەکیان بۆ دروست بێ گەشەی تیا بکەن. یعنی بۆ نمونە لەم سەردەمەی خۆمانە سەیریکە هەرچی بزوتنەوە هەیە کە ئەو بزوتنەوەی تو هەندێکیان تۆمەتبارن بە پەرگیری و هەندێکیان فعلەن پەرگیر بوون. بۆ نمونە حرەکاتی ئیسلامی تەنزیمی قاعیدە لە جۆسەری هەڵا لە هەناوی احتیلالی ڕووس بۆ ئەفغانستانە و لە هەناوی خلافاتی بینی مجاهدینی ئەفغانە و لە هەناوی کوشت و بڕینە سەری هەڵدا، لە نەبوونی عەدالەتە، لە نەبوونی سیستەمێکی سیاسی دامەزرا و دادوەرە. ئەمە وای کردووە تەنزیمی قاعیدە دروست بێ. مەسەڵەن داعش لە چۆ سەری هەڵا لە هەناوی زوڵم و میحنەتی
گەلانی سووریا و عێراقا سەری هەڵدا پیاوێکێک ئەبوو بەکری بەغدادی کابرایە کە ئەمریکەکان ماوەی چەند ساڵی گرتوویانە لە لای خۆیان دوایی کەدا هاتوۆتە دەرەوە ئەم پیاوە بینی داعشی بۆ دروست بووە فکری داعش سیاسەتی داعش چۆتە سەرێەوە کەواتە ئەگەر بە درێژایی مێژوو حتا جەماعەتی تەکفیر و هیجری مەسڵی سیر بکە لە سژنەکانی عەبدولناسڕە ئەمانە دروست بوون بۆیە بە درێژایی مێژوو ئەو قاعدەی کە پێمانەڵێ ئەڵێ لكل فعل رد فعل يساويه في المقدار ويعاكسه في الاتجاه بەو ئیتیجاهی کە دەسەڵات زوڵمی کردبێ قەمعی کردبێ چەسانەوەی خیتابی ئیسلامی و مسلمانانی کردبێ ئازادی ئاینەکانی بەرتەسک کردبێتەوە بە هەمان ئیتیجاه فکری پەرگیری دروست بووە لە لای گەنجی مسلمان ئەگەر ئێمە بمانەوێ بەر بەم فکرانە بگرین پێویستە ئازادی ئاینی فراهەمکەین بۆ خەڵک پێویستە ڕێگە بدەین خەڵک شعائری دین تطبیقکە ئەوەی کە علمانیت ئیدعای ئەکا تطبیقیکە کە فەسڵی دینە لە دەوڵەت فعلا دەوڵەت باتە دەخول لە ئیشی دین نەکە بەڵام ئێستا بەعکسەوەی ئێستا دەوڵەتداریشەکە دینیش بەو شێوازی کە خۆی ئێوێ خەڵک ممارەسەیکە کە ئەمە ممکن نییە و ئەمە قەت دروست نابێت لەبەرەوە هۆکاری یەکەم ئەگەڕێتەوە بۆ سیاست و بۆ دەسەڵات ئەو دەسەڵاتە هەر کاتێک ویستی بەر بە خیتابی دینی بگرێ ویستی مزگەوت منعکە ویستی قورئان منعکە ویستی ئازادی ئاینی بەرتەسک کاتەوە دڵنیا بن لەوەی کە ئەمە ڕەتفعلێکی سلبیتری بۆ دروستە بێ وەک لەوەی کە هەیە هەر بۆیە مەسەرەن چەند ساڵێک لەم کوردستانی خۆمانە کە ئازادی ئاینی هەبووە کە مزگەوت کراوە بووە کە خەڵک بە ئازادی توانیوێتی باسی چەمکەکانی ئاین بک بە ئازادی توانیوێتی ممارەسەی حڕیەتی تەدەیوینی خۆی بکە فکری پەرگیری دروست نەبوو کە دەسەڵات زەختی کردو لە مقابلە فکرێکی پەرگیری ئاینی دروست بوو ئەمە نەکەر بۆ مەسەری ئاینەکان وایە بۆ هەموو فکرێک وایە یعنی کاتە فکری نەتەوایەتی قەمعکرێ کاتە فکری نەتەوایەتی نەتەوەیەک ئەکەوێتە ژێر کاریگەری چەسانەوە دەسەڵاتێک ئێوێ لە ناوی بەرە جینۆسایدی بکە فکرێکی پەرگیری نەتەوە پەرست دروست ئەبێ لە مقابلی ئەمەیە کەواتە ئەگەر ئێمە بمانەوێ فکری تەکفیر ڕێگە پێ نەدەین دروست بێ مەفروستە حاضینەیەک لە ئازادی تەواو بۆ خەڵکی مسلمان بۆ مزگەوت بۆ چەمکی ئاینی دروست بکەین بۆ ئەوی خەڵک ئازادانە ئەگەر خەڵک بە ئازادانە ئەوەی ویستی وتی ئەوەی گوستی کردی خەڵک پەناناوە بۆ پەرگیری پەناناوە بۆ خوێن و کوشتن کەواتە خاڵی یەکەم دەسەڵات بەرپرسیارە لە دروستبوونی ئەمانە و ئەزمموی دروستبوونی بزوتنەوە ئیسلامیەکان ئەمەمان پێ ئەڵێن بڕۆن بخوێنەوە لە سەریان بزانن کام بزوتنەوەی ئیسلامی پەرگیر لە پێگەیەک لە ژینگەیەکی پڕ لە دادوەری پڕ لەوەی کە لە ڕێز و احترام و لە پیرۆزەکانی خەڵک دروست بۆ دروست نابێت خەڵێکی تر بریتە لە دژایەتیکردنی چەمکە ئاینەکان و لە مقابلە زیادکردنی ئەو چەمکانی کە دژ بەدین ئەوەستنەوە یعنی بۆ نمونە تۆ خەڵکێک بێتە سەر تەلەڤیزیۆن بە ئاشکرا مافی پێ ئەوی پێ بدەی کوفر بکە بە ئاشکرا چاپەمەنیەکان کتێب بڵاو بکەنەوە کە کوفر بەخوا بە پێغەمبەر بکرێت گوێن و سوکایەتی بە پیرۆزیەکانی مسلمانان بکرێت لە مقابلی شاتۆ ڕێگە بە کەسی بەرامبەر نادەی بە ئازادانە گزارش لە بیری خۆی بکە ئەمە هۆکارێکی ترە لەوەی کە تۆ هەر کاتێک ڕێگەتدا بەوەی کە لەم لاوە زەختت کرد لە فکری ئیسلامی لەو لایشەوە ئەنتی فکری ئیسلامی ڕێگەت پێداوە ئازادانە مەجالت بۆدا کوفر بکرێ بێدینی بکرێ خوانەناسی بکرێ دژایەتی دین بکرێ سوکایەتی بە پیرۆزەکانی خەڵک بکرێ بەتاکی تۆ چاوەڕی چیەکەی چاوەڕی ئەو بە خەڵکێک لە ڕێگەی زۆرەوە لە ڕێگەی زەبرەوە لە ڕێگەی توندوتیژیەوە بیوێ مواجهەتکە بیوێ بەگشتا بچێتەوە خاڵێکی تر بەڕێزان نەبوونی دادوەری سیستەمی دادوەری کۆمەڵایەتی یعنی هەر کاتێک تۆ زوڵمت لە میلەت کرد هەر کاتێک تۆ مافی میلەتت خوارد گەندەڵیت کرد ئەو کاتا بێت چاوەڕێ بکەی بەوەی کە خەڵکێک بەقەدەر گەندەڵێکەی تۆ ڕەتفعیلی سلبی بێ بەرامبەرت بەقەدەر گەندەڵێکەی تۆ دزیەکەی تۆ بەقەدەر نادادگەریە کۆمەڵایەتەکەی تۆ ڕەتفعیلی سلبی بێ بەرامبەرت ئەمەش واقعە لە دنیاە طبیعەتی بەشەر وایە طبیعەتی مەسەلەن ئەحزاب مؤسسات کیاناتی سیاسی ئاوایە کەواتە گەر ئێمە بمانەوێت ڕێگە بەمە بگرین و نەمانەوێت فکری پەرگیری زیادکە لە کۆمەلگا دادوەری کۆمەڵایەتیمان پێویستە ئازادی بیرروڕا و فەراهەمکردنی ئەم ئازادیە بە یەک ئەس بۆ خەڵکی مسلمان پێویستمان پێیەتی ڕێگەدان بە شعائری دینی بە طقوسی دینی و تەعەبود ئەمانە خەڵک بە ئازادانە ممارەسەیکە ئەمانە ضەماناتی ئەوەکەن کە حرەکاتی پەرگیر دروست نەبێ ئەمانە مجمەلەن ئەو کۆمەڵە هۆکاران کە پەیوەندیان هەیە بە سیاسەتی دەسەڵاتەوە کە پەیوەندیان هەیە بە سیستەمی کۆمەڵایەتیەوە ئەگەر ئەمانە بە شێوازێکی تەندروست ممارەسە نەکرێن دڵنیا بن لەوەی حرەکاتی پەرگیر دروست ئەبێ وەگەوەی کە لە دنیای بینیومانە و دروست بووە دێمە سەر ئەو هۆکارانی کە پەیوەندیان هەیە بە تاکی مسلمانەوە طبعا ناشکرێ ئێمە بڵێن هەموو هۆکارەکان دەسەڵاتن هەندێک هۆکار هەیە پەیوەندیان بە ئێمەوە هەیە ئێمە وەکو خەڵکی مسلمان یەکێک لەو هۆکارانە بەڕێزان ئەوەیە
ئێمە کۆمەڵێک زانستی شەرعی هەیە قەت گرنگیان پێ نادینەوە بەلامانەوە مەبەستین فێربین یا بیان خوێنین. بۆ نمونە خەڵک هەمووی بەلایەوە گرنگە حافظ قورئان بێ، فێری جوان خوێندنەوەی قورئان بێ، فێری ئەوە بێ حەدیثی پێغەمبەری لەبەر بێ صلی الله عليه وسلم. بەڵام کەمن ئەوانەی بیر لەوە ئەکەنەوە فقهی قورئان و حەدیث و فەرمودەیان هەبێ. من 6 فقه هەیە ئاماژەی پێ ئەەکەم تەنها بۆەوە بیرهێنانەوە. ئێستا مەجال نییە قسەیان لەسەر چکەمانە هەر یەک و بابەتێکی فراوانن، دەریایەکن لە زانست. ئەمانە تا نەیزانین تا فێری نەبین بە فەقیه لە قەڵەم نادرین بەڕێزان. فقهی یەکەم فقهی مەقاصد، ئەمە گرنگە. ئێمە چۆن لە حرفەکان چۆن لە دەقەکان تێ ئەگەین پێویستە لە مەبەستی دەقەکە شتێ بگەین و پێکەوە کاریان پێ بکەین. تەنها حرفی نەبین لە وەرگرتنی نەسخانە، مەقصدی مەقاصدی تەعامل لەگەڵ شەریعەی ئیسلامی بکەین. فقهێکمان هەیە پێوتی فقهی مەقاصد، فقهێکمان هەیە پێوتی فقهی واقع. واتە ئەم دەقانە هەمانە، ئەم دەقانە چۆن دایان بەزێنین بۆ سەر ئەرزی واقع، چۆن تەطبیقیان کەین، لەکەیە چەندێتیان چۆنیەتیان، ئەمە پێی ئەوتێ فقهی واقع. ئێمە فقهی تەنزیلمان هەیە لەگەڵ تەنزیلی فقهمان هەیە، واقعی فقهمان هەیە لەگەڵ فقهی واقعمان هەیە. گرنگە ئێمە چۆن ئاەتەکەی قورئان حرفەکەی لەبەرەکەی ئاواش مەزمون و مقتەضا و شێوازی دابەزاندن و کاتی گونجاو بۆ دابەزاندنی بۆ سەر ئەرزی واقع، ئەمە گرنگە بیزانین. ئەمە فقهی دووەم. فقهی سێم بریتە لە فقهی ئەولەویات بەڕێزان. فقه ئەولەویات واتە ئێمە دوو کارمان هەیە، گرنگ و گرنگترمان هەیە، گرنگترینیشمان هەیە. ئێمە لە گرنگترینەوە دەست پێ بکەین، دوایی احتیمام بدەین بە گرنگتر، دوای احتیمام بدەین بە گرنگ. کەواتە ئەمەش لە مەقاصدی دینایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە موعاذ نێرێ بۆ یەمەن، خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو بنەماکانی ئیسلام و ئیمان گرنگن، بەڵام فێری فقهی ئەولەویاتی ئەکا. پێی ئەفەرمێ یا معاذ إنك تأتي قوما من أهل الكتاب فليكن أول ما تدعوهم إليه شهادة أن لا إله إلا الله وأني رسول الله. أما أولوية أفرمي يكم شد كبيان لي أوان أهل كتابا، أفرمي بيان بڵێ کە ئەوان ئەبێ شایەتی بێن کە غەیری پەروەردگار غەیری خوای گەورە ذاتێکی تر شایستەی پەرستن نییە. ئەفەرمێ فإن هم أجابوك لذلك، ئەگەر ئەوان کەلیمەی تەوحیدیان گوتیان خوا یەکێکە و پێغەمبەر محەممەد نێرداوی خوایە، ئەفەرمێ دوای ئەو أعلمهم أن الله قد فرض عليهم 5 صلوات في اليوم والليلة، بيان بڵێ کە خوا 5 فەرز نوێژی لەسەر داناون. فإن هم أجابوك لذلك، ئەگەر ئەوان ئەمایان قەناعەت پێ کرد بەدەم ئەومەوە هاتن، أو جا بيان بڵێ إن الله قد فرض عليهم صدقة في أموالهم تؤخذ من أغنيائهم وترد في فقرائهم. أما فقهي أولويات خۆشەویستان، ئێمە لەم واقعی کوردستانە داوا ئەکەین. ئەبێ بزانین خەڵک ئێستا پێویستی بە چییە، چی خیتابێکی دین گرنگە بۆ ژیانی خەڵک، لەکوێی داوەوە دەست پێ بکەین لەگەڵ خەڵک. ئەمە پێی ئەوتێ فقهی ئەولەویات. فقهێکی ترمان هەیە پێی ئەوتێ فقهی موازنات لە بینی مەصالح و مەفاسیدە. کارێکمان هەیە مەصلحەی هەیە و مەفسەدەی هەیە. ئەگەر مەفسەدەکەی لە مەصلحەکەی گەورەتر بوو نابێ بیکەین. خوای پەروەردگار فێری ئەمەمانەکە لە قورئانە کاتێ بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما. بم منطقة حرام. خوا فەرمێ کاتێک پرسیارت لێ ئەکەن لە بینی ئەوەی کە ئایا عرق حەڵاڵە یا حرامە، سوودی هەیە زەرەری هەیە، بفەرموو عرق سوودی هەیە، بەڵام زەرەرەکانی عرق لە سوودەکانی خراپترە، بۆیە حرامە. کەواتە ئەمە پێی ئەوتێ فقهی موازنە لە بینی مەصالح و مەفاسید. جا ئەمە بابێکی زۆر فراوانە ئینسانی ئیماندار پێویستە تێ بگا. خەڵێکی تر پێی ئەوتێ فقهی اختلاف. ئێمە ئەو تراثە فقهی عەظیمەمان هەیە، ئەم هەموو مەذاهیبە ئیسلامیەمان هەیە، ئەم هەزارەها مجەلەدە لە فقهمان هەیە. خەڵکی ئێمە تا چەند ئاشنای ئەم فقهانەیە؟ خەڵکی ئێمە تا چەند ئاشنای مامەڵەکردنە لەگەڵ بیر و باوەڕە جیاوازەکان، لەگەڵ هونەری مامەڵەکردن لەگەڵ بیر و بۆچوونە جیاوازەکانی هەیە. شافعی مذهب بێ، مەسەلەن حەنەفی مذهب بێ، حەمبەلی بێ، مالیکی بێ، ظاهری بێ، زەیدی بێ، هەر فقهێکی هەیە. چۆن لەگەڵ فقهەکەی تر مامەڵە ئەکا. ئەمە فقهێکە گرنگە ئێمە بیزانین. فقهی اختلاف چۆن ئەگەر من و تۆ جیاوازی بووین لەسەر بۆچوونێک، بیر و ڕایەکی جیاوازمان هەبوو لەسەر بابەتێک، چۆن مامەڵە لەسەر ئەم بیر و بۆچوونە جیاوازە بکەین و چۆن بتوانین برابین، ئەهلی قیبلە بین، دڵمان هیچی تیانە بێ، احتفاظ بکەین بە جیاوازەکانی خۆمانەوە. ئەمە پێی ئەوتێ فقهی اختلاف و گرنگە. فقهێکی ترمان هەیە بەڕێزان، پێی ئەوتێ فقه الأمر بالمعروف والنهي عن المنكر، کە هەموو دین بریتێ لەم فقهە. چۆنێتی فەرمانکردن بە چاکە، ڕێگەگرتن لە خراپە. ئێمە چۆن ئەم فقهە ممارەساکەین لە ژیانی ڕۆژانی خۆمانە، چۆن کاری پێ ئەەکەین، چۆن ئەتوانین ئەمر بە معروف بکەین، بە معروف بێ، ئەمر بە معروفەکەمان معروف بێ، نەهی لە منکەرەکەیشمان معروف بێ، منکەر نەبێ. یعنی ئێمە بتوانین مسلمانانە ئەمر بە چاکە بکەین، مسلمانانەش نەهی لە خراپە بکەین، وا بکەین ئەمر بە معروفەکەمان جێ خۆی بگرێ، معروفەکە جێبەجێ بکرێ و نەهی لە منکەرەکەمان جێبەجێ بکرێ، منکەرەکە لا بچێ لە ئەرزی واقعە.
ئەمانە کۆمەڵی فقهن خۆشەویستان گەنجی مسلمان با گرنگیان پێدا من تکاکەم هەمومان بیان خوێنین ئەم فقهانە ئەمە هەر یەکە و دنیایەکە لە عیلم دنیایەکە لە زانست ئەگەر ئەمانە تێنەگەین باوەڕتان بێ لە دینی خوا تێناگەین یەکێک لە هۆکارەکانی پەرگیری دروستبوون لە لای ئێمە ئەمەیە خاڵێکی تر احتیمامدان بە جانیبی عیبادات فقط تەرکیزکردن لەسەر جانیبی عیبادات بەبێ ئەوەی کە جانیبی عەقڵانیکردنی تەدەیون یعنی ئێمە دین وەربگرین ئێمە عاتیفەمان هەیە و عەقڵیشمان هەیە هەردووکیان دوو غەریزەن خوا پێی داوین دینێک مجەڕەدی عاتیفە بێ سەر ناگرێ بەڕێزان دین ئەبێ عەقڵی لەگەڵا کارا بکرێ من چەند جار ئەمەم گوتووە دین و عەقڵ و دین وەکو چیوان وەکو چاو و ڕووناکیوان ئەگەر عەقڵ چاو بێت بۆ نمونە دین ڕووناکی بێت چاو ئەگەر ڕووناکی نەبێت چی ئەبینێ گڵۆب بکوژێنرە و لە تاریکی شەوا دانیشە چاوەکانی ئەبڵق کە چی ئەبینی هیچ ئەبێ ڕووناکیەک هەبێ بەرچاوڕوونیت پێ بدا بۆ ئەوی سوود لە چاوەکانت وەربگری کەواتە عەقڵ بەبێ دین نایکرێ دینیش بەبێ عەقڵ نایکرێ عاتیفە ئیشێکی باشە خۆشەویستی باشە ئینسان سۆزی هەبێ بۆ دین ئەمە کارێکی زۆر باشە بەڵام ئەبێ عەقڵیشی هەبێ بۆی خەڵک نەیخەڵەتێنێ بۆ ئەوەی لە شەمکەکانی دین عاقڵانە ژیرانە مامەڵی لەگەڵا بکە بۆ خۆشێتەکان مکلف ناکە خۆشێتەکان عاتیفەیان هەیە عەقڵیان نییە بۆ مکلفنی کە عەقڵ کارانە بێ دینێک بە عاتیفە ممارەسە بکرێت سوودی نییە ئینسانەکە زوو تووشی حاڵەتی پەرگیری ولادانە بێ کەواتە با ئێمە هەوڵ بدەین بە عەقڵ تەدەیون تێبگەین ها مشکلەی خەواریجەکان لەوەیە بوو من عەرزم کردن کاتی خۆی گوتمان خەواریجەکان زۆر دیندار بوون بەو دەرەجەیە کە قوڕاءەکان لەوان بوون بەو دەرەجەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیفەرموو يحقر أحدكم صلاته مع صلاته وصيامه إلى صيامه کابرا نوێژی خۆی لە بەرچاوەکە و لە چاو نوێژی ئەوە و ڕۆژوی خۆشی لە بەرچاوەکە و لە چاو ڕۆژی ئەوە بەس ئەمە کافی نەبوو بۆ تەدەیون ئەوانە پەرگیر بوون تەکفیری دەرچوون دوایی کەواتە خاڵێکی تر کە ئێمە وەکو خۆمان بۆ ئەوی تووشی ئەم حاڵەتە نەبین گرنگی بدەین بە تێگەیشتنێکی عاقڵانە مامەڵەیەکی ژیرانە لەگەڵ چەمکەکانی دینە خاڵێکی تر بەڕێزان با ئێمە واز لە متشابهاتی دین بێنین بینە سەر محکەماتی قورئان ئەوەی کە ڕوونە واضحە تێی ئەگەین بەمە مامەڵە بکەین با فتوا لەسەر ئەمە بدەین ئەوەی متشابه و تێی ناگین خۆمانی لێ نەدەین ضرور نییە ئێمە هەمومان مفتی بین ضرور نییە ئێمە هەمومان حکمی شەرعی فقهی شەرعی بۆ خەڵک بەیان کەین هەتا ئێستش بەڕێزان خەڵکی ئێمە جیاوازی لە نێوان مثقفێکی ئیسلامی داعیەکی ئیسلامی و فەقیهێکی ئیسلامی ناکە ئەڵێ ئەم بابەتە حرامە ئەڵێ باشە زاکر نایک وا ناڵێ ئەخر برای من زاکر نایک تۆ تەخەسوسی نازانی ئەو پیاوە طەبیبە ئەو پیاوە فقهی شەرعی نازانی دەڕاقێکی زۆر عەجیبە عیملاقێکە لە ثەقافەی ئیسلامیە بەڵام لە مەسائیلی حەڵاڵ و حرامە مەسەلەی سو مەسەلەی تەلاق کۆمەڵێک مەسائیلی وردەکاری هەیە ناکرێت فتوا لەو پیاوە وەربگیرە کابرا مهندسێکە مثقفێکی ئیسلامیە بەڵام هیچ لەبارەی فقهی حەڵاڵ و حرام نازانێ فقه لەو وەرناگیرێ واز لەم بابەتانە بێنین با ئێمە بگەڕینەوە بۆ ئەهلی تەخەسوس ئەو برادرانی کە پەرگیر بوون لە مەسائیلی تەدەیونە بۆ نمونە داعش بە نمونە وەرگرن چەند داعی چەند عالمی شەرعیان لەگەڵا بوو کۆمەڵی گەنجی مخلیسیان لەگەڵا بوو بەڵام داعیان لەگەڵا نەبوو بەڵام عالمیان لەگەڵا نەبوو ئەو گەنجانە نەتوانی بۆ خۆیان بزانن ئەمی پێیان نەکرێ حەڵاڵە یا حرامە خۆ تەقاندنەوە خۆ کوشتن خەڵک سەربڕین ئەمە لەگەڵ کوێنی نایەگە کاتەوە کەواتە ئێمە گرنگە بەڕێزان ئەهلی دین فتوامان بۆ بن فتوا لە ئەهلی علم وەرگرین فتوا لە دوعات فتوا لە داعیە کە عالم نەبێ وەری نەگرین ئەبێ لە عولەما فتوا وەربگیرێ کەواتە خاڵێکی تر ئێمە باواز لەم متشابهاتانە بێنین باواز لەم ئەحداث الئەستان سوفهاء الئەحلامانە بێنین ئەوانە نەکەین بە مفتی فتواش لەوانە وەرنەگرین خاڵێکی تر بەڕێزان کە ئێمە گرنگە ئاگامان لێ بێ ئێمە واز لە پەرگیری بێنین لە وەرگرتنی فتوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خات و عائشە کە باسی ئەکە ئەفەرمی ئەخلاقی وابوو كان إذا خير بين أمرين اختار أيسرهما ما لم يكن إثما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دووشتی لە بەردەسا بوایە دوو ڕێئی هەبوایە یەکێکیان ئاسانکاری تیا بوایە سوکتر بوایە بۆ ژیانی خەڵک ئەوەی هەڵئەبژارد بەڵام بە شەرتێ تاوان نەبوایە ئەفەرمی اختار أيسرهما ما لم يكن إثما دائماش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نصيحة ئامۆژگاری هاوڵانی ئەکرد ئەیفەرموو بەشیروا ولا تنفروا مژدە دەربن تۆقێنەر مەبن يسروا ولا تعسروا ئاسانکەر بن بۆ خەڵک دين لسر خلق قرس مكن فإنما بعثتم ميسرين ولم تبعثوا معسرين إيوه بو أول يرداون دين بو خلق آسان كان نك دين لسر خلق قرس كان كواتا أمش چمكي كيترا قرنجا إيما وكو خلقي إيمان دار أقامان ليبيا بو يقول شويستان إيما تصور أكين بويك فكري برجيلي كدروس أبي أمه كاران دروسي أكن أمانة وأكن چه أسباب ذاتي كان چه أسباب موضوعي كان چه أو أسباباني علاقي بخودي خومان وخطاب إسلامي كي إيما وهي چه أو أسباباني بيونديان هيا
بەدەسەڵات بە ژینگە کۆمەڵایەتێکە ئێمە پێویستە ژیرانە مامەڵەیان لەگەڵا بکەین پێویستە ئێمە لە هیچ کاتێکا لە سنووری شەرعی خوالا نەدەین ئێمە چەند ئاەتی قەتڵ و قیتالمان هەیە لە قورئانە ئەوەندە ئاەتی عەفو و سەفح و ئیعراض و سلممان هەیە بەڕێزان کاتێکەمانەوێت ژیرانە دادوەرانە مامەڵە بکەین ئەبێ ئەم دەقانە هەمویان لە یەک کاتە پێکەوە مامەڵی لەگەڵ بکرێت ناکرێت ئێمە تەنها ئاەتی قەتڵ و قیتال و سەیف لەگەڵ خەڵک کار پێ بکەین بەڵام ئاەتی دەعوە و ئاەتی سلم و ئاەتی عەفو و ئاەتی سەفح و ئەم ئاەتانە واز لێبێنین ئەو کاتە ئێمە وەکو چۆن خەڵک بەشێکی دینی وەرگرتەوە بە چکێکی تەرەکرد ئێمە شەر وەکو خەڵکمان لێدێ ئەو کاتە بۆ گلەی لە خەڵک و کۆمەلگا و دەسەڵات بکەین بۆیە خۆشەویستان من تکا ئەەکەم من لە نەفەسی ئەو برا بەڕێزانە تێ ئەگەم کە پەڕگیرە بن من تێ ئەگەم ئەوانە لەوانەیە پاساوێکیان نەبێ پاساوەکان هەندێکی خەتای خۆیانە هۆکارەکانی جەهلی خۆیانە هۆکارەکانی گرنگی پێنەدانی خۆیانە هۆکارەکانی نەگەڕاندنی خۆیانە بە شێڕاستی هۆکارەکانی ناتێگەیشتنی ئەوانە لە دەقەکانی دین هۆکارەکانی وردبوونەوەی ئەوانە لە هەندێک جزئیاتە وەواسێنانە لە کولیاتی دین مەسەلەن گردبوونەوەی لە دەوری متەشابهات گوێنەدانە بە محکەماتی دین ئەمانە هەمویان وا ئەکەن بەوەی ئێمە پەڕگیر بین لە جیاتی ئەوەی خزمەت بکەین سیمای ئیسلام سیمای مسلمانەتی ناشرین بکەین و سیمای دینداری لەکەدار بکەین کە هیچمان نامانەیە ئەوە بکەین بۆیە ئەگەر بمانەوێت بەڕێزان بەر بە فکری تەکفیری بگرین پێویستە دەسەڵات وەکو خاڵی یەکەم ئەو هۆکارانی سەر ئەکێشن بۆ دروستبوونی ئەم فکرە وازیان لێبێنێ و پێویستە ئێمەش وەکو خۆمان وەکو خەڵکی مسلمان بگەڕێنەوە سەرچاوە ئەستەکان بگەڕێنەوە سەر بیری ڕەسەنی دینداری بۆ ئەوەی تووشی پەڕگیری نەبین خەڵک گاڵتە بە چارەنووس و بە عەقڵمان نەکا بۆ مەرامی خەڵک بەکار نین نەبین بە پرۆژەی کەس تەنها لە پرۆژەی دینداری و خواناسیە کاتەکانی خۆمان خەرج بکەین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين برای نقشکانی برای إصلاح خوای پروردگار تنلبه خوای پروردگار بمان کات با عبدێکی صالح ومصلح بۆ دینەکەی خۆی و خوای پروردگار بمان کات ئەسبابی هدایەت ونمان کات ئەسبابی شەقاوەت و غیوایەت بۆ خەڵکی ئینشاءالله خۆشەویستان بەردەوامین لەسەر باسکردنی بیری تەکفیر لەم ڕۆیا قسە لەسەر مەترسیەکانی فکری تەکفیرەکەین یعنی ئێمە کاتێک گەڵێن ئەم بیرە ئەم بەرنامەیەمان بۆ تەرخان کردەوە بۆی بۆچی لەم زنجیرە باسەیە بامانێ باسی بکەین چکە بەڕێزان فکری تەکفیر چەند مەترسی هەیە بۆ سەر کەسی بەرامبەر ئەوەندە مەترسیدارە بۆ سەر ئینسانەکە خۆی یعنی کەسێک کە پێی ئەوتێ تەکفیری کاتێک کەسێ ئەم بیری بۆ دروست ئەبێ و خەڵکی مسلمان بەناحەق تەکفیرەکە ئەبێ ئاگای لەوە بێ کە هەر مسلمانێک ئەم بەناحەق پێی بڵێ کافر ئەو مسلمانە مستحقی ئەوە نەبێ ئەو تاوانە بۆ خۆی ئەگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە أفرمي إذا قال الرجل لأخيه يا كافر أفرمي فقد باء به أحدهما أفرمي قد إيمان دارك ببراقي خوي بمسلمانك تدي قد كافرة أفرمي أو كافر نبو يكي كان كافر أبن أقل أو مستحقي كافر يكبو كافر أبي أقل كافر نبو تو خود كافر أبي إتو بوشي بمقصي خود كافركي بوشي ديني خود أخيت مترسيه وبراي برزم لبرو فكري تكفير خود تنها مترسيني بو سركسي برامبر بو سركسك خوي زيادة مترسي دارترا لفرموديش كا بيغمبر فرمي صلى الله عليه وسلم فرمي من دعا رجلا بالكفر أو قال عدو الله وليس كذلك إلا حار عليه فرمي هل كسبكسي كي ودوج من إخوة يا بي قد كافر يا بي قد منافق يا بي قد ملعون بيغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمي وليس كذلك فرمي واش نبو أو كسنا كافرا نمنافقا نملعون فرمي إلا حار عليه يعني رجع عليه كواتا كابرا خوي بي كافر به لحديث إجكاء فرمي لا يرمي رجلا بالفسوق فرمي كسك بكسك نالي فاسق ولا يرميه بالكفر يا بي نالي كافر إلا ارتدت عليه إن لم يكن صاحبه كذلك فرمي إلا خوي
پێ فاسق ئەبێ پێ کافر ئەبێ ئەگەر برادەرەکەی وانە بێکە گوتوێتی لە بەرەو خۆشەویستان ئێمە تکا ئەەکەم با خۆمان بپارێزین لەم جۆرە بیرە با خۆمان بپارێزین لەم جۆرە لەفڵانە با خۆمان بپارێزین لەم جۆرە مامەڵانە چکۆکو عەرزم کردن ئەگەر کابرا مستحقی ئەو بێ کە پێت گوتووە کافر ئەمە بەحشە و جێ خۆی گرتووە قسەکە و بەڵام هیچ بە باڵای تۆ نابڕێ بەڵام ئەگەر مستحقی ئەوە نەبێ ئەو کاتە تۆ خۆت زۆر گوناهبارە بی خۆت زۆر تاوانبارە بی ئەمە یەکێکە لە مەترسیەکانی تەکفیر یەکێکە لە مەترسیەکانی تەکفیر بەڕێزان ئەوەیە ئێمە چەند بیری پەرگیری لە مەسەلەی تەکفیرە مەترسیدارە ئەوەندەش بیری پەرگیری لە تەرکی تەکفیرە گوناهبارە و مەترسیدارە یعنی چۆن ئێمە سندێک موسڵمانمان هەیە ئەڵێ وەڵا کەس کافر نییە لەم دنیاە ئەی باش هەندێک خەڵکی خۆی بخۆی لە من مسلمانی مەسیحیە جوولەکەیە یەزیدیە بووداییە کورە کۆنفوشیۆسیە سابیئیە هەر کەسێک لەمانە پێیان بڵی تۆ مسلمانی ئەڵێنە ئەی ئەمە چۆن کافر نییە ئەگەر تۆ کافرێکت کە خۆی بە کافر ئەزانی پێی بڵی کافر نییە کەسێک جەهارن نەهارن بە ئاشکرا گوێن بەخوا بە پێغەمبەر ئەدا گاڵتە بە دینەکە ئەمت پێ کافر نەبێ ئەمەش هەر بۆ خۆی مەترسیدارە چۆن کابرای تەکفیری مەترسیە بۆ سەردین ئەم عەقلیەتە ئیفلیجیش کە پێی وایە کەس کافر نییە لەم گەردوونەیە کە پێی وایە ئەوەی کە خوای پەروەردگار پێی ئەفەرمێ کافر بەو هەموو ڕەحم و بەزەیی خوا پێی ئەفەرمێ کافر ئەم پێی کافر نییە خۆی لە خوا بەڕەحمتر ئەزانێ بەڕێزان ئەمەش هەر مەترسیە کەواتە مەترسی تەکفیر بە هەردوو بارەکەیە وەکو حەسەنی بەسری ئەفەرمێ يضيع هذا الدين بين الغالي فيه والجافي عنه أم دين لبيني دو كساء فوتي أو برجيرة أو شلجيرة تيايا وكذلك جعلناكم أمة وسطا بائمة وسط بين نإسراف بكين لتكفيرها نزور خو جروش بين بلين والله عقيدي إرجاع ما نبي كابرا كافر بي بلين كافر منافق بي بلين منافق دورو أمانة مصطلحات شرعين وحتى قيامت بردوام بن بەڵام بەنسبەی خۆی بەکاربێ و پەرگیری تیا بەکارنەیە کەواتە مەترسی تەکفیر بۆ ئینسانی ئیماندار چ پەرگیری تیا بکات شلگیری تیا بکە هەردووکیان خراپە خەڵێکی تر ئێمە بۆچی ئەڵین فکری تەکفیر مەترسیدارە لەبەرەوە مەترسیدارە بۆ بەرامبەر زۆر مەترسیدارە چۆن ئەگەر کەسێک پێمان گوت کافر بەڕێزان ئەو کاتە بەتەرکی دەگەر مسلمان بێ بە مرتد لە قەڵەمە درێ یعنی تۆڵی فڵان کەس کافرە ئەمە خۆ مەرجنیە کوفرەکەی کوفری ئەسلی بێ یا ئیمانەکەی ئیمانێکی ئەسلی بێ جاری وا هەیە ئیمانەکەی تەبعیە چۆن ئیمانەکەی تەبعیە بە مناڵی کە لەدایک بە مسلمان لەدایک بێ هەر مسلمانە ئەمە ئیمانەکەی تەبعیە کوفریش جاری وا هەیە تەبعیە کە تۆ بەم کەسە ئەگەر ئیمانەکەی تەبعیش بێ کە پێت گوت کافر یعنی مرتدە چکە باوکو دایکی مسلمانە خۆیشی بیتالی مسلمانە کەوتت کافر یعنی مرتد تو ئەزانی عاقبەی مرتد خۆر کەلیمەیەک نییە یعنی ئێمە بە کەسێک بڵین کافر کەوتمان کافر و ئەسڵ مسلمانە مرتدە ئەزانی مرتد یعنی چی بەڕێزان من سەیری ئاسارەکانی کەشی لەسەر دروست ئەبێ یەکەم هەرچی صفەتی ویلایەتی هەیە بەتاڵە بێتەوە یعنی نەبەرپرس و سەرپرشتیاری کچەکەی ئەکا نە کوڕەکەی ئەکا نە ژنەکەی ئەکا ئیبتالە بێتەوە هیچ پەیوەندی کچەکەی شوبکە پرس بەم ناکە کوڕەکەی ژن بێنێ پرس بەم ناکە میرات لە کەس نابا کەسە مسلمانەکانی کەسیش میرات لەم نابا باشە خاڵی دووەم ژنی هەبێ ئەم کابرایی کە ئێمە پێوان گوتووە کافر ژنەکەی یەکسەر علاقی زەواجەکەی هەڵەوەشێتەوە فەسخە بێتەوە پێی ناشێ ناشتوانێ بیهێنێتەوە باشە لێکەوتەی زەواجەکەیشی لەمە دووە هەمووی ناشەرعی ئەبێ جا ئەمە ئاگاتان لێ بێ چ ئێمە پێی بڵین کافر چ خۆی کوفر بکە ئەم حکمانە دروست ئەبێ قسەی من تەنها لەسەرەوە نییە کە ئێمە پێمان گوتووە نا هەر موسڵمانێکیش کە کوفرەکە هەر موسڵمانێکیش کە بێدینی ئەکا هەر موسڵمانێکیش کە کارێکەکە کارەکە لە دینی خوایان نییە هەمان حکم شمولی ئەکا لەبەرەوە کابرایە کە جوێنێک بەخوا ئەدا با بزانێ علاقی زەواجەکەی هەڵەوەشێتەوە ئەگەر تەوبە نەکا ژنەکەی چەند بە خەڵکی سەرجادە حەڵاڵە ئەوەش بەو نەحەڵاڵە چونکە کە ئەو کافر بوو ئەو ئەساسی علاقەکەی بەچی ژنی هێناوە بە شەرعی خواکە و ئیمانی بە شەرعەکە نەمێنێ یا ئیمانی لە ئەساسا بە شەرعەکە نەبێ هەموو ئەوەی لە شەرعەکەەوە پێی بڕاوە لەو مەسائلانی کە پەیوەندیان بە شەرعەوە هەیە ئەمانەی کە من بازم کرد مەسەلەی میرات و ژن و ژنخوازی هەمووی لەسەر بنەمای شەرع دامەزراوە کە تۆ ئیمانی بە شەرع نیە و لە شەرعەکە دەرچووی هەموو ئەوانەش وەکو پەتی تەسبیح وەکو دانی تەسبیح بە دوای ئەوە هەڵەوەشێتەوە و علاقەکە نامێنێتەوە خاڵێکی تر ئەگەر ئەم کەسە بمرێ نەنوێژی لەسەرەکرێ نە ئەشۆردێ نە لە قەبرستانی مسلمانان ئەنێژرێ نە نوێژی لەسەرەکرێ نە کەس دوعای خەیری بۆ ئەکا نە کەس دوعای لێخۆشبوونی بۆ ئەکا هەموو ئەمانە بە حکمی ئەوەی کە کوفری کردووە لە دین دەرچووە یا بۆ نمونە مستحقی ئەو بە کەسێک پێی بڵێ کافر ئەوەگەر مستحق نیە ئێمە ئاگامان لێ بنێڵین چونکە ئەم ئاثارانی لەسەر دروست ئەبێ خاڵێکی تر سەر بڕاوی دەستی حرامە بێ هەرچی ئەم کەسە سەری ببڕێ حرامە بخورێ وەکو مردارەوە بووی لێیە
خاڵێکی تر شایەتی لە یەک دادگای شەرعی لە یەک بابەتی شەرعیە شایەتەکەی قبول ناکرێت. خاڵێکی تر ئەم کەسە پێویستە دادگایی بکرێت لەسەر کوفرەکەی ئەگەر کردوێتی ئەگەر سەلمان کە کوفری کردو مرتد بووتەوە ئەو کاتە دادگایەکی شەرعی بڕیارەدا ئەگەر تەوبە نەکا مەفروزە بکوژرێ. ئەگەر ئێمە بەنا حەقوامان پێگوتووە ئەو کاتە معڕەزمان کردو بۆ قەتل تاوانەکەی کەوێتە ئەستۆی ئێمە. خاڵێکی تر بەڕێزان ئەم کەسە بۆ قیامەتی بە هەتایە لە جەهەنەما ئەمێنێتەوە. ئەم کەسە کە ئێمەوتمان کافرە کەواتە حکمی ئەبەدیبوونی ماداوە لە دۆزەخە. ئەمەش کارێکی زۆر خەتەرە بەڕێزان. ئێمە هەمومان چیرۆکی ئەو دوو پیاوە ئەزانین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمانە گێڕێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لە بەنو ئیسرائیل دوو پیاو هەبوون، یەکێکیان زۆر باش بوو، یەکێکیان خراپ بوو. ئەفەرمی باشە کە دایمە نەسیحەتی خراپەکەی ئەکرد کە واز بێنە لە خراپە. خراپەکە ئەیگوت کاکە لێم گەڕێ بینی خۆم و خوایەکی بەڕەحم هەیە بەڵکو لێم خۆشە بێ. ئەفەرمی جارێکیان بینی خراپەی ئەکرد، پیاوەکە گوتی واز بێنە لە خراپە تاکەی دەستکۆتان ناکەی لە خراپە. خراپە کارەکە پێی گوت لێم گەڕێ بۆ خوای خۆم. ئەم چاکە کارە بە حسابی خۆی پێی گوت بۆ بەتەمانی خوا لێو خۆش بووتی وەڵڵای قەت خوا لە تۆ خۆش نابێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی کە مردن خوازینوی کردنەوە خوای گەورە بە چاکە کارەکەی گوتی ڕەحمەتی من بەدەست تۆیە یا تۆ خوایەتی ئەەکەی بەسەر منەوە. تۆ بۆ قسەت کرد گوتت ئەم کابرایە خوا لێی خۆش نابێ. بە کابرای تری گوت بۆ گومانە دوا بوو کە لێت خۆشە بم. ئەڵێ هەمیشە قەناعەتم وا بۆ کە خوایەکی بەخشندێ و لێم خۆشە بی. خوا ئەفەرمێت تۆ بۆ حوسن ظەنی خۆت بڕۆ بۆ بەهەشت. تۆش مادەم ئەمەت کرد مادەم خوایەتیت بەسەر منەوە کرد بڕیارەتدا خوا لەو خۆش نەبێ ئەفەرمێ لە تۆ خۆش نەبووم ئەفەرمێ بیبن بۆ جەهەنەم. ئەو کەسی کە حەدیثەکەی گێڕاوەتەوە ئەفەرمێ لەقەد قال کەلیمەة ئەو دنیاه وآخرەته. ئەڵێ قسەیەکی کردووە دنیا و قیامەتی خۆی پێسووتان. بۆیە بەڕێزان کە تۆ بە کابرا ئەڵی کافر واتە بە دووربی لە ڕەحمی خوا واتە بە ئەبەدی لە جەهەنەم. خوا ئەم قسەیە چۆن لێ قبوڵەکە ئەگەر مستحق نییە ئەو بۆ ئەیڵێی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەجەت الوداع مەگەر وەسیەتی بۆ نەکردین نەیفەرموو إن دماءكم وأموالكم وأعراضكم عليكم حرام كحرمة يومكم هذا في شهركم هذا في بلدكم هذا. نەیفەرموو خوێن و ماڵ و شەرەف و ناموستان لەسەر یەک حرامە. ئێمە کە وتمان کافر هەمووی حەڵاڵەکەین، خوێنی حەڵاڵەکەین، ناموسی حەڵاڵەکەین، چکە پێڵێن عەلاقەی زەوجەکەی هەڵەوەشێتەوە. کەواتە پێویستە ئێمە وەکو خەڵکی ئیماندار ئاگامان لە خۆمان بێ ئەم بابەتە بابەتێکی مەترسیدارە زۆر بە حەزەر مامەڵی لەگەڵا بکەین. چ وەکو شەخص بە لەگەڵ بەرامبەرەکانمانە چ بۆ خۆمان ئاگادار بین نەکەوینە مەسەلەی تەکفیرەوە و ئەگەر کەوتیشینە مەسەلەیەکەوە کە بۆ ئیمانمان زەرەری هەبوو زوو تەوبە بکەین بگەڕێینەوە چونکە ئەمانە مەترسی تەکفیرن. لەبەرەوە بەڕێزان زانایان کاتی خۆی زۆر لەم بابەتە ترساون و زۆر حسابیان بۆ کردووە. ولەما کاتی خۆی یعنی زۆر حەذەریان کردووە. بە جابری کوڕی عەبدوڵڵایان گوتیان کاتی خۆی لە زەمەنی ئێوەیە کە ئەصحابی پێغەمبەر بوون ئەكنتم تقولون لأحد من أهل القبلة يا كافر. بە کەستان ئەگوت کافر قال لا. پێمان گوت ئەی پێتان ئەگوت مشریک قال معاذ الله وفزع. وتی پەنا بخوا ترسا جابر کەی بە خەڵکی مسلمانمان گوتووە کافر کەی بە خەڵکی مسلمانمان وتووە مشریک. بۆی ئیمامی مالیک ئەیفەرموو لو احتمل المرء الكفر من 99 وجها. ئەیفەرموو ئەگەر کابرایەک مستحقی ئەوە بێ پێی بڵێ کافر لە 99 واحتمل الإيمان من وجه إيمان من وجه يك روي هبي يك أجري هبي كبي بوت الإيمان دار أفرمي لحملته على الإيمان تحسنا وتحسينا للظن بالمسلم. أفرمي أجل لنوتو نور وإيشكاني هل سوك وتكيل كافر بتشي ليك رو وبزانم الروي إيماني هي أفرمي بيعلم إيمان دار بو دائما في موايا أبي جماني باج وإنساني إيمان دار ببرئ. إمامي أحمد وصيتك مشهوري هي بو مسددي كل مسرحات أفرمي يخرج الرجل من الإيمان إلى الإسلام ولا يخرجه من الإسلام شيء إلا الشرك. الله إنسان أكري لإيمان وبو إسلام بروا لبازغي إيمان بروا تبازغي إسلام. الله بلام هیچ شتێک لە بازنەی ئیسلام دەری ناکا مەگەر شیرکێک نەبێ کە بەخوای گەورەی کردبێ ئەو ڕەد فەریضەة من فرائض الله تعالى یا فەردێک لە فەردەکانی خوای ئینکار کردبێ و ئیمانی بۆی نەبێ فإن تركها كسلا أو تهاونا كان في مشيئة الله. ئەلێگەر کابرا فەرزێکی تەرک کرد بە تەمەڵی کردی لەبەرنا لەباری خۆی کردی ئیمانی پێی هەیە وەکو نوێش وەکو ڕۆژوو وەکو حەج ناکە ئەڵین بۆ پارەی خۆشەوێ ئەڵین بە ڕۆژوو بە نەوسنە ناتوانێت بە ڕۆژوو بێ ئەڵین نوێش بکە تەمەڵە ناتوانێت نوێش بکە بس إيمانك كلي بهمي هي وإقرارك على سويك تاوان بارا. إمامي أحمد فرمي كان في مشيئة الله فرمي مكسل مشيئة خوايا
إن شاء عذبه وإن شاء عفى عن خوابي بعذابي أدا وخوابي لي خوش به. ابن تيمية أفرمي التكفير حق الله، أفرمي التكفير حق خوايا، فلا يكفر إلا من كفره الله ورسوله. كس كافر ناكره أو نبيك خو بيغمبر كيف كافر يعني لقلم دعوة. هل ابن تيمية خوش فرمي إن من أعظم الناس نهيا عن أن ينسب معين إلى تكفير وتفسيق ومعصية. أفرمي وإني من أعظم الناس، أفرمي من لهموك استنترم لسر أوي كنابي خلق بال بدية كفر وفسق ومعصية إلا إذا علم أنه قد قامت عليه الحجة الرسالية، إلا مقري يقين ما نهبه بويك بلقيك صريحة لسر أوي أمك سكافرة أقر وانا وفرمي إني من أعظم الناس نهيا عن ذلك. لهموكس تنترم لسر أوي كنابي خلق بال بدية بال مسألة تكفير. قاضي عياضة فرمي الخطأ في ترك الكافر أهون من الخطأ في سفك محجمة من دم مسلم واحد. أفرمي أقل إيما حلب كين لوي كبخلق نلين كافر زور لو اللي بيشتري كبخلق بلين كافر خويني حلال بكين. أفرمي أقل هزار كافر بكافر لقلم ندين لبيناو أوي كمسلمانك خويني قتلي خوين لمسلمانك نرجع بتومتك ما بيدي نبالي بي بلين كافر الله أميان اللي بيشتري لبرو خوشويستان قسي زانایان زۆرە لەم بارەوە. من لێرە ئەکتیفاکەم بەوەندا بۆ ئەوەی ئاگامان لە دینی خۆمان و دینی خەڵکیش بێ، لە قیامەتی خۆمان و قیامەتی خەڵکیش بێ، و نەزانین زۆر ئاسانە بە خەڵک بڵین کافر، بە خەڵک بڵین بێدین، بە خەڵک بڵین منافق، بە خەڵک بڵین مبتەدیع، بە خەڵک بڵین فاسق. هەموو ئەمانە هێڵی سوورن لە بەرامبەر برایەکی ئیمانداری خۆمان. تا بەیەگەیشتنەوەیەکی تر و بەشێکی تری بەرنامەکەمان بەخوای گەورەتان ئەسپێرم. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزيزان وخۆشەویستان سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک، خوای پەروەردگار بمانگەڕێ بە عەبدە ساڵحەکانی خۆی دوورمان بخاتەوە لە تێگەیشتنی هەڵا لە پڕگیری لە شرگیری لە ئاینەکەی خۆی ئەومان کاتە بەندەیەک کە ئینشاءڵڵا بتوانین سەرچاوەی هیدایەت و ڕێنیشاندنی ڕێگەی ڕاست بین بۆ ئیمانداران. خۆشەویستان بەردەوامین لەسەر باسکردنی بابەتی تەکفیر لەم ڕۆیە ئەچینە سەر بنەماکانی تەکفیر. پێشتر ئەوانی کە باسمان کرد پێشەکی بوون بۆ چوونە ناو بابەتەکەەوە. لەم ڕۆ قسە لەسەر ئەو بنەمایانە ئەکەین، ئەو ڕێکارانە ئەکەین، ئەو هەلوو مەرجانە ئەکەین کە پێویستمان هەیە بۆ ئەوەی بە کەسێک یا بە دیاردەیەک بڵین کوفر. خاڵی یەکەم کە گرنگە ئێمە بیزانین و بنەمای یەکەم بە ڕێزان کە گرنگە ئێمە بیزانین تەکفیر حکمێکی شەرعیە. پێشتر قسەیەکی مختصرم لەسەر ئەمە کردبوو بە کورتی، بەڵام ئەمڕۆ ئەمەوێ ورتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین. کاڵین حکمێکی شەرعیە، مەبەستمان ئەوەیە چۆن ئێمە نوێژەکەین. نوێژ حکمێکی شەرعیە. کەی نوێژ واجبە بێ لەسەر خەڵک، وەکەی نوێژ حرامە بێ خەڵک بیکە. مەرجەکانی کردنی نوێژ چییە؟ باشە ئەسبابەکانی واجببوونی نوێژ چییە؟ چ پێویستەکە بۆ ئەوەی لە نوێژەکانە بوترێت؟ چۆن ئێمە بزانین نوێژ بەچی بەتاڵە بێتەوە، نوێژ چۆن نەکرێ؟ هەموو ئەمانە خۆشەویستان کۆمەڵی خاڵن بۆ هەر حکمێکی شەرعی کە ئێمە ئەمانەوەی قسەی لەسەرکەین پێویستە. تەکفیریش بە هەمان شێوە بگرێت. تەکفیر زۆر تونترە. بۆ چونکە مەسەلەی تەکفیر بابەتێکە وەکو عەرزم کردن لە دەرسی ڕابردوو ئاثاوارەکانی زۆر سەختە. یعنی مەسەلەی حەڵالکردنی خوێنی خەڵک و مەسەلەی هەڵوەشاندنەوەی عیبادات و مەسەلەی ئەوەی کە بە ئەمە بە ئەبەدی لە قیامەتە لە دۆزەخە ئەمێنێتەوە، هەموو ئەمانە بە دوای خۆیان دێنێ. بۆیە زانایان بۆ نمونە پیاوێکی وەکو ئیمامی غەزالی لە بابەتی تەکفیرە فەرمیەتی التەکفیر حکم شەرعی کەالرق والحریە. فەرمیەتی تەکفیر حکمێکی شەرعیە، وەکو چۆن مەسەلەی ئازادکردنی خەڵک بە کۆیلەکردنی خەڵک حکمی شەرعی کە حرامەتەوە خەڵک بە کۆی لە بکەی و پێویستە خەڵک ئازاد بێ و ئەم بابەتە وردەکاریەکانی خەڵک بیزانێ. ئەمە فەرمیەتی
قرنق إنساني إيمان دل تكفيره هل يستبكى وحكمك بزانبه فرميت إذ معناه إباحة الدم والحكم بالخلود في النار فرميتي چونك تو كاتك بكسيقلي كافر معناه أو يخويني حلالك وبأبديش أم كزل دوزخا أمينيتوا باشان فرميتي فيدرك إما بنص وإما بقياس على أصل منصوص فرميتي كواتا أجر ما دم وابه إما مسألة تكفير أبد دقيق شرعي رولمان لبردستا ببوء بكسيق بلين كافر وبوء بلين أم حكم كفرة وبوء كبتوانين إما يعني تنزيل حكم شرعي كاللقل أو كسيك أماني حكم شرعي لسر جيب جاكين بوردي بيزانين كواتا عليها بنصك صحيح وصريح من لبردستا به يا أبي قياسك صحيح من لبردستا به بوسر نصك رون كيم بلين أما قياسا لسر أو أم بابته كفرة ابن تيمية لو باري أفرمي فلهذا كان أهل العلم والسنة لا يكفرون من خالفهم أفرمي هربويا لبر أوي كحكمك الشرعية ووردكاري زوري بيويستا ابن تيمية أفرمي أهل السنة أهل علم أفرمي تكفيري أو كسانيا نكردو كبوتشونيان لقل أمان وكيكنيا وإن كان ذلك المخالف يكفرهم أفرمي با مخالفك أمان تكفيري كردبيتن يعني بو نمونا صراعي أمان لقل معتزلة صراعي أمان لقل خوارج ألي أجر خوارجيش أصحابي بيغمبرو إمامي عليان بكافر زانيوة ألي بلام أمان تكفيري أوانيان نكردو ولا مقابلة أفرمي لأن الكفر حكم شرعي چونك بابتي تكفير حكمك شرعية فليس للإنسان أن يعاقب بمثله كمن كذب عليك وزنى بأهلك ليس لك أن تكذب عليه وتزني بأهله أفرمي چونك التكفير حكمك شرعية إنسان بوينية كسيك قد هلايكي برانبري كرد همان هلاي برانبر كاتوا ألي وكو بو نمونا كسيك قد كذب عليك أقر هاتو كسيك دروي بدم تو وكرد أي شرعا درست تو بروي درو بدم أو بكي أقر كسيك غيبتي كردي درست بروي غيبتي كي أقر كسيك بو نمونا دزيلي كردي درست بروي دزيلي بكي أفرمي أقر كسيك زيناي لقل كسيك كيتو خزمي كيتو كرد درست بروي انتقاما زينا لقل خيزانة كي بكي توا أفرمي أمانة هيشي درست نينش بو أفرمي لأن الكذب والزنا حرام في شرع الله تعالى چونك درو زينا كردن حرامة بوين خوش بيستان إما زور جار كسيك تكفيري خلقك انتقاما تكفيرك بوشي كسي برامبر ظلمي لي كردو ناحقي برامبر كردو آزادي كاني زود كردوها يا أو هاتو بو نمونا كاريكي كردو كآزادي أمي داول لمقابل أمي رك بيالي تو كافري تو بيديني تو خوانا ناسي تو ملعوني تو فاسقي تو مبتدعي بريزان أما أم حكم الشرعي أنا ناكل إما بانتقام وبخلق بلين يعني إما رقمان لكسيك كفرسيال من ليبكا بلي بروجو بمنا خوشم بلين أنا والله حرق بي بروجو بي بوي انتقامي ليبكي نو روجا كبلكو بيكوجا يا كابرا مثلا فقيرة هيجي نية بلا حج واجب ولا سلام بلي أبي حج كي بوي قرزاري كين بيكين بجر قرزو بروح حجك لو لنا خرق مال ليتي أم بابتانا حكم شرعي خوش ويستان ما بيدافعك نفسيتي إنسان به كواتا أبي دافعك حكمي خوابه چونك إيموك وعرضم كدن لدرسكان رابردوا تكفير بابتك علاقي بقيامته بشرعي خواوه هي أبي لمنظوري شرعي خواوه ورد سرنج بدين چي شرعي خواهي فرمي أو بخلق بلين إما بو مانية ألفك يا وشيك يا حكمك فتوايك لشرعي خوا زادو كم بكين أو نبيك پروردگار خوي فرميتي لشون يشكي أفرمي إذا تبين ذلك أفرمي أقل أمد للا رون بو هر ابن تيمية أفرمي فاعلم أن مسائل التكفير والتفسيق هي من مسائل الأسماء والأحكام أفرمي أقل أمد بو رون بو وبزانا مسائل التكفير بكافر كردني خلق بفاسق كردني خلق لمسائل أو القابانية يعني مصطلح تكفير مصطلحك شرعية لقبك شرعية تفسيق مصطلح لقبك شرعية وحكمك شرعي شلهمان كاتا قال يتعلق بها الوعد والوعيد في الدار الآخرة أما سزاي قيامتي لسلا وكو عرزم كردن هرواء آسانيته بكابر علي كافر أما كعلي كافر بديها حكم لسر أم قسيته ترتيب بين لسر كابر تشبه دنيا تشبه قيامات باشا نفرمي وتتعلق بها الموالاة والمعاداة والقتل والعصمة وغير ذلك في الدار الدنيا انجا أقل بيمان قد كافر كواتا بعداء من بيها بنابي ولا من بيها كواتا خويني حلال كواتا عصمتي دمينية أو كسا لدنيا إشاء أما جقلويك مسألة سزاي قيامتي شي بمينه كواتا خوشويستان ابن تيمية كباس لما سلانا أكا دي سانو ايوه اما پابند كاتو بوين عرزم كردن أو برزاني كبيان وايا أوان بشت أستور بفتواكاني ابن تيمية بمشي وازر رهاية خلق تكفيركن أمانا من بويا زياتر وكو عرزم كردن اعتمادك مثلا أدبياتي
ئەوانەی کە خۆیان بە هەڵگیری فکری تەکفیر ئەزانن بۆ ئەوەی حەقیقەتی مەسەلەکە تێبگەن. ئەمە ئەو ئیبن تەیمیە کە ئێوە پشت بە فتواکانێ بەستن دانن چۆن تەنزیل لە مەسەلەی تەکفیرەکە. خۆشەویستان، ابن الوزير أفرمي إن التكفير سمعي محض لا مدخل للعقل فيه. أفرمي التكفير مسألة سماعية. شو المسألة سماعية؟ إما بومان هي خوشويستان باس لمشهد كان قيامت بكين، باس لا بابتك بكين كبوني بخواوة هي أجر سماع أجر جيومان لي نبو بي لدقيقي رون لدقيقي دروستا باسي بك لا. إما أتوانين باجتهاد بلين والله بهشتوايا وجهنم وايا، أتوانين باجتهاد باس لساحي محشر بكين، أتوانين باجتهاد باس لرودا وكان جياني برزق بكين، أتوانين باجتهاد باس لعذابي قبر بكين، نتوانين باجتهاد باس لما مثلا كبو. أما أنا بابتي سمعين إنسان بزيرك وبليمتي خوي ناتواني تنظير بو أم بابتان بكا كواتا على أم بابتي تكفيرش بابتك سمعي محضة سمعيك صرفة إنسان ناتواني باجتهادي خوي قصير سربكا. إمام ذهبي أفرمي رأيت كلمة للأشعري أعجبتني. أفرمي قصيك من جوليب ولا أبو الحسن أشعري زور بدلمبو باشا. أفرمي أزهري كوري أحمدي سرقسي بو يقراموا فرمي كاتيك أجلي أبو الحسن أشعري وقتها لنا خوشي سر مرقى أبو زور بيطاقت بو. أفرمي بانجي كردم تشوم بو خزمتي. أفرمي أبو الحسن بي قلت اشهد علي أني لا أكفر أحدا من أهل القبلة. أفرمي قلت شايت بلا سرمن بو قيامت كمن هج إيمان داري كرو أكات قبلة بلا وكافرنية لأن الكل يشيرون إلى معبود واحد. چونك همو أهل قبلة سربو يكبر استراودا أنوين كبر وردقارة. وإنما هذا كله اختلاف العبارات. فرمي همو أم جاوازياني همان جاوازين يوان زارا وكانوا تيجيشتني إيميا. إمامي ذهبي كقوي لم قصي أبو الحسن أشعري أبيك واي فرموا. أفرمي وبنحو هذا أدين. أفرمي من أم إيماني أبو حسن أشعريم هيا أم قناعتي أبو حسن أشعريم هيا. وكذا كان شيخنا ابن تيمية يقول. أفرمي بهمان شيوة ابن تيمية يقول أنا لا أكفر أحدا من الأمة. هيج كسيق لمسلمانان من كافرناكم لمسلمانان برزان نقل لأهل ديانة كانتنا خلقي مسلمان بكافر نازان بو يخوش مستان أو إما يبينين كابرا أمرو يعني لمنطقي وهي قمالي جنجي دلصوز جنجي شاك جنجي بأدب بحرمت والله من يوجد دوما وصف فلان كسو ناكي من يوجد دو أي شو ناكي بو يعني بلغتش كان يجي ولا كافر بشي كافر بو برز أنا كرك تو تتكافر تو أزاني معناه كافر كردني يعني شي تو أزاني معناه كافر كردني يعني حلال كردني خويني أو كسا تو أزاني يعني هالوشانة ويجري بس يا وسرقيري كي تو أزاني يعني بأبدي أم أمينته ولا جهنم تو أزاني يعني أوي كأم كابرايا هرشي كردوي باشي كردو بدري رجعي تمني هر همي سقوطك تو أزاني بوي كي ترم كابرايا برنفرتي خواك كي بمقسيتو شون بخوت رجواء بيني بخلق بلي كافر لكاتك أمي توبي علي كافر أهلي قبلي وزوجة أمام لاي مزقوتو إمامي نيوجي خلقه بوي برزان يعني موضوعي تكفير أكو عرزم كردن حكمي شرعية بمشي وازرة فعلا ناكر إنسان انتقاميا تكفير بكار بيني أصلي فكري تكفيري لمسألة انتقام وزور نزيكا بو لمسألة انتقام ونزيكا يعني خوارج كان كاتي خوي كتكفيريان بكارينا بو بكارينا انتقاما لإمامي علي فكري تكفيريان بكارينا وتيان علي بقسينا كردوين وتيان علي تحكيمي قبول كرد واجتهادك خطأيا كل مسألة تحكيمات تكفيري إمامي عليان كرد وهي تكفيري هم أصحابي بيغمبريان صلى الله عليه وسلم. مصر كان جماعي تكفير وهجري مصر شحروا تكفيريان بودروس ولا سجوني عبد الناصر أبو ولا سجوني أو زمانيك اضطهاد وظلم وشوسانويكي زوري تيابو لو كاتانيك حكومات متعاقبة مصر كان تعذيب أهل الإسلام يعني دا كومولي جنج قلت بابا أمانة استهانة بدين ما نكن أمانة تعدينا مسلمان لي أكن لسجنة أمانة قالطة بنيوجا كان بروجو أكن هاتن تكفيري حكام يعني كدبن بابتا داي تكفيري همو بوليس وشرطة كان يشان كد داي تكفيري همو جيش يعني كد داي تكفيري همو موظفين حكومة يعني كد داي تكفيري همو مجتمع يعني كد بوشي انتقاما وتشفيا يعني شون اللي داخل ضلي خوان بمصار رجع كد بوي بوان بلين كافر برزان تكفير وانية أزاني موكو مسألة شواي ومسألة طلاق وايا يعني كابرايا كرقي لجنكي هلسة بو أوي كداخي دردي ضلي خوي بي برجة أجا طلاقي آخر خوك طلاق دا خوش بيستكم يعني توصل لخوت ابن الله كان الشيويني دا هو طلاق بو انتقام دايننا وخواي بروردقار طلاق حكمك شرعية بو ما بستيكي داري كراو لكاتيكي داري كراو بشوازكي قنجاو داري كراو بكاردير تكفيري شروايا
تەکفیر نابێ بکرێ بە داری تۆڵە، نابێ بکرێ بە ئینتیقام بۆ ئێمە بۆ ئەوەی کە دڵ و دەرونی خۆمان ساڕێشکین بە خەڵک بڵین کافر. نا بە عاتیفە تەکفیر ناکرێ. ئەبو العلای مودودیش لەسەر ئەم مەسەلەی ئەفەرمێ یەجب ملاحظة قضية تكفير المسلم، ئەبێ زۆر ئاگامان لە مەسەلەی کافرکردنی مسلمان بێت. ئەفەرمێ والاحتياط في هذه المسألة احتياطا كاملا، ئەفەرمێ زۆر ورد بین لەم مەسەلەیە، احتیاطی تەواو وەرگرین، احتياطا يتساوى مع الاحتياط في إصدار فتوى بقتل شخص ما. سيكون دقيق بو أبو العلاء مودودي كيسا بداخل هندي خلق تصوره كان بويك فكري تكفير أمبيا ونسر شاوي ابن تيمية وأبو العلاء وسيد قطب وكيف أصلي ني أمقسي بريزان. أبو العلاء أفرمي أقل ويسمان بيكيك بلين كافر أبي بير بكينوا أقر فتوى من داب كشتني حلال كردني خويني أبي چن احتياط كين لم فتوايا كعم كابرايتا چن خويني حلال يا حلالنية أو اندش بيويست احتياط كين لفتوى دان بكافر كردني كواتا كافر كردن وكشتني أفرمي وكيك وايا إما خوش ويستان أو بريزاني كتكفيرين أم دوانا وكيك براورد كان كتولي أو كسا كافرة أو داعية كافرة أو حزب كافرة أو مسلمانة كافرة أو ملاية كافرة أو أهل قبلية كافرة بيرد لو كردو توا ككافرة يعني حقيني حلالة بيرد لو كردو تو فتوى كشتني أدي أبو العلاء مودودي أفرمي چن احتياطكين لما سليا أبي أوندش احتياطكين لبابتي تكفير كردني خلقا لبرو خوش ويستان إما وكو خلقي مسلمان وكو أو خلقاني كأهل قبلين وكو عرضم كردون چنجاري تريش أركي إما ني خلق كافر كين خوا إمي كردو بأسباب هداية خوا إمي نكردو بجلات خوا إمي نكردو بوكساني كا إما خوا خوي أتواني انتقام بكال خلق إمي نكردو بمصدري انتقام خواني وشتو إما وكيلي بي لآزارداني خلقا نا خوا يقول قيامتك هي كميزاني عدالة پروردگار لقيامت هیچ کەسێک خراپی خۆی بەسەرەوە ناچێت بە مسلمان و بە کافریشەوە. ئێمە ئێستا بۆچی بین تەئەلی بکەین لەسەر خوا، بۆچی بین خوایەتی بکەین بەسەر خواوە وەالعیاذ بالله، بۆچی خەڵک دابەشکەین بۆ بەهەشت و جەهەنەم. لە کۆتاییە بەڕێزان من پێم خۆشەوە عەرزی هەمووتان بکەم بەوەی کە ئێمە وەکو خەڵکی ئیماندار بۆ دینی خۆمان بۆ قیامەتی خۆمان ئەگەر ئەمانەوێ سەلامەت بین، ئەگەر ئەمانەوێ خوای پەروەردگار تەوفیقمان بدا بانکە بە مەزدەری هیدایەت بۆ خەڵک پێویستە خۆمان لەم بابەتانە بپارێزین، بە تایبەتی گەنجە بەڕێزەکان گەنجە خوێنگەرمەکان خۆشەویستان. تەکفیرکردن ئیشی ئێوە نییە، هەروەکو چۆن فتوادان، ینی من ئەو گەنجە بەڕێزانە ئەوانی کە بۆ نمونە دوور بە دوور ئەیان ناسم ئەزانم لە دوای کێوە نوێژ ناکەن و لە دوای کێوە نوێژ ناکەن. بەڕێزان من سوێنتانەیەم بەخوا ئێوە هیچ شتێک دەربارەی مەسەلەی ڕیبا ئەزانن لە معاملاتە، هیچ شتێک دەربارەی تەلاق ئەزانن، هیچ شتێک دەربارەی حدود و ئەحکامی شەریعە ئەزانن، هیچ شتێک دەربارەی وردەکارەکانی فقهی عیبادەت دەزانن، هیچ کام لەمانە جەنابتان شارەزا و پسپۆڕ نینتیایە. بۆچی بۆ کوفر بە کافرکردنی خەڵک بوون بە پسپۆڕ و بوون بە مفتی؟ بۆچی بوو بە کافرکردنی خەڵک بوون بە مەرجع؟ بۆچی وا لە خۆتانەکەن؟ بۆچی قیامەتی خۆتانەکەن نەمەترسیەوە؟ بۆیە من داواکارم لە بەڕێستان، یعنی من ئەم قسانە وەکو نەسیحەت وەکو ئامۆژگاری وەکو برایەکی دڵسۆز پێتان دەڵێم، چکە بۆ دنیا و قیامەتی خۆتان خراپە. پێش ئەوەی بۆ کەسی بەرامبەر خراپ بێ کە تۆ پێی ئەڵێی کافر، چکە تۆ هەتا ئێوارە بە مامۆسایەکی ئاینی بە داعیەک بە من بڵێ کافر، کەی موشکیلم هەیە؟ من چی بۆ کەمەکەم لای خوا؟ من ئەگەر موجیبی کوفرم نەبێ لای خوا، خۆ خوای پەروەردگار بەم قسەی تۆ غەزەب لە من ناگرێ. ئەگەر موجیبی کوفریشم هەبێ تۆش پێم نەڵێی، خوا محاسبە بەکار لەسەر کوفرەکەی خۆم کە کردومە، چ پێویستەکە تۆ خۆت کەی بە مفتی بەسەر منەوە؟ لە کۆتاییە داواکارم لە خوای پەروەردگار هیدایەت و تۆفیقی هەموو لایەکمان بدە. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين،
والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. وش كانوا براني برز الله يخوي في الوردقار لها مولاك وش حال من بابتي كينا بخدمة إيوي برزة كما هو بوقسة كدنا سر بنماية كتير لبنما كان تكفير كلواني زورك لإيمي مسلمان كم تازور ليبي عقابين بنماي دون برزان بريدية لبنماي أويك إيما حكم مظاهر أدين، يعني اعتبار الظاهر في الأحكام في الكفر والإيمان. إما بروكشي خلق حكم أدين چل مسألة كفرة چل مسألة إيمانا واتا إما بربرسنين لويك دلي خلق هناوي خلق ناخي خلق بخويني نوا وحكم لسر ناخي خلق بدين، وإنما أو كاري پروردگار خويتي خواهي پروردگار علام الغيوب خواهي پروردگار يعلم خائنة الأعين وما تخفي الصدور خواهي پروردگار فرمي ونحن أقرب إليه من حبل الوريد خواهي پروردگار همو أمانة علاقي بخوية وهي بلام إيما وكو خلقو إيمان دار إيش بان بظاهري خلق أروا أما خالقي قرنقا خالقي تدي قرنق لوية برزان أوي إما قاعديك من هي قالين اليقين لا يزول بالشك واتا بابتك كإيما دلنيين لي كإيما قشتونة يقين تيايا أم يقين بقمان لا ناتشي أقر كسي قماني كي هبه لسر إيماني كسي قماني هبه لسر بيكاري كي كردوه أم كار اللي بازني إيماني باتدرو يا ناي باتدرو ما دام أصلي إيمانك ثابتة بيقين يعني تو قمانت نير ويم كسر إيمان داره شبا رجزوا نجاة بك لباكو دايك كي إيمان دار لدايك بوا شبا ويك أهلي قبلية ونوجك ورجوع أجري وزكاة دا وحجك أمانة هرهمي ثابتة بيقين بوني قماني كفر لبر تصرفك يا قولك يا فعلك لإيمان ناي باتدرو شكبو تو ملزمي بوي حكم بظاهر بدي وأوي يقين لا تو ظاهرك إيمان داره أمي ترك قمانك من هي لكفري موجبني أبو أوي ككافري بكا هل بنا لسر أميك علماء قشتونة أو قاعدي كعلن نحن نعمل بالظواهر والله يتولى السرائر واتا إما إيش بظاهري خلق أكين باطيني خلق لي قربو پروردگار نيتي خلق مخوين روا محاسبي خلق لسر نيت مكا لسر علاقيك شتيك بيونية بناخي كسكوا حكمي لسر بنياد مني ابن الحجر لفتحة أفرميه وكلهم أجمعوا يعني زانايان بكوي دنك كو دنجن لسروي على أن أحكام الدنيا على الظاهر والله يتولى السرائر حكم كاني دنيا مبنية واتا بيوستا بروكشي خلقوا وپروردگار خوي لقيامت محاسبة أكال سروي كأمكس أمكاري كردوا نيتي شيبوا إما كسيك نوجيك أكال برچاو مانا ظاهر أويا كنوجي كردوا باطن أويا كقمانك من هي بور ريائك يا بو خواي كردوه ام باطنه پروردگار يقلا يكاته لقيامته بأيما يقلا نابيته للدنيا هربوي امام شاطبي برزان لموافقاته كباسي ام بابتا كافرمي ان سيد البشر مع اعلامه بالوحي يجري الامور على ظاهرها افرمي بيغمبر صلى الله عليه وسلم كسيد البشر كقوري همو مخلوقات خوايا لقل اوي كپروردگار بردوام وحي بو انات افرمي يجري الامور على ظواهرها كاروباري مسلماناني لسر كشكي بريئك في المنافقين وغيرهم شدر باري دور وكان إما أزانين حفتاك أسحبون لمزقوتي بيغمبر صلى الله عليه وسلم كعلماء فرمون هالنفاقي اعتقاديان هبو وزور واضحون كأمانكيبون بيغمبري خواه صلى الله عليه وسلم باشي أناسين بلام روجك لروجان بيغمبري خواه صلى الله عليه وسلم نبيقوتون ايوه دورون لكاتك بوحي بيقوت رابو وانا دورو دروزنن نبي غمبري خواك صلى الله عليه وسلم لحكمك لحكمكاني مسلمان بونا جاي كردونة تولك الأصحاب خوي حتى كوفاتي شيكت لغير حذيفي كريمان كسناوي أوانين أزاني وكسشنية ناسين كأمانكين لبروا يعني إمام شاطبي أفرمي بيغمبري خوا باطني حالي أماني أزاني بلام تعاملي بباطنك أنا أكر بظاهرك أنا أكر كظاهر أو كمسلمان إمامي بغويش لشرح السنة أفرمي أمور الناس في معاملة بعضهم بعضا إنما تجري على الظاهر أفرمي كاروباري جياني خلق لسر كشكي بري أكله من أحوالهم دون بواطنها لسر حالي خلق الركشي حالي خلق شيء أجر ركشي حالي أم خلق إيمان دارة أجر كابرا خوي لسر تلفزيون الله من خنبة مسلمان زانم من إيمان دارم أهلي قبلم باشا قمانك من هي لسروي كفعلك أم مكفرة تو بظاهرك ورقري أبوي أفرمي إمامي بغوي أفرمي ولو وجد مختون فيما بين قتلى غلف أفرمي أجر كمالي خلق كجرابون يعني لشر بيني أهل إسلام وأهل كفرة
کەسێکمان بینی کوژراوە نەمانە ناسیەوە ئەمە مسلمانە یا کافرە ئەفەرمێ مەختون بەینە قەتلا غولف ئەفەرمێ ئەم پیاوە دوایی کە ڕوتوان کردەوە بینیمان خەتە نەکراوە تەبەر ئەهلی کوفر خەتەنە ناکەن بینیمان پیاوێک لە قەتلای بینی هەردوو لایە کەوتووە نایناسین بەڵام ئەم پیاوە خەتە نەکراوە ئەهلی کوفر خەتەنە نەکراون ئەفەرمێ عوزیل عنهم في المدفن نابێ لەگەڵ لاشەی کافرەکان لە قەبرستانێکا بنێژرێ بۆ چونکە ظاهری ئەم خەتەنەکردنە علامەتی ئەوەیە کە ئەم کەسە ئەهلی ئیمانە یا ئەفەرمێ وەلەو وجد لەقیط في بلد المسلمين حكم بإسلامه ئەفەرمێ ئەگەر مناڵێکمان دۆزیەوە مناڵەکە لە گەڕەکێکی مسلمانە بوو یعنی بۆ نمونە لە ئەوروپا گەڕەکێک مسلمان نشینە ئەگەر ئەم مناڵەمان لەم گەڕەکەیە دۆزیوەتەوە با مجتەمەعەکە بە مجتەمەعێکی غێر ئیسلامی بێ حکم ئەدرێ بەوەی کە ئەم مناڵە مسلمانە یاگەر علامەتێک لە علاماتی ئیسلامی پێوە بوو بۆ نمونە تەسکەرەیەکی پێ لێ نووسراوە محەممەد لێ نووسراوە عەبدوڵڵاه کام ناوانە خاصن بە ئەهلی ئیسلامەوە ئەفەرمێ ئەم مناڵە بە مسلمان لە قەڵەم ئەدرێ و حکمی مسلمانەتی هەیە و لە قەبرستانی مسلمانانە نێژرێ کەواتە خۆشەویستان ئەمە قسەی عولەمایە لەسەرەوەی کە ئیشی ئێمە بە ظاهری خەڵکە ڕوا باتینی خەڵک با لێگەڕین وڵا ئەوە منافقە بۆ وڵا ئەو هاتوچووی فلان شوێنەکە وڵا ئەو فلان کەسی خۆشەوی وڵا ئەو لەگەڵ فلان کەسایە ئەمانە بەڕێزان ئێمە ناخی خەڵکە خوێنینەوە ظاهر ئەم پیاوەی کە تۆ ئەیناسی ئەهلی مزگەوت و نوێژ و قیبلە و جومعە و جەماعەت و ڕۆژووە ظاهر ئەم پیاوە ئەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوڵ الله ئەمانە کافیە بۆی کە ئێمە حکم بدەین بە مسلمان بوونی ئەم کەسە ئەو حەدیثانەی کە عولەما ئەو قاعیدانەیان لە ئیستینباط کردووە زۆرن یەکێک لەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا حەدیثەکە لە بوخاریە هەیە ئەو حەدیثانی کە صحیح نەبن من لێرە ئیستیشهادیان پێ ناکەم بۆی کەس گومان لەسەر ئەسڵی دلیلەکان دروست نەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من صلى صلاتنا واستقبل قبلتنا وأكل ذبيحتنا فذاك المسلم ئەفەرمی هەر کەسێ وەکو ئێمە نوێژ بکە صلى صلاتنا واستقبل قبلتنا ڕوو بکاتە قیبلەی ئێمە وأكل ذبيحتنا سەربڕاوی دەستی ئێمە بخوا و بشێ ئێمە سەربڕاوی دەستی ئەو بخۆین ئەفەرمێ فذاك المسلم له ذمة الله وذمة رسوله ئەفەرمێ ئەم کەسە ئیماندارە ذمەی خوا واتە ئەم کەسە ئەو عەهد و پەیمانانەی ئەو حقوق و حڕوماتانەی کە پەروەردگار بۆی داناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیان داناوە پێی ئەدرێ کەس ناتوانێت خیانەت لەم عەهد و میثاقی کە خوا پێی داوە خیانەتی لێ بکات کەواتە ئەمە بۆ کێ ئەمە بۆ ئەهلی قیبلەیە حەدیثێکمان هەیە کە ئوسامەی کوڕی زەید حەدیثێکی مەشهورە هەمومان بیستومانە ئوسامەی کوڕی زەید دێتەوە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووداوێکی بۆ ئەیگەڕێتەوە کە لە شەڕێکا پێش هاتووە ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ پیاوێکی کافرا بەیەکا هاتین ئەفەرمێ ئەم پیاوە شەڕمان کرد تا شیرەکەی لەدەست بەر بۆ خوارەوە دواتر کە شیرەکەم لێ بەرز کردەوە بیکوژم کابرا گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای پێ ئەفەرمێ ئەقال لا ئیلاهە ئیلا الله وقتلته ئەفەرمێ ئەو پیاوە گوتی لا ئیلاهە ئیلا الله دوای تۆ کوشتێت ئوسامەی کوڕی زەید ئەفەرمێ نەعەم لە ڕیوایەتێکا پێ ئەفەرمێ ئەقتلته بعد أن قالها دوای ئەوەی کەوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله کوشتێت ئوسامەی کوڕی زەید ئەفەرمێ نەعەم إنما قالها خوفا من السيف ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەوتی لا ئیلاهە ئیلا الله لە ترسی شمشێرەکە گوتی نەک لەوەی کە ئیمان چووە دڵێەوە لەو لەحظەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو أشققت عن قلبه حتى تعلم أنه قالها خوفا من السيف فەرمی چۆن کوشتت دوای ئەوە دڵت شەق کرد ناخیت هەڵکۆڵی بزانی ئەم پیاوە ئیماندار بوو یا لە ترسی شمشێرەکەی تۆ گوتیت ئوسامە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر ما زال يكررها حتى تمنيت أني أسلمت يومئذ أفرمي أوندي قلت بيغمبري خوا صلى الله عليه وسلم وسركوني كردم أفرمي أوندي تكرار كردوا ومي دوار بوم أواتم أخوازي كبيش أو حر مسلمان نبو مايا أو رجل مسلمان بو مايا وتاواني كي أوان قورم لإسلامتي خو ما نكردايا ألو جاء بيغمبري خوا صلى الله عليه وسلم رويت يكردم فرمي كيف تصنع بلا إله إلا الله إذا جاءت يوم القيامة قلت أجل أم لا إله إلا الله إلى قيامة زينو كرايوة أم بياوة قلت من قلت لا إله إلا الله وأم برادر كشتمي فرمي تشيل لا إله إلا الله أكي إلى قيامته أسامة فرمي قلت استغفر لي فرمي ترتوى تستنبهم زانيم كارك زور خرابة
قلتم أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم داوام كله خواي پروردگار ليم خوش به هەڵەیە کە کردم بەسەر ما تێپەڕی ئەڵێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نێو خوای لێ خۆش بی هەر ئەی فەرموو كيف تصنع بلا إله إلا الله إذا جاءت يوم القيامة چی لە لا إله إلا الله ئەکەی ئەگەر لە قیامەتا هات ئەمە یعنی ئوسامە فەرمێ پێغەمبەری خوا هەر ئەوەی بەڕووما ئەدایەوە حەدیثەکەش لە بوخاری و موسلیمە هەیە خۆشەویستان ئێستا سەرنج بدەن پیاوێکی کافر بێدین یەک لەحظە وتوێتی لا إله إلا الله پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم سەرکۆنەی ئوسامە ئەکا لەسەر کوشتنی لەسەروەی ئوسامە حکمی بەظاهری لا إله إلا الله کە نەکردووە ناخی کابرا بۆ خۆی تەفسیری کردو گوتوێتی مە لە ترسا گوتوێتی پێغەمبەری خوا مدعیە لەسەر خوێنی ئەم پیاوە لەسەر ئوسامە ئەفەرمێ كيف قتلته بعد أن قالها ئەفەرمێ چۆن کوشتت دوای ئەوەی کەوتی لا إله إلا الله ئێمە ئێستا خەڵک بانگبێژی مزگەوتە بە کافری ئەزانین ئیمامی مزگەوتە بە کافری ئەزانین داعیە بە کافری ئەزانین ئێکاک هەر حسابی ئەم پیاوەی بۆ بکەن لەبەرخوا هەر حسابی ئەوەی بۆ بکەن ئەو جارە کەوتوێتی لا إله إلا الله لە مزگەوتەکەیە بەم لا إله إلا الله ظاهرەکەی وەرگرەوە بۆی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وەریگرت ابن حجر لشرح أم حديثها لفتحة أفرمي تشيل أم حديثة ورقيلة أفرمي كوملك حكمي لي ورقيلة يكيك لو أنا أفرمي أن أمور الناس محمولة على الظاهر أفرمي كاروباري خلق حكم دان لسر خلق روكشكي ورقيلة فمن أظهر شعائر الدين أجريت عليه أحكام أهله أفرمي هركس يدروش مكاني دين داري لنيوج للرجوع لزكاة لحج لماني كرت حكمي أماني بسرا إجراء كده وحكم أماني لي ورقيلة ما لم يظهر منه خلاف ذلك بمرجع بيتشواني أمانكات أقل بيتشواني أميكر بيقين أو كات حكمك أقور إمامي النوويش لشرح صحيح مسلمة درباري أم حديثة أفرميد فيه دليل للقاعدة المعروفة في الفقه والأصول والأحكام أفرمي أم حديثة بلغية بو أو بنمانا أسراوي كالفقه لأصول لأحكام إما إيشي بيكين كأن الأمور بظواهرها يا يعمل فيها بالظواهر والله يتولى السرائر كاروباري خلقي بروكش إشي بيأكله وبروردگار باطني خلق ناخي خلق بروردگار لقيامة محاسبين سركة ابن تيمية لأصارم المستول ككتابك لو كتباني كخلقي نزان بكتابة تندكاني ابن تيمية لقلمي أدن لصارم المستولة ابن تيمية أفرمي ولا خلاف بين المسلمين أفرمي هجدو ضليك لبين مسلمانانا كودنجي زاناياني إسلام لسر أويا كأن الحربية إذا أسلم عند رؤية السيف أفرمي أقر كابرايكي كافري بيديني شركر لساحي شرا لدواي أويك شمشيري بيني لدواي أويك شمشير مان لبرز كردوا وهو مطلق أو مقيد چه أسيرة وكود كراوة چنا كابرا دس كراوة لساحي شرايا بلام شمشير مان لبرز كردوتوا يعني لسات وقتي كشتني آيتي أفرمي أجر أم كابرا إذا أسلم يصح إسلامه أجر شايتماني هنا بمسلمان حسابه وتقبل توبته من الكفر وأم كلمة لا إله إلا الله بتوبة لكفر بويل قلم أده وإن كانت دلالة الحال تقتضي أن باطنه خلاف ظاهره أفرمي با روكشي خوينوي أم واقعة يعني با أم سياقي أويك كابرايكي كافرة ئێستا ئێمە دەستمان لێ گیر بۆ شمشێرمان لێ بەرز کردوێتەوە کابرا لە دواساتەکانی ژیانی خۆی ئەبینێتەوە لە ترسی شمشێرەکە بێ یا لەو کاتەیە ئیمانی بۆ دۆست بڵێ لا إله إلا الله ابن تيمية أفرمي تقبل منه توبته وتعتبر كلمته توبة من الكفر أفرمي أم قسێ بە ئیسلام حسێبە و بە تەوبە لە کوفر حسێبە ئەمە لەکوێ باسەکە ابن تيمية لە صارم المسلولە باسەکە بەڕێزان كواتا حكم لم بابتانيا بشي حسابك لي حكم لم بابتانيا بظاهر حسابك لي حديثي كتلمان هي أبو سعيد خدري بماني قريتوا أفرمي بياوك جاري كان هات خزمت بيغمبر صلى الله عليه وسلم هل وك أو عبد الله كوري ذو الخوي صيركي كباس ما كان بيغمبر يقول اتق الله وكو كابراي خارجي أفرمي بيغمبر يقول صلى الله عليه وسلم اتق الله بيغمبر يقول قلتي لخوا بترسى أي بيغمبر ولو أم أو بياوة نبوة بلا أمي شرق سيكي واي لإجراب بو ديار صحابي بو أم قسيها هاتو بدميا الله خالدي كوري ونيد قلت يا رسول الله دعني لأضرب عنقه قلت أي بيغمبري خوا بابي كجم أم كابرايا منافقة أم بأدبية شونك على خزمتي تويا بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي نخير نيكو جد لعله أن يكون يصلي قلت أم بياوة لواني أهلي نيجبه أهلي قبلة بيتص أما أخلاقي بيغمبر أما ديني بيغمبر أقري مخمان بشون كوتي بيغمبر زاني بيغمبر فرمي لعله أن يصلي لواني أم بياوة أهلي نيجبه
خالد قلتي وكم من مصل يقول بلسانه ما ليس في قلبه قلتي اي بيغمبري خوان جا صدها كسهية خوي بنوش خوي نزاني اوي بدم ايلي بدل يعني بدل سكناك بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي يا خالد إني لم أؤمر أن أنقب عن قلوب الناس فرمي أي خالد من أمر بينك روا بشم ضلي خلق هل درمو بزان ضلي خلق شيتيايا ولا أشق بطونهم وأمري شم بينك روا سكي خلق هل درم بزان شيتيايا حديثك إلا مسلمة هي برزان كواتا أما حديثي كي ترك بيغمبري خواه صلى الله عليه وسلم أويك أمبيا وأجرك هي أهلي قبل بين وشخين بي بما بيغمبري خواه صلى الله عليه وسلم ڕێگەنادا کەس خوێنی حەڵالکە ڕێگەنادا کە خوێنیشی حەڵال ناکە یعنی بە کافری نازانێ و بە ئەهلی قیبلە و بە ئەهلی ئیمان نەزانێ لە کاتێکە ئەمە بێئەدەبی و بێڕێزی کردووە سنووری ئەدەبی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەزاندووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حکم بە ظاهری ئەکا حەدیثێکی کەمان هەیە مقداری کوڕی ئەسوەد ڕیوایەتی ئەکا ئەفەرمێ بۆ پێغەمبەرم گێڕایەوە صلی الله عليه وسلم گوتم ئەی پێغەمبەری خوا پرسیارێکم هەیە أرأيت إن لقيت رجلا من الكفار فقاتلني أفرمي أجر من لقل بياويكي كافرة شبوب شرمان دسمان ليك كردوا فضرب إحدى يدي بالسيف فقطعها أفرمي شمشيريكي دا هنايوا دستيكي برين بشمشيركي ثم لاذ مني بشجرة باشان أم بياو خوي دايا بال دارك جاء أي مقدار أم واقعي فعلا رويداو يفتواكي ورقلي یا ئێوێ بۆ داهاتوو کە ئەم پیاوێکی جەنگاوەرە و لەوانەیە لە شەڕا پێش هاتێکی وابێت ئێوێ ڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر ئەم مەسەلەیە بزانێ فەرمێ کابرای کافر دەستێکی بڕیوم پاشان خۆی داوەتە پاڵدارێک فقال أسلمت لله لە پاڵدارەکە گوتی من مسلمانم ئێستا خۆم بە مسلمان ئەزانم أفأقتله يا رسول الله بعد أن قال أفرمي أي پێغەمبەری خوا من بیکوژم دوای ئەوەی کە ئەڵێ إني أسلمت قال من مسلمانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمي لا تقتل فرمي نيكو جي دواي أو أجر كابلا قلت مسلمانا نيكو جا قال قلت يا رسول الله إنه قد قطع إحدى يدي قال قلت أي بيغمري صلى الله عليه وسلم أو دستيكي مني بريوة دواي أو كدستي مني بريوة وعلى بيغمري صلى الله عليه وسلم فرمي لا تقتله فإنك إن قتلته بمنزلتك قبل أن تقتله فرمي أجر كشت دواي أو كعلم المسلمان فإنه بمنزلتك قبل أن تقتله وەکو تۆ مسلمانە پێشەوەی بیکوژی بۆ نمونە ئێستا مقداد مسلمانە ئەو پێشەوەی بڵێ ئینی ئەسلەمت کافرە ئێستا کە ئەو گوتێتی من مسلمانم وەکو مقداد وایە پێشەوەی بکوژرێ وإن منزلته قبل أن يقول كلمته التي قال وتۆ ئەچیتە شوێنی ئەو پێش ئەوەی کە بڵێ من مسلمانم کە ئەو گوتێتی من مسلمانم سەیریکە عنی واتە تۆ ئەچیتە محلی کوفرەکەوە ئەو دێتە محلی ئیمان لە دوای ئەم کەلیمە ئەگەر تۆ کوشتت أو بمسلماني أمره وتو حكم كفركي أو ورقري أم حديثش برزان لبخاري ومسلمة يعني هيك مجالي مناقشة ثانية كواتا بيغمبري خوا صلى الله عليه وسلم يك كلمة أكابت كاكار بو خلق كافري مجرد كلمة إما استا صدها يوجو عبادات خلق رد أكينو بكلمة كإغلى كلمة كجماني كفري هي نك أصل وايا كحكم بدين بكفري معاوية سلميش حديثك من بو أجريته أفرمي من كنيزك يكم هبو شوانين بي أكرد أفرتك كنيزك بو شوانين بي أكرد أفرمي روجك لروجان قرق يابوي بسر مركانا مري خوارد بو أفرمي منيش زول خزمت كارك بست بوم أفرمي زليكم لدا ردو هاي زور معذب بوم أو دا صلاتي چين قرق مري بردوا قال هات ما خدمت بيغمبر صلى الله عليه وسلم قلتم أي بيغمبر صلى الله عليه وسلم كاريكي وام كردو زور لسر دلم قرصة كآزاري أو خدمت كارم داوة أفرمي چبكم باش بيغمبر صلى الله عليه وسلم فرمي آزاديك باشان بيغمبر صلى الله عليه وسلم فرمي بيهنا بولا أفرمي هنام بولاي خدمت بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر لي برسي فرمي أين الله فرمي خوالي كويه آفتك دسي برس كردو بو أسمان قالت في السماء قلت لا أسمانا بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي من أنا قلت من كيم أمناسي آفتك قلت أنت رسول الله قلت تو بيغمبري خواي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بمعاوي فرمي اعتقها فإنها مؤمنة فرمي آزادي كو آفرت إيمان دارة حديثك لمسلمة هي بمدو شيا بيغمبري خواه صلى الله عليه وسلم حكمي آفرتك بإيمان أدا حكمي آفرتك بإيمان أدا ابن تيمية لتعقيب لسر أم حديثها لشرح أم حديثها أفرمي إن الإيمان الذي
علقت به أحكام الدنيا هو الإيمان الظاهر. أفرمي أو إيماني كهمو أحكام كاني دنيا. قالين أحكام كاني دنيا وكو أوي كام كسا خويني حرام بي، مالي حرام بي، شرفي حرام بي، أم كسا بكري جني بي بدري، سر برابي بكري، حكم بدين بوي لقبرساني مسلمانان بنجري، ميرات قربي لخلقي مسلمان، خلقي مسلمان ميراتي لبري، وچندين حكمي تر. أفرمي أم أحكام دنياي كمعلقة بمسألة إيمانه ظاهرة لا إيما مقبولة. فالمراد حكمها في الدنيا حكم المؤمنة. بيغمر صلى الله عليه وسلم كفرمي اعتقها فإنها مؤمنة. أفرمي أم حكمك بيوتي إيمان دار همو أحكام كاني إيمان لسر أم فرمودي بيغمر صلى الله عليه وسلم إجراء به. أفرمي لم يرد أنها مؤمنة عند الله وتستحق دخول الجنة. هذا بيغمر ما بس تيني أم أفرت لقيامتي شهر وكو إيمان دار واي. أفرمي بباطيني خوي أزاني باطينك لا إخوايا إما حكم بظاهرك أدين وقعي بيغمر صلى الله عليه وسلم فرمي كواتا خوش ويستان. أما حديثي كيتنا كبلغي لسروي كإما حكم بظاهر أكيد. حديثي كيترمان هي عبد الله كري عمري جريته فمن بيغمر قال صلى الله عليه وسلم خالدي كري وليد دينار بولاي بني جذيمة. خالدي كري وليد دعوي كردن بو أوي كمسلمان بن كدعوي كردن بوي مسلمان بن أوان زمان رانا هاتبو لجاتي ويبلن أسلمنا يعني صبأنا. خالدي كري وليد كجوي لما بو هستي كر بوي أما عناد لوانو إصرار لسر كفر هنديك ليه كشتن هنديك لأصحاب فرمون إيما دسمان نكر دولة يعني وأواني كأسير ما نكر دولة هنا ما نوبة خزمت بيغمبر صلى الله عليه وسلم كهاتي نوا بو بيغمبر بان جرايا وصلى الله عليه وسلم على أوان نانا زاني بلن أسلمنا يعني صبأنا شو كافر كان كاتي قيب بيغمبر يانا قد صلى الله عليه وسلم وأصحابي بيغمبر يانا قد بيانا قد أمانة صبأوا أوانيش واها بدميانا وين قد الله هاتي نو خزمت بيغمبر صلى الله عليه وسلم قد وان خالد أمانة وين قدوا أوان بظاهري خوان أمان بكلمة إسلام زانيوا وبحسابي خوان مسلمان بون. خالد هنديكي ليكوشتون الله بيغمبر صلى الله عليه وسلم دستكاني برز كرده وبو آسمان فرمي اللهم إني أبرأ إليك مما صنع خالد. أفرمي بيغمبر صلى الله عليه وسلم دو جار قوتي خوايا من أستوباكم لوي خالد كردوتي أمي خالد كردوتي تاوانا من نم قوتوا بخالد أما بك وأمي خالد كردوتي بيوندي بإيمانه وإسلامه ونية. أمش حديثش برزان لبخاريا هي أما أنا وديها دقيتر وقاعدي شرعي البرزان بيما نلين كإمي إيمان دار مكلفين بويك الروكشي خلق بخوينينوا إما ملزمنين بويك ناخي خلق بكولين وإما ملزمنين بويك بقناعتي خومان حكم لسر دين داري خلق بدين إما ملزمين بوي ببي ديني خلق حكم بدين بوي دقيق شرع حكم بدين دقيق شرع وامان بي الله وأخلاقي بيغمبر صلى الله عليه وسلم واضح بولا مسألة حتى لمسألة خصومي بين مسلماننا أو حديثي كافرمي إنكم تختصمون لدي ولعل بعضكم ألحن بحجته من بعض. أفرمي إيوا جالي واهي كشكانتان ديننا ولا يمن بيغمري خاص صلى الله عليه وسلم فرمي هنديك تان لواني ترتان زمان باراو ترن كابرانا حقا والله أوان دزمان باراو خويا خاون حقك بشان دا كابراي خاون حق دم مردوه لدم مردويتي خويا وكو وابك كسيكا حق للاي أمنية. بيغمري خاص صلى الله عليه وسلم أفرمي وأنا أحكم بنحو ما أسمع. أفرمي من ببي أو حكم أدم كيوم لي أبي إيا وأيلين كيوم لي أبي أو أيلين كواتي بيغمري خوا بظاهري حكم إيشي كردوا نكبة باطن. أما قاعدة كتير خوش ويستان ضروري همو مانوكم مسلمان أقاما ليبيا خلقي أهل قبلة بنا حق بناخ بنيت بمعنى كافر ندي أوي كظاهر وكو بيغمري صلى الله عليه وسلم من صلى صلاتنا واستقبل قبلتنا وأكل ذبيحتنا فذاك المسلم. إما خلقي أهل قبلة بمسلمان بزانين أجر جمانك مان هي لسروي فعلك هي أهل ممكن بي كافر به. إما قالين اليقين لا يزول بالشك. أما قاعديك شرعية متفق عليه بين الفقهاء. إما قالين يقين دلنياي بجمان لا ناتشه وأما تشندين دليل شرعي تري هي كبيوستان كمان باسي دليل شرعي كان ببرستان بكم تابع يجيش نوي كيترو سكر دلنا سر قاعدة كتير بخواي قولتان سبيلهم السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب
أخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەردەوامی لەسەر باسکردنی بنەماکانی تەکفیر ئەو بنەما شەرعیانی کە پێویستە ئینسانی ئیماندار ئاگای لێیان بێ لە بڕیاردان لەسەر هەر بابەتێک کە پەیوەندی هەیە بە تەکفیرکردنی کەسێکی ئیماندارەوە یا بە تاوانبارکردنی کەسێکی ئیماندارەوە. خاڵی سێم و بنەمای سێم بەڕێزان بنەمایەکی ترمان هەیە کە عولەما باسیەکەن ئەوش ئەوەیە پێی ئەوترێ ئینجاز الوعد و ئیرجاء الوعید، واتە ئێمە ئەو بەڵێنانی پەروەردگار داوێتی بە پاداشکردنی خەڵکی ئیماندار بەوەی کەسێک کردەوەیەکی چاکە بکە پەروەردگار پاداشتەیاتەوە. ئەمە بە خەڵک بڵێن. لە قاعیدەی دووەمە ئیرجاء الوعید، واتە بەڵام لە مەسەلەی سزا، لە مەسەلەی ئەوەی کە کەسێک تاوانێک خراپەیەک بکە پەروەردگار سزایەدا، ئەمەیان نەڵێن هەر کەسێک سزایەک مستحق بوو یا بۆ نمونە تاوانێکی ئەنجامدا بڵێن وڵات تۆ ئیلا خوای پەروەردگار واوات لێیەکە. ئەم مەوزوعە لە شەرعا هەڵەیە. ئێمە ئەڵێن هەر کەسێک حرفێک لە قورئان بخوێنێ خوای پەروەردگار دەچاقی بۆ ئەنووسێ، هەر کەسێ دینارێ ببەخشێ خوای پەروەردگار بۆی مضاعفەکە هەتاوەکو 700 قات. هەر کەسێک بۆ نمونە چی بکە هەموو ئەم پاداشتانەی خوا حەقن و خوای پەروەردگار پاداشتی هەموو خەڵکەداتەوە. لە مەسەلەی سزایە ئەم قاعیدەیە جیاوازە. لە مەسەلەی سزایە ئێمە ئەڵێن کەسێک بۆ نمونە کەسێک بکوژێ پەروەردگار هەڕەشە ئەکا بەوەی کە لە جەهەنەما بە ئەبەدی ئەیهێڵێتەوە. بەڵام ئەم سزایە ئێستا ئێمە کەسێک پیاوێکی کوشتۆ ناتوانین پێی بڵێن کاکە تۆ ئیتر هیچ دەست لە خۆ بەربە واز لە خۆ بێنە تەواو ڕەحمی خوا شمولی تۆ ناکە تۆ بە هەتایی لە دۆزەخا ئەمێنیتەوە. ئەمە هەڵەیە. یا کەسێک کوفرێکەکە ئێمە پێی بڵین وڵات تۆ تەواو کافر بووی هەر کەسێک کوفرێکی کرد والله إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. ئەم قاعیدانە لە تەطبیقی عقوبەیە لە سزادانی خەڵکە یەکسەر بڕیاری سزادان و قەناعەت بوون بەوەی کە سزاکە تەواو تەطبیق بێ بەسەر کەسەکەیە. ئەمە ئەهلی سونە و جەماعە قەت لەگەڵ ئەمە نەبوون. بۆ لەبەرەوەی دائیمە گوناهی خەڵک خراپەی خەڵک مەوکولە بۆ مەشیئە، یعنی ئەچێتە سەر مەشیئەی خوای پەروەردگار. خوای پەروەردگار ئەگەر خۆی بێوێ لێ خۆشە بێ، ئەگەر پەروەردگار بیشێوێ عەذابی ئەداوە لێ خۆش نابێت چونکە مستحقی عەذابە ئەو تاوانی کە کردوێتی. بۆیە خوای پەروەردگار لە ئایەتەکەی صریحە کافرمێ إن الله لا يغفر أن يشرك به. خوا لێ قبوڵ ناکە لە کەس خۆش نابێ ئەگەر شەریک هاوڵی بۆ بڕیار بدا، بەڵام ويغفر ما دون ذلك لمن يشاء لە غەیری ئەمە لە هەموو شتێکی تر خۆشە بێ. ئەم ئایەتەکە إن الله لا يغفر أن يشرك به بۆ کەیە؟ بۆ کەسێکە لەسەر بۆ مرۆڤێکە لەسەر تاوانی شرک بمرێ، واتە کەسەکە بە کافری بژیاوە و لەسەر ئەم کوفر و شرک و بێدینیش بەردەوام بووە. بەڵام بەردەوام بوون لە عیلمی خوایە لە عیلمی غەیبە ئێمە نایزانین. ئێمە ڕاستە بڕیارە دەین بۆی کە ئەم کەسە بەپێی مقتەضای حاڵی ئێستایی ئەگەر هات و کوفرێکی ظاهری هەبوو مصر بوو لەسەری عالم بوو بە کوفرەکەی مەجالی تەویلی تیانە بوو، ئێمە ئەتوانین ئەو کەسە بڵێن ئەم کەسە بەپێی ئەم فعلی کافرە. بەڵام کە کافرە ئێمە بەردەوام ببین لەسەر نەسیحەت و ئامۆژگاری کردن و هەوڵدان بۆ هێنانەوەی بۆ بازنگی ئیمان، یا دەستی لێ ئەشوین و ئەڵێن ئەمە ئیتر بە ئەبەدی لە جەهەنەما ئەمێنێتەوە. قاعیدەی یەکەم هیچ پێ ئەکرێ ئێمە وەعیدەکەی نازانین. ئێمە کێ ئەڵێ خوای پەروەردگار ئەم کەسە هیدایەت نادا؟ طبعا ئەم إن الله لا يغفر أن يشرك به بۆ کەسێک کە تەوبە ئەکا ئەگەر هەموو تەمەنیشی لە شرکا بردبێتە سەر پێش مردنی تەوبەی کردبێ خوای پەروەردگار لە کوفر و شرکەکەی خۆشە بێ. خوا نافەرمێ والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق. خوا فەرمێ ولا يزنون ومن يفعل ذلك، يعني هەر کەسێک یەکێک لەم تاوانە گەورانە ئەنجامدا خوای پەروەردگار فەرمێ يلقى أثاما، فەرمێ سزای ئەدەین يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا، سزاکەی چەند بار و
چەند بار بۆی زیادەکرێت بۆی دووبارە ئەکرێتەوە و بە ئەبەدیش بەڕسوایی لە دۆزەخا ئەمێنێتەوە. دا فەرمێ چی؟ ئیلا من تاب، کەواتە ئەگەر کوفریشی کردبێ، شرکیشی هەبوو بێ، بەڵام پێش مردن تەوبەی کردبێ، زینایشی هەبێ پێش مردن تەوبەی کردبێ، قەتڵیشی کردبێ پێش مردن تەوبەی کردبێ، خوای پەروەردگار فەرمێ ئیلا من تاب وآمن وعمل عملا صالحا، تەوبەی کردووە، ئیمانی هێناوە، پاشان کردەوەی باشی کردووە. پەروەردگار فەرمێ چی؟ ئولئیکە یوبەدیل الله سەیئاتیهم حەسەنات، نەک هەر لێیان خۆش بێ، بەعەکسەوە فەرمێ هەموو پیاوکوشتن و کوفر و خراپە و زیناکەیشیان بۆ ئەگۆڕین بە چاکە. کەواتە بۆیە خۆشەویستان ئەمە بکەن بە قاعیدە لای خۆتان، کەسێک تاوانێگەکە یەکسەر حکمی شەرعی تاوانەکەی پێمەدەن، بە تایبەتی ئەوەی قیامەت، ئەوەی مەسەلەی دابەشکردنی بەهەشت و جەهەنەم، مەسەلەی لێخۆشبوون و لێنەخۆشبوون، لێخۆشنەبوونی پەروەردگار. ئەم بابەتە بەڕاستی پەیوەندی بە ئێمەوە نییە. ئێمە وەکو حکمی دنیا ئەتوانین مامەڵی لەگەڵ بکەین. مەسەڵەن کەسێک پێمان ئەڵێ پیاوکوشتن حکمەکەی چی؟ ئەڵێن حرامە. ئەڵێ ئەگەر کەسێک کوشتی ئەڵێن خوای پەروەردگار سزای ئەدا. کەسێکی پیاوکوش بێتە لامان بڵێ من حکمەکەم چییە؟ ئێمە ناڵین تۆ بە هەتای لە دۆزەخا ئەمێنیتەوە. ئێمە ئەڵێین تۆ کردەوەی چاک بکات، تەوبە بکات، بەگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار. خوا بەڕەحمە، خوا بە بەزەییە. خوا نافەرمی لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. خوای پەروەردگار لە هەرچی تاوان هەیە خۆشە بێ. حەدیثە قودسیەکە کە خوای پەروەردگار تایە ئەفەرمێ پێغەمبەر گێڕێتەوە کە ئەفەرمێ خوای پەروەردگار فەرمێ يا ابن آدم، أفرمي أي بني آدم إنك إن أتيتني بقراب الأرض خطايا، أفرمي ليوان ليوي أمزوية توكر دوي خرابتها به ثم لقيتني لا تشرك بي شيئا، بلام هر إيمان دار بي بمشركي نمردوي لسر شرك لسر كفر نمردوي، أفرمي أتيتك بقرابها مغفرة ولا أبالي، أفرمي ليوان ليوي زوي لي خوشبين في أبخشم جوي بين آدم. خوا فەرمێ ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم، خوا چ منەتی بەوە هەیە کە سزای ئێمە بدا، چ پێویستی بەوە هەیە سزای ئێمە بدا ئەگەر ئێمە شکرانە بژێر و ئیماندار بین. لەبەرەوە من تکا ئەکەم بەڕێزان با ئێمە دەرگای ڕەحمەتی خوا لە خەڵک بەرتەسک نەکەینەوە، چکە عولەما ئەفەرمون کەسێک کە تاوانێکەکە کە کوفرێکی ژەکە، ڕاستە ئێمە وەکو زاهر پێی ئەڵێن کوفرە، بەڵام مەسەلەی کوفرەکەی ئێمە پێی ناڵێن تەواو ئیتر تۆ لە دین دەرچوویت و تۆ نا پێی ئەڵێن کوفرێکت کردو بگەڕێرەوە. 10 ساڵە کافری تەمەن ماوێتی، ڕەحمی خوا فراوانە. ئێمە ناڵین تۆ بەم کوفرە ئیتر بە هەتایە لە دۆزەخا ئەمێنیتەوە، پیاوت کوشتووە هەروات پێ ناڵێن. ئێمە چیرۆکی ئەو پیاوەمان باس کردکەنەوە تۆ کەسی کوشت بوو سەد دوایش کردی بە 100 کابرای عالم نەیگوت تۆ دۆزەخیت. فەرمی تەوبە بکە و بگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەمە ئەگەر یەکێکی وەکو ئێمە فتوای بۆ بداڵین وڵاجات و 99 کەس 100 کەسێک کوشت بێ بەتەمانی خوا لێو خۆش بێ، ئێ هەر خوا خۆی لی خۆش بوو، هەر لە دنیا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثەکە بۆمان باسەکە خوای گەورە لێ خۆش بوو. لەبەرەوە ئێمە وەکو قاعیدەی خۆمان ئەسڵ وایە کە هەر کەسێک کردەوەی باشی هەبێ ئەڵێن خوای پەروەردگار تۆ ئەوەندە پاداشت و ئەوەندە پاداشتی هەیە و مژدەی پێ ئەدەین، چکە یەقینمان هەیە خوا پاداشتی ئەداتەوە. ئەگەر کردەوەی خراپی هەبێ ئەڵێن تۆ ئەم کردەوە خراپانە مستحقی ئەم سزایەیە، بەڵام ناڵین تۆ ئەم سزایانە وەرەگری لە قیامەتە، ئەڵێن ئەم کردەوە خراپانە شایەنی ئەم سزایانەیە، تەوبە بکە بەڵکو پەروەردگار سزاکان هەڵگرێ. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆچی لە حەدیثەکە ئەفەرمێ من كانت عنده مظلمة لأخيه من عرضه أو من شيء، ئەفەرمێ هەر کەسێک ظلم و ناحەقیەکی بەرامبەر براکەی کردووە، ئازاری داوە، ئازارەکە لە شەرەفیایەتی، کەرامەتیایەتی، داوێنیایەتی، والحاصل چیەکی کردووە زەرری لەم برای داوە، ئەفەرمێ فليتحلله منه اليوم قبل أن لا يكون دينار ولا درهم، با بڕۆ گەردی خۆی پێ ئازاکە. تۆ زوڵمێکت کردووە لە برایەکت، پێغەمبەری خوا نافەرمێت تۆ بەقەدەر زوڵمەکەی خۆت سزا ئەدری لە قیامەتە، فەرمێ نا بڕۆ گەردنی خۆتی پێ ئازاکە بۆی زوڵمەکە بسڕێتەوە. ئێمە هەرچی تاوانێکی خراپ کە ئەیکەین بەڕێزان، خوای پەروەردگار لوتفی وایە، ڕەحمی وایە، بەزەی و سۆز و میهرەبانی وایە تا مردن نایکە بە ماڵ لە سەرمان. کە مردین لەسەر چی ئەمرین ئەوە ماڵە لە سەرمان. بۆیە دەرگای تەوبەی دانەخستەوە وەش فەرمی إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر، خوا تەوبەی ئینسان قبوڵەکە ئەگەر ڕۆح نەگاتە ئێری، واتە ئەگەر تا ئەو کاتی لە ژیان بێ هیوانیە ئەو کات خوای پەروەردگار لە گوناهەکان خۆشە بێ. ئەو هۆکارانە چین کە ئەکرێ گوناه بسڕێنەوە بەڕێزان؟ یەکەم کردەوەی چاک، خوای پەروەردگار ئەفەرمێ وەئەقیمی الصەلاتە
طرفي النهار وزلفا من الليل بو أفرمي إن الحسنات يذهبن السيئات ذلك الذكرى للذاكرين بۆچی ئێمە ناڵین کەسێکە قەتڵێکی کردووە خوای پەروەردگار بە ئەبەدی لە دۆزەخی هێڵێتەوە بەم ئاەتە فەرمێ إن الحسنات يذهبن السيئات لەوانەیە ئەم پیاوە ئەوەندە چاکەی هەبێ خوای پەروەردگار لە تاوانی قەتڵەکەیشی ببورێ کەواتە کردەوە چاکەکان بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە ئەفەرمێ أرأيتم لو أن نهرا بباب أحدكم يغتسل منه كل يوم 5 مرات هل يبقى من درنه شيء؟ قالوا لا يبقى من درنه شيء. قال فذلك مثل الصلوات الخمس يمحو الله بهن الخطايا. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر جۆگە ئاوێک ڕووبارێک بەبەر دەرگای ماڵی هەر کەسێکا بڕوا ڕۆژان ئەم کەسە 5 جار خۆی بشوە فەرمی هیچ چڵک و پیسی بەلەشێوە ئەمێنێ سەحابەکان گوتیان لا يبقى من درنه شيء فەرمی هیچیان پێوە نامێن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی فذلك مثل الصلوات الخمس فەرمی دەی ئەمە نمونەی ئەو 5 فەرزە نوێژەیە کە ئێمە ئەیکەین يمحو الله بهن الخطايا خوای پەروەردگار لە تاوانی ئینسانەکان خۆشە بێ بەهۆی نوێژەکانەوە نوێژەکان تاوانەکانی ئەوە دێنن خۆشەویستان کەواتە ئێمە ئەگەر کەسێ زینایەکیشی کردووە کێ ئەڵێ خوا بەهۆی عیبادەت و نوێژ و زەکات و ڕوعی ئەم عیبادەتانە یەکێک لە سوودەکانیان مەگەر ئەوە نییە کەفارەتن لە بینی خۆیانە پێغەمبەری خوا نافەرمێ صلی الله عليه وسلم هەر نوێژێک بۆ نوێژێک هەر تاوانێک لە بینیانە ڕوویدا بێ خوا خۆشە بێ نافەرمی هەر جومعەیەک بۆ جومعەیەک نافەرمی هەر ڕەمەزانێک بۆ ڕەمەزانێک نافەرمی هەموو حەجێکی مەبرور ليس له جزاء إلا الجنة نافرمي من حج فلم يفسق باشا ولم يرفث أفرمي عاد كيوم ولدته أمه هر كسي حج بك لم حجيا قسي غلط ناشرين مثلا تاوان بختاني نكرد به نافرمي وك أو رجع أقريتو كلا دايك بوا إكواتا إيما شون بخلق بلين ولا كابرا أقر تاواني كي كر إتد يكسر عقوبة خواه بسلا مستحق بلين تو خواه عقوبيات أدا لحديث كي ترى بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم فرمي إذا صلى العبد أو إذا قام العبد يصلي أفرمي أتي بذنوبه كلها فوضعت على رأسه أفرمي كاتي إنسانك الله سينوجكا فريشتكان تاوانكاني دينن تاوانكاني لسري راء أي خنا سرسر وسرشاني أفرمي فكلما ركع أو سجد تساقطت عنه حديثك لصحيح الجامعة هيا أفرمي كأجيت الركوع عاتوشتي بسرسرته بكشويت الركوع أكويت أخواروا بسرشانته بكشويت السجود أكويت أخواروا أفرمي تاوانكاني لهم ركوع وسجودك وقلاي دار أورن نامين بيوي لبرو أمانة هرهموي مجددرن لحديث غيترا في غمرة فرمي صلى الله عليه وسلم أفرمي إن لله ملكا ينادي عند كل صلاة أفرمي خوا فريشتيكي هي لكاتي همون وجهك أم فريشتي خوا جار أدا بانجك هاوارك يا ابن آدم أفرمي أين وكاني آدم قوموا إلى نيرانكم التي أوقدتموها فأطفئوها أفرمي هستن أو آقراني بدستي خوتان خوشتان كردوا بيكو جنوا كواتا آقري كان آقري تاوانا آقري دوزخن بتاوانا كان يخومان قرمان كردون أفرمي قوموا إلى صلاتكم أفرمي هستن أم آقرانا بنوجكان بكو جنوا كواتا نوجكان يكيكن له كاري سرين ويتاوانا كان روجو كان زكاة حج أمر بمعروف نهي لمنكر أمانة حموي إن الحسنات يذهبن السيئات باعي كسيك تاوانيكا بلين أما لا يخوى عقوبكي أو نية بلام نلين تو مستحقي أو عقوبي أقاما لم خالبه خالن كتير مرة زان كخواي قولة إكابة ما يوريني تاوانكان ابتلاء تاقي كردنا وكان نارحتي كان دنيا خوانا فرمي ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين خوانا فرمي مجدبة آرام قرام بدا أواني كخوا پروردگار بچي تاقي كردونتو بترس ببرس بمردني كسوكار خوشويستان منال باوك دايك خوشك برا دوست باشا لدزداني مال زرري دارایی پروردگار فرمي همو أمانة إيماني إنسانكي بي لسنجي محقدين دعاء فرمي وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون كواتي إنسان باب زاني همو مصيبتك همو بلايك حتى بيغمبر صلى الله عليه وسلم لحديثك فرمي حتى الشوكة يشاكها أفرمي يقدرك ناتشي ببيا إلا كفر الله به من خطاياه إلا خواي پروردگار باشا بهوي أم دركك شو ببيا لقناها كاني خوش به كفر الله بها يعني بهذه الشوكة من خطاياه لقناها كاني خوش به بيغمبر فرمي صلى الله عليه وسلم أشد الناس ابتلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل
وإن الرجل ليبتلى على قدر دينه فەرمیەتی کێ زۆر بەشمێنێت بووە لە ژیانی خۆیان پێغەمبەران زۆر بەشمێنێت بوون فەرمیەتی خەڵک لە قەدەر ئیمانەکەی خۆی تاقیەکرێتەوە هەتا ئیمانەکەی قایم بێ تاقیکردنەوەکانی قورستر ئەبن ئەگەر ئیمانەکەی کەس بێ تاقیکردنەوەکانیشی سووگە بن کەواتە یەکێکی تر لەو شتانی کە خوا ئێمە هەر ئاگامان لێ نییە خوا نەخۆشیێکی داوە بە کابرایەک ئێمە نازانین هۆکاری نەخۆشیەکە چییە بینی خۆی و خوا خۆی ئاگادارە ئەم پیاوە چی کردووە ئەم پیاوە کردەوەی ئەو نە باشی نییە خوا لە تاوانەکانی خۆش بێ بەکردەوە چاکەکان خوا ڕەسیدێکی بۆ ئیزافە ئەکا خوا پارەیەکە خاتە سەر حسابەکانی مەغفیرە و لێخۆشبوون و لوتف و کەرەم و بەخشندەیەکە خاتە سەر ڕقم حسابەکەی کە چییە کە تاقیکردنەوەکانی خۆیەتی بەس بۆ ئەوەی لێخۆش بێ کەواتە عەبدەکەش بەبێ ئەوەی خۆی بزانێ بەبێ ئەوەی ئێمە بزانین خوا بینی خۆی و خۆی لەگەڵ ئەو عەبدەی خۆی سافەکە بەو بەڵاو موسیبەتانی کە بووی ئەنێرێ بەمەرجێ سەبری هەبێ بەمەرجێ ئارامگر بێ لەبەر بەڵاو موسیبەتەکانە لەبەرەوە ئێمە ئاگامان لە بینی خەڵک و خوانیە بەڕێزان با خەڵک کە تاوانەکە حتا ئەگەر کوفریشەکە ئێمە بێهیوای نەکەین لە ڕەحمی خوا عەذاب لێگەڕین بۆ قیامەت پاداشتیش مژدە بدەین لە دنیا چونکە یەقینمان هەیە بەوەی کە ئینجازی وعدی خوای پەروەردگارە کە خەڵێکی تر بەڕێزان گەڕانەوە تەوبە و ئیستیغفار ئێمە ناڵێن کەسێک گەر تەوبە بکە ئەگەر بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار خوای پەروەردگار لە گوناهەکانی خۆشە بێ ئێمە ناڵین التائب من الذنب كمن لا ذنب له کەسێک کە گوناهێکی کرد تەوبەی کرد وەگە وایە تاوانەکەی هەر نەکردبێ خوا نافەرمێ فمن تاب من بعد ظلمه وأصلح فإن الله يتوب عليه ئەم ئینەیە بۆ تەئکید و تەشدید نییە خوا نافەرمێ هەر کەسێ من بعد ظلمه ظلمەکە هەرچی بێ کوفرە شیرکە قەتڵە دزیە سیحرە بەرتی لە جادووە هەرچیەکی کردووە خوا ئەفەرمێ من بعد ظلمه لە پاش ظلمەکەی بگەڕێتەوە وأصلح چاکەی کردبێ ئەفەرمێ فإن الله يتوب عليه بۆ إن الله غفور رحيم خوای پەروەردگار زاتێکی بەخشندە و بەبەزەیی ئەفەرمێ وإني لغفار لمن تاب ئەم لامەلامی تەوکیدە ئەفەرمێ من بەدڵنیاییەوە لە هەر کەسێ تەوبە بکا خۆشە بم وآمن وعمل صالحا ثم اهتدى کەسێک تەوبە بکا و ئیمان بێنێ و کردەوەی چاک بکا پەروەردگار ئەفەرمێ لێی خۆشە بم لە ئایەتەکەی کە پێ فەرمێ إلا من تاب وآمن وعمل عملا صالحا هەر کەسێک تەوبە بکا و بگەڕێتەوە و کردەوەی چاک بکا ئەمانە دیسانەوە هۆکاری لێ خۆشبوونن بۆ بەندەکان بەڕێزان یەکێکی تر لەوانە جاری وا هەیە هەموو دنیا ئێمە پاناکاتەوە یعنی ئێمە ئینسانێکین تاوانمان ئەوەندە زۆرە نە بە کردەوەی چاک نە بە تەوبە و ئیستیغفار نە بە بەڵاو موسیبەت پاک نەبوویتەوە هەر لەسەر تاوانە خراپەکانیشمان مردوین ئەی ئێمە شتەیەک نییە بە گوێی خەڵکە ئەیدین دائیمین ئەڵێن پێغەمبەری خوا شەفیعە ئەی پێغەمبەر ناڵێن شەفاعەت بۆ خەڵکەکە صلی الله عليه وسلم یخۆکا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەت بۆ پیاو چاک ناکا شەفاعەت بۆ ئەولیا ناکا شەفاعەت بۆ ئەصحاب ناکا شفاعتي پیغمبر صلى الله عليه وسلم خوي أفرمي أدخرها لأهل الكبائر من أمتي أفرمي أم شفاعتي خوم هلا قرم أم تكاور جاي خوم هلا قرم لقيامت بولا إخوة بوكي أفرمي وهو كساني كتاوان بارن تاواني قوريان كردو لأمتي من أي كواتا شفاعتي پیغمبر صلى الله عليه وسلم كيش كيله كاركاني لي خوش بون أي پیغمبر إخوة لغين شفاعتي پیغمبران أي پیغمبری خوا نافرمي وإن الشهيد ليشفع في 70 من أهله نافرمي كسيك شهيد به شفاعة بو حفتاكس لأهلي خويكا إكوات أمش هكاري سرين ويتاوانا برزان إكي تله هكاركان إما عقوبات شرعي مان هي إما بو نمونا كفارت مان هي لقتل خطأ دو مان كسك برجوع بيقر قتل خطأي كرد بي بو سرين ويتاوانا كيتي إما لزينايا رجم مان هي وجلب مان هي بو سرين ويتاوانا كانا پیغمبری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێکی کوشت لەسەرەوەی زینای کردبوو خۆی ئیقراری لەسەر خۆی کرد دوای یەکێک لە ئەصحابەکان لە کاتی عقوبەدانیا قسەی پێگوت پیغمبری خوا صلی الله عليه وسلم قسەکەی پێ ناخۆش بوو فەرمی بۆ قسەی پێ ئەفەرمی فەرمی لقد تابت توبة لو قسمت بين أهل المدينة لوسعتهم فەرمی ئەمە زینای کردووە ڕاستە سزاماندا لەسەر زیناکەی بۆی خۆی مصر بوو لەسەرەوەی سزا وەرگرێ بۆی پاک بێتەوە لە تاوانەکەی فەرمی تەوبەی ئەم ئافرەتە نەک بەش خۆی فمن بسر همو أهل مدينة توزيع بك توبي أم آفرته بمنافق بهرشي هي فرمي توبي أم آفرته خوالة ثواني همو أهل مدينة بتوبي أم أبوله أو أن توبيك ناصحه خالصي كردو بو خواي پروردگار لبرو خوش ويستان أميكي كتير لو خالانا كيما عقوبات شرعي تاوانا كان سرنوا يكي كتير لو شتاني كپروردگار تاواني بي أسرته دعاي زندو كان پارانوي زندو كان إما خوا خوي
ڕێنموویمان ناکە بەوەی کە دوعای خێر بۆ مردوەکان بکەین نافرمێ والذین جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان خوا ئامۆژگاری و ڕێنموویمانەکە کەواتە ئەگەر ئەم ربنا اغفر لنا ولإخواننا ئێمە داوای لێخۆشبوونیان بۆ ئەکەین ئەگەر ئەم داوای لێخۆشبوونە نابێتە بمای لێخۆشبوون و تکاکردن لە لای خوا و ئەگەر خوا تکاکە وەرناگرێ بۆچی ڕێنموویمانە بە کاکە بیکەین بە دڵنیاییەوە خوا شەفاعەت و دوعای خێر و داوای لێخۆشبوون و چاکە و حەسەنات و هەدیەی قورئان و خێر و خێراتی زیندۆکان بۆ مردۆکان ئەکا بە تکاکار بۆیە بەڕێزان یعنی ئەم قاعیدەیە من حەزەکەم ئێمە دائیمەن مەزدەری هیدایەت بین بۆ خەڵک ڕەحمی خوا لە دەرگای ڕەحمی خوا لە خەڵک دانەخین ڕەحمی خوا شوا بەرتەسک نەکەینەوە وەکو سەحابەکە هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەصحابەکان لەسەر مۆزوعێک لێی تووڕەبوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بە ڕوویەکی خۆش هەڵەکەی بۆ چارەسەر کرد دوای سەحابەکە دەستی بەرز کردبووە بۆ ئاسمان ئەیفەرموو اللهم ارحمني وارحم محمدا ولا ترحم معنا أحدا تی خوایە لە من و محەممەد خۆش بی بەزەی و بە کەسی کەیانەیەتەوە غێری من و محەممەد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لقد ضيقت واسعا فەرمی دەرگای ڕەحمێکی فراوانی خوا هەیە بەش هەموومانەکە بوو بەرتەسکت کردەوە بەس بۆ من و خۆت لەبەرەوە ئێمە ئەڵێین ئینسانی ئیماندار با ئینسانی کافریش بێ با کوفرەکەیشی مستحقی عقوبە بێ بەڵام خۆ ئێمە ئەزانین ئینەمە الأعمال بالخواتیم ئێمە ئەزانین کردەوەکانی مرۆڤ هەتا ڕۆح لە بەدەناما بێ مەجای دەستکاریکردنیان هەیە ئێمە حتا کابرا زۆر کافریش بێ با ئەوەی مژدەی پێ ئەدەین بەوەی ئەگەر تەوبە بکە ئەگەر بگەڕێتەوە پەروەردگار لێی خۆشە بێ با ئەوەندە نەیترسێنین بێهیوای نەکەین سەرکۆنەی نەکەین چونکە ئێمە ئەزانین کەسێ ئەگەر کوفریش بکە مەرج نییە بەو کوفرەوە بچێتەوە حوزوری خوای پەروەردگار خوای پەروەردگارە فەرمێ خوا بەخشندەیە میهرەبانە ئەبورێ بەڵام بە مەرجە ئینسانەکە پێش ئەوەی بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار تەوبە بکە با ئێمە سەرچاوی هەڵانی بین بۆ تەوبەکردن نەک هەڵانی بین بۆ ئیسرار و بۆ ئەوەی کە دۆزەخی بێ تا بەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بەڕێزان و خۆشەویستان سڵای پەروەردگارتان لێبێت بەردەوامی لەسەر باسکردنی بنەماکان و ڕێکارەکانی تەکفیر دەرسی ڕابردوو قسەمان لەسەر بنەمای یەکەم و ڕێکاری یەکەم کرد بۆ بابەتی تەکفیر کۆتمان مەسەلەی تەکفیر حکمێکی شەرعیە و ئەم حکمە شەرعیە ئەبێ وردەکاری زۆری تیا بە خرج بژرێ و کەسەکەی کە بڕیارەکەی لەسەر ئەدا ئینسانێکی خواناسی زانای بەتوانا بێ و لە علومی شەرعی کەسێکی زۆر متەمەکین بێ لە پاش دڵنیابوونی تەواو و شارەزایی تەواو لە کۆی حکمە شەرعیەکان ئەو جا ئەتوانێت بڕیارێکی لەو جۆرە بە ئەمڕۆ دێنە سەر بنەمای دووەم و ڕێکاری دووەم لە ڕێکارەکانی تەکفیرکردن کاڵین تەکفیرکردنی ڕەها واتە ئێمە جاری وا هەیە قاعدەکە کە پێی ئەڵین الكفر العام لا يستلزم دائما یا الكفر المطلق لا يستلزم دائما كفر المعين کاتێک بڕیارە دەین ئەڵین ئەم بابەتە کوفرە بۆ نمونە ئەم قسەیە کوفرە مەرج نییە هەر کەسێ ئەو قسەیە بکا کافر بێ ئەم دوو خاڵە دوو شتی لێک جیاوازن ئێمە بۆ نمونە کاتێک ئەڵین دیموقراتیەت بۆ مەفهومەی کە گەل سەرچاوی هەموو دەسەڵاتێک بێ و مافی سنوور بەزاندنی شەرع و گۆڕینی حکمی خوای هەبێت دیموقراتیەت بەم مەفهوم و چەمکە کوفرە بەڵام مەرج نییە هەر کەسێک بۆ نمونە ئیمانی بە دیموقراتیەت هەبێ کافر بێ بۆ چونکە ئەو لەوانەیە دیموقراتیەت چەمکێکی زۆر فراوانە ئەو لەوانەیە ئیمانی بەو چەمکە نەبێ کە مەسەلەی دیموقراتیەت بەدیل بێ لە شەرعی خوا کەواتە کاتێک کەسێک یا بۆ نمونە لە چەمکێک لە چەمکەکانی دیموقراتیەتە لە عملیەیەکی ئینتیخابیایە لە عملیەیەکی سیاسیە بەشداری ئەکا مسلمانە لە حیزبێکی ئیسلامیایە مەرجیە کە ئەم لە عملیە
سیاسیەکەی کە لە چوارچێوە و بازنگەی دیموکراتیەتا هەیە ئەم کافر بێ. کەواتە کاتێک گەڵین بۆ نمونە ئەڵێن ئەلمانیەت ئەگەر بە معنای جاکردنەوەی دین لە دەوڵەت بێ، ئەگەر بەو واتایە بێ کە دین بە کەڵکی حکومڕانی نایە و دین ئەبێت لە مزگەوت و لە تەکێ و خانەقاکانە قەتیس بمێنێ وەگەل خۆی حکمی خۆی بکە، ئەمە کوفرە. بەڵام مرد نییە هەر کەسێک لە حیزبێکی سیکویلارا بێ یا هەر کەسێک بەخۆی بڵێ ئەلمانی کافر بێ، چونکە لەوانەیە بەم مەفهومە بەم چەمکە ئەو قەناعەتی نەبێ بە ئەلمانیەت، و لەوانەیە ئەم کەسە بۆ نمونە شارەزایی تەواوی نەبێ سەبارەت بە ئەلمانیەت. بۆی خۆشەویستان ئێمە ئەم دووشتە لێک جا بکەینەوە ئەڵین ئەمە کوفرە، بەڵام بە کافرکردنی هەر کەسێک لەو چوارچێوەیایە ئەمە مەترسیەکی زۆری هەیە. کاتێک گەڵین ئەمە کوفرە ئەبێت لە دووشت دڵنیابی. یەکەم لەوەی کە فعلن ئەمە کوفری ئەکبەرە، یعنی بۆ نمونە ئەم کردەوەیە کە لە شەرع باس کراوە یا ئەم قسەیە کە لە شەرع باس کراوە، ئەگەر لە شەرع عەلەی ئەمە کوفرە بزانین کوفرێکی ئەکبەرە، ئەو کوفرەیە کە ئینسان لە بازنگی باوەڕەباتە دەرەوە، یا کوفری بچووکە وەکو تاوانێک وایە. من لە پێناسەکانە قسەم لەسەر جۆرەکانی کوفر کرد، من دوو جۆر کوفربان هەیە، کوفری حەقیقی و کوفری مەجازی، کوفری ئەکبەر و کوفری ئەزغەربان هەیە. کوفرێکمان هەیە وەکو تاوان مامەڵی لەگەڵ ئەکرێت، کوفرێکیشمان هەیە ئینسان لە بازنگی باوەڕەباتە دەرەوە. کاتێک ئێمە ئەڵین لە کوفری مطلقیشە، کاتێک ئەڵین ئەم فعلە کوفرە ئەبێ دڵنیابین کە شەرع ئەم کوفرەی بەو شێوازە بەکارهێناوە کە ئینسان لە بازنگی باوەڕەباتە دەرەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم کاتێ کە باسی حکمی کوفری مطلقەکەین ئەبێ دڵنیابین لەسەرەوەی کە ئەم حکمە دابەزێنینە سەر فعلەکە نەک سەر شخصەکان. کێشەی ئێمە لەوەیە ئێمە کاڵین ئەمە کوفرە ڕێک دێن کوفرەکەدا ئەبەزێنینە سەر کەسەکە، نە دایبەزێنە سەر فعلەکە. بۆ نمونە ئێمە ئەڵین هەر کەسێ ئەم قسەیە بکا کافرە، بەڵام ئەگەر کەسێ ئەو قسەی کرد مەرجنیە کافر بێ، چونکە لەوانەیە شەرتەکانی کافربوونی تیانە بێ و لەوانەیە مانیع هەبێ لە تەکفیرکردن. من دوایی بە تەفسیل دێمە سەر شروط و موانیعەکانی تەکفیر چین، بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ئەم خاڵە بزانین. کەواتە ئێمە تەجریمی فعلەکە ئەەکەین نەک معاقبەی فاعیل ئەەکەین. ئەڵێن ئەم فعلە جەریمەیە، بەڵام ئایا کابرا مستحقی ئەوەیە کە جەریمە بکرێ و عقوبە بدرێ؟ مەرجنی ئەمە وەکو پێویست وابێ. ئەمە کوفری مطلقە. کوفری معەن بەڕێزان یا تەکفیری معەن چییە؟ بریتیە لە دابەزاندنی حکمی کوفرە عامەکە لەسەر شخصێکی دیاری کراو، یا لەسەر جەمعێکی دیاری کراو، یا لەسەر کەسێکی دیاری کراو. ئەمە پێوتێ تەکفیری معەن. ئەم تەکفیری معەنەش کەی ئەبێ؟ دوای ئەوە ئەبێ لێکۆڵینەوەی تەواو بکرێ، لێپێچینەوەی تەواو بکرێ لەم کەسە، وەکو چۆن ئێمە لە مەسەلەی ئیستیتابی مرتد بەڕێزان ئێمە هەمومان نەزانین لە ئیستیتابی مرتددا کاتێک کەسێک بڕیاری هەڵگەڕانەوە ئەدا لە دینی ئیسلام، خۆ ئیقرارەکە، خۆ ئیسرارەکە لەسەرەوەی کە فعلەن هەڵگەڕاوەتەوە لە دینی ئیسلام. بەڵام بۆچی عولەما ئەفەرمون ئەبێ تا 3 ڕۆژ ئیستیتابە بکرێ و ئەبێ گوێی لێ بگیرێ، ئەبێ بۆ نمونە لێکۆڵینەوە و لێپێچینەوەی لەسەر بکرێ بۆ ئەم کوفرەی کردووە، بۆچی هەڵگەڕاوەتەوە لە دین؟ لە دوای ئەمە بڕیار لە چارە نووسی کابرا ئەدرێ. ئەی باش ئەگەر ئەمە بۆ مرتدێکی سەریح و صحیح وابێ، ئەی بۆ کەسێک کە موسڵمانێکە و بەڵام کەلیمەیەکی کوفر بەڵام ئیشێکی کردووە، ئیشەکە ئێمە گومانی کوفری لێ ئەەکەین. کەواتە کاتێک حکمی کوفرە مطلقە کە ئەمانەیە دایبەزێنینە سەر کەسێکی معەن، ئەبێ بە تەواوەتی لێپێچینەوە بکەین، بزانین ئەم کەسە فعلن کوفری کردووە، ئەو جا ئێمە بڕیاری کافربوونی بدین. هەروەکو خوای پەروەردگار کە لە قورئانە ئەفەرمێ ومن يشاقق الرسول من بعد ما تبين من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين. كواتا أبي هداكي بورون بيتوا، كواتا أبي أحكام شرعي لو باريو بورون بيتوا، أو جاء إما قسلة العقوبة سزادانا كيبكين. وكو چي وايا برزان هل وكو شون إما بو نمونا ألين كسيك زينا بكا، زينا حكمك إنسانك دوزخية، عرق بخوا دوزخية، كفر بكا دوزخية، يا كفر بكا موجبي أويك خوالي خوش نبي. همو ئەم قسانە ڕاستن، بەڵام ئایا مەرجە هەموو زانیەک دۆزەخی بێ؟ مەرج نییە. بۆ چکە لەوانەیە زینایەکی کرد بێ، بەڵام لەوانەیە حەسەناتی ئەو نەزۆر بێ، خوای پەروەردگار هەموو زیناکەی ببەخشێ بە حەسەناتەکانی. لەوانەیە خوای پەروەردگار ئەم عەبدە ئەوەندەی ئیبتیلا کرد بێ بە کۆمەڵێک مەسائل، ڕەفعی دەرەجاتی بەو ئیبتیلایە نەکرد بێ، خوا عقوبەی زیناکەی هەر نەدا. ڕاستە لە مطلقە من و تۆ کەسێکە بێ بڵێ زینا ئەڵین لە کەبائیرە، لە گوناهە گەورەکانە، بەڵام ئەگەر وتی من زینام کردو ناڵین تۆ دۆزەخی دەبەرەوەی زینات کردووە. الله ئەعلەم ئێمە نازانین بینی خۆی و خوا زینای کردووە، تاوانی کردووە، خوا خۆی ئەزانەیە کە ئەم کەسە کردەوە و حەسەناتی چییە و ئایا لێی خۆشە بێ یا لێی خۆش نابێ. مەسەلەی کوفری شوایە، ئێمە ئەڵین ئەم قەولە قەولێکی کوفریە،
بەڵام ئەم کەسەی کە کردوێتی ئەبێ بە کافر ئەبێ بە دۆزەخی الله ئەعلەم ئەبێ لێکۆڵینەوە بکرێ هەموو مەرجەکان لە کوفرەکەیە هەبێ و هیچ مانیعێک نەبێ بۆ تەکفیرکردن ئەو جا ئەتوانین بەڵام بەسەرپێی بە مجرد قسەکە دابەزاندنی حکمی کوفری مطلق بۆ سەر شخصی معین وارد نییە ئێمە زۆرمان لەمەیە تێکەوتوین بەڕێزان ئەڵێن دیموقراطیەت کوفرە باش کەواتە هەرچی لە بازنی عملیی دیموقراطی و عملیی سیاسیا بێ ئێمە بە کافر لە قەڵەمێ دەین ئیتر کابرا ئەگەر حافظ قورئان بێ ئەگەر قائم بێ بەلەیل سائیم بێ بە ڕۆژ باشە ئەم کەسە بەلای ئێمەوە کافرە هەر لەبەرەوەی چیە لەبەرەوەی مشارەکەی عملیەکی ئینتیخابیە عملیەکی سیاسی کردووە ئەمە حکمێکە زۆر دوورە لە واقعی ئیسلامەتی و ڕاستی مسلمان بوونەوە بەڕێزان لەبەرەوە ئێمە ناتوانین بەم شێوازە مطلقیە کاڵین کارێک کوفرە ناتوانین ئەم حکمە دابەزێنینە سەر کەسێکی معین بەڵێن کافر ئەبێ با بچینەوە خزمەت ئیبن تەیمیە بزانین دەربارەی ئەم مەسەلەی ئەفەرمێ ئەفەرمێ فقد يكون الفعل أو المقالة كفرا أفرمي جاري وهي كردوكا يقسك كفرا ويطلق القول بتكفير من قال تلك المقالة وأشلين هركسي وابلية كافرة أو فعل ذلك الفعل يا أو كاربكا كافرة ويقال من قال كذا فهو كافر ألين هركسي وايقود كافرة أو من فعل ذلك فهو كافر يا هركسي وايقود كافرة أفرمي لكن الشخص المعين الذي قال ذلك القول أو فعل ذلك الفعل لا يحكم بكفره أو لا يحكم بكفره ئەڵێ بەڵام ئێمە ئەڵین ئەم قسەیە کوفرە و هەر کەس بیکا کافرە بەڵام ئەگەر کەسێک کردوێتی ئەڵێ ئەو شخصە معەنەی کە قسەکەی کردووە یا فعلەکەی کردووە لا يحكم بكفره حكم نادين بوي ككافر بو حتى تقوم عليه الحجة التي يكفر أو يكفر تاركها حتى أو حجة أو بلغي لسن إقامة أبي أو كاتالين بلي أمكسة كافرة كواتا أما رأي ابن تيمية لشوني كي أفرمي ومن يثبت إسلامه بيقين لا يزول عنه ذلك إلا بالشك أفرمي هر كسي كزاني من بيقين أم كسا مسلمانة بقومان إسلامتيكي لسلا نار بقومان كافر نابي لبازغي باور نار واتدروا ألا إلا بعد إزالة الشبهة وإقامة الحجة أبي قومانكي بوب الروينين وإقامة حجة لسربكين أو كاتا أتوانين بيبلين كافرة بوي أفرمي إمام أحمد خوي أفرمي وعامة أئمة أفرمي وهمو أئمة كان يتر لقل إمام أحمد أفرمي الذين أطلقوا هذه العمومات أواني كقتيان أو جهمياني كألين نفي أسماء وصفات كان أمان كافر أفرمي لم يكفروا أكثر من تكلم بهذا الكلام بعينه زوريني أو كساني كأيش نفي أسماء وصفات شانك التكفير يعني نكردن بوش التكفير يعني نكردن چونکە پێیان وا بوو ئەمانە جاهلین یا پێیان وا بوو ئەمانە تەویلێکیان هەیە یا پێیان وا بوو ئەمانە بەڵگەیەکیان هەیە کە بەڵگەکە حکمەکەیان لەسەر لا ئەبا لەبەرەوە ئەمە بابەتێکە ئەبو العیزی حەنەفیش لەسەری ئەفەرمێ أما الشخص المعين أفرمي كسي دياري كراو إن قيل هل تشهدون أنه من أهل الوعيد وأنه كافر أفرمي قال لي برسين إيوش هايتي أدن أم كسا كافر بو قسي ككردوتي يا بو كردوي ككردوتي وأم كسا شايني أو كسزا بدري لقيامته أفرمي فهذا لا نشهد عليه إلا بأمر تجوز معه الشهادة أفرمي إما شايتي لسر بابتي كيوانا دين إلا بشيوازك نبي كشايتي الشرع كسيكي صادق به أمين به عفيف به كطواو ضلنيا بلو حكمي كشايتي لسر أداء أو جا شايتك قبولكين أفرمي فإنه من أعظم البغي أن يشهد على معين أن الله لا يغفر له ولا يرحمه بل يخلده في النار فإن هذا حكم الكافر بعد الموت أفرمي زور قوريا إما شايتي بين لسر مسلمانك بلين خوالي خوش نابي بقى بديل جهنم أيه الله توا كتب مسلمانك دوت كافر أم حكمانا يقري توا أفرمي أما هيج دروس نية بو أفرمي چونك أما حكمي كسيك كبكافري بمره إسن الجيعنا كي الله توبة ناكا كي الله ناقر توا كي الله تأويلي كينية ونيا همو أمانة وارد لحق مسلمانا كواتبو إيما خومان توشي أم كيشي بكين زانا ين بو أم بابا تبرزان كومالك بلغد ينوا كأم قسي أوان إيكن أبو شوازي إيكي لوانا ألين درباري عرق ساكن ألين خواهي پروردگار درباري عرق جبريل هاتو تخزمت پیغمبر صلى الله عليه وسلم بيقوتو أي پیغمبري خواه صلى الله عليه وسلم إن الله لعن في الخمر 10 خواه لسر عرق دكسي لعنت لي كردوها طبعا عاصر ومعتصر وبائع وشارب ومنأزانم شاري وحامل وكيوكي همو أمانة ملعون لسر مسألة أو كساني كعرق أخونا يا أم ربطيان هي لقل عرق بون منك أبدا حمالك لبازار باري أكا
دوکانێکی هۆی ئەی فرۆشەیە کڕیارە و ئەچێ ئەی کڕێ بازرگان و تیجارەت بە جوملەکەیەوە ئەکا هەموو ئەمانە مەلعونە بن لەسەری باش ئەمە حکمێکی مطلقە بەڵام ئایا مەرجە هەموو عارەقخۆرێک مەلعون بێ کەوتیشمان مەلعون یعنی لە بەزەی و سۆزی خوا دوورە مەرج نییەوە بێ بە بەڵگەی ئەوەی کە ئەسحابە گێڕنەوە ئەفەرمونون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابیەکی بوو ناوی عەبدوڵڵا بوو ئەفەرمێ ئەم عەبدوڵڵایە وەکان یولەقەب حیماڕا یعنی ئەلقابی زەمەنی عەرەب وا بۆ پیانەوت کرد یعنی وا بڵێ عەبدوڵڵا کرد ئەڵێ ئەم پیاوە هەموو جارێک عارەقی خواردە و ئەیان هێنا بۆ خزمەت پێغەمبەر سەڵسەلەم پیاوێکی قسە خۆش و کەیف خۆش بوو هەموو جارێک کە پێغەمبەری بینی صلی الله عليه وسلم پێکەنینی بە حاڵێ هاو ئەفەرمێ ڕۆژێکیان بە سەرخۆشی هێنایەنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێک گوتی اللهم لعنه ما أكثر أن يؤتاه گوتی بە لعنەتی خواکەوێ عەبدوڵڵا ئەمە چەندەم جارە عارەقی خواردەوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عقوبەی ئەدا لەسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لا تلعنوه فەرمی لعنەتی لێ مەکەن جبريل پێی ئەفەرمێ مەلعونە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە حکمە مطلقەکەیە ئەو کەسی عارەخۆرە بەڵام دابەزاندنی ئەم حکمە مطلقە بۆ سەر حکمێک کەسێکی معەیەن کە عەبدوڵڵایە ئەمە جێی نەزەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لا تلعنوه فإنه رجل يحب الله ورسوله ئەم پیاوە خوا و پێغەمبەری خۆی خۆشەوێ کەواتە چی مانیع لەوەی لعنەتەکە لەسەر ئەم پیاوە دابەزێ ئەم پیاوە لە ناخە خوا و پێغەمبەری زۆر خۆشەوێ ڕاستە ئەم فعلە خراپەیشی هەیە ئەمە مانیع لەسەرەوەی کە مەلعون بێ عەبدوڵڵا بەڕێزان ئێمە شەروا حکم ئەدەین یعنی ئەمە حکمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەواتە هەر کەسی عارەخۆرە مەرج نییە مەلعون بێ و بێبەش بێ لە ڕەحمی خوای پەروەردگار خاڵێکی تر بەڕێزان هەمومان ئەو چیرۆکەمان بیستووە کە پیاوێکی ئیسرائیلی 99 کەسی کوشتووە دواتر ئەچێتە لای کەسێک فتوای لێ وەرگرێ بۆ ئەوەی کە تەوبە بکە پیاوەکە پێی ئەڵێ تۆ 99 کەسێک کوشتووە تازە فتوا لە چی تەوبە لە چی ئەتەوێت چی بکێت توێ خوا لێت خۆش بێ کاولە لە داخی دڵی خۆی ئەویژە کوژێ ئەڵێ 99 سەوەک و یەک وایە ئەویژە کوژێ و ئەی کا بەسەد بەڵام کابرا هەر خوای خۆشەوێ ئەوێت تەوبە بکە ئەچێتە لای عالمێک جاری پێشوو چۆتە لای عابیدێکم جارە چێتە لای عالمێک ئەڵێ من 100 کەسم کوشتو ئەمەوێت تەوبە بکەم پیاوە عالمەکە عاقڵ ئەبێ پێی ئەڵێ خۆت بشۆ ڕەحمی خوا فراوانە ئەم شوێنە بەجێ بێڵە بڕۆرە شوێنێک کە تەوبە بۆ کردووە دوای ئەم پیاوە خوای پەروەردگار قسەکەی دوور و درێژە خوای پەروەردگار لێی خۆشە بێ لە کاتێک ئەم پیاوە سوژدەیەکی بۆ خوا نەبردووە ئێمە ئەڵێن کەسێک بەناحەق بکوژێ ئەڵێن خوای پەروەردگار فەرمێ فجزاؤه جهنم خالدا فيها خوای پەروەردگار بە ئەبەدی لە دۆزەخا ئیسوتێنێ سەری کەسێکی کوشتووە ئەم پیاوە سەتی کوشت ئێخوا لێی خۆش بوو سوژدەیەکیشی بۆ خوا نەبرد لەبەروی صادقانە تەوبەی کرد کەواتە بەڕێزان دابەزاندنی عقوبە لەسەر کەسێک بە معەیەن ئەمە بابەتێکە تۆزێک علمی شەرعی ئەوێ خەڵێکی تر بەڵگەیەکی تر ئەو پیاوەی کە زۆر تاوان کار بوو لە بەنو ئیسرائیل هەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکا باسێکا کە لە حەدیثەکە لە موسلیمە هەیە پێغەمبەری خوا فەرمێ کابرا دوایی وەسیەتی کرد ئەوەندە خراپەکار بوو لە ژیانی خۆیان پێشەوەی بم لێ وەسیەتی کرد بۆ مناڵەکانی گوتی ئەگەر مردم بم سووتێنن پاشان سووتۆکەم بم بەدەم باوە باخوا لە قیامەت زیندوم نەکاتەوە ئەوەندە خەجاڵەتم خوا زیندوم بکاتەوە دەرباز نابم لە دەست خوای پەروەردگار ئەم گومانەی کابرا بەخوا کوفرە ئێستا هەر کەسێک بڵێ من خۆم شتێ لێکم خوا نەتوانی لە قیامەت زیندوم بکاتەوە ئەم کارە کوفرە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوا لە قیامەت زیندوی کردەوە فەرمی بۆ وات کرد گوتی پەروەردگار والله بەس لە ترسی تۆ خوا فەرمی من دوو ترسی خۆم لە دڵی عەبدێکا کۆ ناکەم لە دنیا ئەوەندە لێم ترساوی لە قیامەت ناترسێن مۆجارێکی تر خوای پەروەردگار فەرمانی کرد بیبن بۆ بەهەشت بەڕێزان ئەم فعلە ئەم تەسەورە بەرامبەر بەخوا تەسەورێکی کوفریە هەر کەسێک بیکە کافر ئەبێ بەڵام ئەم پیاوە بۆ کافر نەبوو بەمە بۆ خوا بەمە لی خۆش بوو بەعکسەوە ئێمە خوایەکی میهرەبانمان هەیە بەڕێزان بە ئەوەندە ڕەحمی خوا تەسک نەکەینەوە بە ئەوەندە ڕەحمی خوا کورت نەکەینەوە حەدیثێکی ترمانەیە کە واقعی لەیثی بۆمانە گەڕێت و فەرمی لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم چوین بۆ غەزای حونەین ئەفەرمی تازە موسڵمان ببووین یعنی زۆر لە ئەحکامی شەرع شارەزا نەبووین ئەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای دارێکا تێپەڕ بوو دارەکە سێبەرێکی زۆری کردبوو ئێمەش ئەمان بینی مشتێکەکان دار و بەرد و ئەمانە ئەپەرستنەوە خۆشمان هەر کاتی خۆی مشتێک بووین پەرست بوومان گوتمان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ دارێک وەک ئەو داری مشتەکان بۆ ئێمە دروست ناکەین اجعل لنا ذات أنواط كما لهم ذات أنواط ئێوە تۆش شتێکمان بۆ بکە ئاوا تەبەڕوکی پێ بکەین تەمەسوحی پێ بکەین
وەگەوەی کە کافرەکان و بێدینەکان هەیەە داری پیا هەڵەواستن و شمشێری پیا هەڵەواستن و پێیان وایە ئەمە سەرکەوتنیان پێ بەخشێ و تحقیقی غەڕەضەکانیان بۆ ئەکا و مناڵیان ئەداتێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموون فەرمی إنما قلتم كما قال أصحاب موسى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وەکو بەنو ئیسرائیل چی بە موسا گوت کە گوتیان ئیجعل لنا إلها كما لهم آلهة تۆش خوایەکمان بۆ بکە ئەی موسا وەکو فرعون و ئەوانە خوایان هەیە وەکو ئەقباط خوایان هەیە تۆش خوایەکمان بۆ بکە ئەی موسا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەمە نفسی قسەکەی ئەوانە بەس خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیگوت ئێوە کافرن و کافر بوون بەم قسەیە لە کاتێکا ئەوەی ئەوان گوتیان کوفر بوو کەسێک ئێستا بڵێ باش شتێک دروستکەین بیپەرستین ئەم قسەیە کوفرە بەس خۆ ئەمان ئەصحابی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیگوت ئەمە کوفرە خۆشەویستان یا جاری وا هەیە کابرا زمانی ئەپژێ بە کوفرە یعنی بۆ نمونە نایەوێ بێڵێ بەڵام کوفر دێ بە دەمیا ئەم کەسە کافر نابێت بە بەڵگەی ئەو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ئەفەرمێ پیاوێک جارێکیان نمونەی تەوبەکار باسەکە کەسی تەوبەکار باسەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ پیاوێک ئەوێ بڕوا بۆ شوێنێک سەفەرێک حوشترێک دێنێت و هەموو خواردن و هەموو پێداویستەکانی سەفەرەکەی خاتە سەر حوشترەکەی ئەفەرمێ کە ئەگاتە سەحرا و نەوزێک ئەیباتەوە سەر ئەخاتە سەر بەردێ بۆ ئەوەی بخەوێ سەرخەوێ بشکێنێ ئەفەرمێ کە خەبەری بێتەوە نە حوشتر ماوە نە خواردن ماوە نە پێداویستی ئەفەرمێ پیاوە زۆر بە شوێن وشترەکەی ئەگەڕێ نایدۆزێتەوە دواتر ئەگەڕێ خۆی تەستیم بە مەرگێکا چونکە لەم سەحرایە فریاد ڕەسێکنی غەیری خوا خۆی دەستیم بە مەرگێکا و سەر ئەنێتەوە ئەفەرمێ کە چاوە کاتەوە حوشترەکە بەسەرێوەیەتی ئەم کابرایە ژیانی بۆ گەڕاوەتەوە ئەفەرمی ئەم پیاوە ئەوەندە خۆشحاڵە بە گەڕانەوەی حوشترەکەی لە خۆشیان دەست بەرزەکاتەوە بۆ خوا دەست بەرزەکاتەوە بۆ ئاسمان ئەڵێ اللهم ئەنا ربك وأنت عبدي ئەڵێ خوایە من خوای تۆم تۆ بەندەی منی کابرا ئەوەندە مندەهیشە ئەوەندە خۆشحاڵە بە گەڕانەوەی حوشترەکە قسەکەی ئەبزۆڕکێنێ نازانی ئەڵێکی لە خۆشیە کوفرە قسەکەی بەس ئەم پیاوە کافر نابێ بەم قسەیە چونکە نەیویستوە کوفر بکە بۆیە خۆشەویستان یعنی ئێمە لە بابەتی تەکفیرە ئەم بنەمایە بنەمای دووەمە ئاگامان زۆر لە خۆمان بێ ئێمە نابێ ئەو بابەتانی کە تەوسیفێکین خەڵکی ئێمە لەمەیە لە یەقەومێ کە تەوسیفێکین ئەڵێن ئەم فعلە یا ئەم قەولە کوفرە مەرجنی هەر کەسێ ئەو قەولەی گوت یا ئەو فعلەی کرد کافر بێ چونکە مطلقاً ئەوە کوفرە باشە بەس ئەم معەنە بەم حکمە کافرە بێنە ئەوانە هەمووی حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم من بە نمونە عرضم کردن ئەوش ئەقوالی فقها کە عرضم کردن بەوەی کە ئینە تەکفیرە المطلق لا يستلزم تەکفیرە المعەن کەسێک ئاڵێ ئەم حکمە بە مطلقی کوفرە مەرجنیە بکەرەکان یا بێژەرەکانی ئەم قسانە کافر بن تا بێگەشتنەوەیەکی تر و باسکردنی درێژەی ئەم بابەتە بەخوای گەورەتان سپێرم وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سلمانانی بەڕێ سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک بەردەوامین لەسەر باسکردنی بابەتی تەکفیر دەرسی ڕابردوو قسەمان لەسەر ئەو قاعیدەیە کرد کاڵێ تەکفیرکردنی ڕەها مرزنیە تەکفیرکردنی کەسێکی دیاریکراوە بە دوای خۆیان بێنێ ئەمڕۆ باس لەسەر ئەوواکەین کە چۆن ئەتوانین بە چەند مەرج ئەتوانین کەسێکی دیاریکرا و تەکفیر بکەین واتە ئەگەر کوفرێکی ڕەهامان هەبوو وتمان ئەم قسەیە یا ئەم کارە کوفرە ئەو کات چۆن بتوانین ئەمە بەسەر کەسێکی دیاریکراوە جێبەجێ بکەین وەکو قاعیدەکە طبعا خاڵی یەکەم پێویستە ئەو کەسێک کە کوفرەکە ئەکا مەبەستی بێ کوفر بکە چکۆکو دەرسی ڕابردوو باسمان کرد عەرزم کردن کەسی وا هەیە لە ترسا کەسی وا هەیە لە ناچاریە کەسی وا هەیە بە نەزانی کەسی وا هەیە بۆ نمونە لە حاڵەتی ئیندیهاشە لە حاڵەتی سەرسامیە کوفر بە دەمیادی حەپەساوە وتمان لە هەموو ئەم حاڵەتانەیە ئینسانەکە
پێی کافر نابێ بۆ چونکە قستی نییە کوفر بکە کەواتە کاتێک ئەو قسەی ئێمە ئەڵین کە ئەبێ بەمایی کوفر یا ئەو کردەوەی ئێمە ئەڵین ئەبێ بەمایی کوفر ئەگەر کەسەکە مەبەستی بوو کوفری پێ بکە ئەمەیەکێکە لەو مەرجانی کاکرێ بڵین کەسێکی دیاریکراوی پێ کافرە بێ واتە کەسێکمان هەیە ئێمە ئەڵین ئەگەر کەسێک بۆ نمونە قسەیەک سوکایەتیەک گاڵتەکردنێک بە ئەحکامێکی شەرعی بکە باشە ئێماڵین ئەمەیەکێکە لەو حکمانی کە ئینسان پێی کافرە بێ ئەگەر کەسێک کارێکی لەم جۆرەی کرد ئەگەر مەبەستی بوو کوفری پێ بکە ئەو کاتە پێی کافرە بێ بەڵام ئەگەر مەبەستی نەبوو و ئینەما نەیزانی یا بە زۆر پێی کرا یا بە ناچاری کردی یا حکمێکی تر ئەلەم حاڵەتەیە حکمی کوفرەکە وەرناگری یا جاری وا هەیە کابرا کوفرەکە ئەگەڕێتەوە یعنی بۆ نمونە کەسێک دێ ئەڵێ وەڵات لە فڵان شوێن بووم کەسێک هاو ئاوا کوفری کرد بەڵام ئاگامان لێ خاڵ بێ لێرە ئەو کەسانی کە کوفرە گێڕنەوە جاری ئەبێ بۆ خۆشینی گەڕنەوە ینی جاری وا هەیە هەندێک بابەت هەیە کوفرە کراوە بە نوکتە بۆ خەڵک نوکتە بە کوفرەکە ئەمە بەڕێزان هەم نوکتەکە خۆی بۆ خۆی حرامە و هەم ئەچێتە قاڵبی گاڵتە پێکردنەوە ئەمە نابێ بە عوذر ئێمە کاتێک گەڵێن ناقل الكفری لەیسە بیکافر ئەگەر کەسێک کوفر بگوازێتەوە کافر نابێ ئەم قاعیدەیە لە کاتێکایە ئەگەر کەسەکە بۆ پێویستی کوفرەکە نەقڵکە ینی بۆ نمونە دێتە لای بەڕێزت دادوەری بەڕێزت مەسەل مامۆسایەکی ئاینیت بەڕێزیت کەسێکی سەرپەرشتیاری ئەلێ کوڕەکەی تۆ ئەم کوفرەی کردووە ئەمڕۆ ئەم قسەی کردووە وەکو سکاڵا بۆ چارەسەر نەک وەکو ئەوەی بڕوابیکا بە نوکتۆبی گەڕێتەوە لە ناو خەڵکا و بڵاوی کاتەوە ئەمە بەڕێزان پێی ناوتیە عوزر بۆ نەقلی کوفر لەبەرەوە ئێمە ئەڵێن کەسێک ئەگەر کوفرێکی گەڕایەوە بۆ دادگا یا بۆ کەسێک بە مەبەستی ئەوەی چارەسەری بکە گێڕانەوەی کوفرەکەی ئەم پێی کافر نابێ ئیمامی نەووی لە مەجموعە فەرمێ لا يصير المسلم كافرا بحكايته الكفر واتە ئیماندار ئەگەر هاتو کوفرێکی گێڕایەوە بە گێڕانەوەی کوفرەکە کافر نابێ ابن مفلح لە فروعە فەرمێ ولا يكفر من حكى كفرا سمعه ولا يعتقده کەسێک گەر باسی کوفرێکی کرد کوفرێکی بۆ ئێمە گێڕایەوە بەڵام خۆی باوەڕی بە کوفرەکە نییە یعنی قەنەعەتی نییە بۆەوەی کە ئەم قسەی ئەیگەڕێتەوە وەک بکەرەکەی قسەکە بگێڕێتەوە ئینەما ئەم بۆ مەبەستێکەکە ئەیگەڕێتەوە ئەڵێ ولعل هذا إجماع واتە لەوانەیە کۆدەنگی زانایان لەسەر ئەم خاڵە هەبێ بەوەی کە کەسێک گەر کوفرێکی گێڕایەوە پێی کافر نابێ لەم بابەتەیە خاڵێکی تر گرنگە ئاگامان لێ بێ بەڕێزان ئەوش ئەوەیە کاتێک کەسێک کوفرێکە گێڕێتەوە و نەقلی کوفرەکە ئەکا نابێ بە عەمەلیەن یعنی کوفری قەولی لەگەڵ کوفری عەمەلی جایە ئێمە ڕێگەی پێ ئەدەین ئیکتیفا بکا بە نەقلی کوفری عەمەلی بەڵام کوفری قەولی بەڵام کوفری عەمەلی نەقڵ نەکات چۆن یعنی بۆ نمونە کەسێک ئەڵێ من فڵان کەسم بینی شەقی لە قورئان هەڵڵا ئەمە نەقلی کوفرەکەیە بە قەول بەڵام حکایەتی عەمەلە ینی باسی کردەوەیەکەکە بەڵام بە گفتار بۆمانە گێڕێتەوە بە هیچ شێوازێک شەرعی نییە ئەو ئەگەر بیوێ باسی کوفرەکە بۆ ئێمە بکە ئەوی شە قورئانێک بێنێ شەقێکی تێ هەڵڵا بڵێ من بینیم کابرا وای کرد ئەما بێ بە کوفر بەڕێزان لەبەرەوە تاکە چارە بۆ نەقلی کوفری عەمەلی کوفری قەولیە لە کوفری قەولیان ڕێگە پێدراوە یا بۆ نمونە ئەڵێ وەڵام من بینیم سوجدەی بۆ بتێک برد دروست نییە بێ ئەم بتێکدانی و سوجدەی بۆ بەرێ بڵێ ئاوای کرد بۆیە خۆشەویستان منەمێ سەرنجی بەڕێستان بۆ ئەوە ڕابکێشم ئەو درامایانەی کە لەسەر ژیانی پێغەمبەران یا پیاوچاکانەکرێن ئەبێ زۆر حەزەر بکرێن لەم خاڵە یعنی تا ئەتواندێ ئەکتەرەکان جارێ ئەوەلەن بە هیچ شێوازێک دروست نییە تەمثیلی پێغەمبەران بکرێن هیچ کەسایەتیەک تەشخیصی کەسایەتی پێغەمبەرێک بکە و وێنای ئەو بکە و ببێ بە هونەر و پێی وابێ کە ئەو تەقەموسی شخصیەتی پێغەمبەرەکە لە خۆیاکە ئەمە حرامە شەرعەن بەیچی ئەوەی کە لەسەر حەزرەتی یوسف و تێ دەکراوە هەموو ئەمانە حرامن و من کاتی خۆی شتم لەسەر بڵاو کردوێتەوە و بەڵگەکانیشم خستۆتە ڕوو و ڕەئی زانایانیشم لەم بارەیەوە نەقڵ کردووە کە تەمثیلکردن نواندنی کەسایەتی پێغەمبەران بە هەموو شێوازێک لیژنەی ئەزهەرە یعنی فتوای ئەسەری لەسەرە فتوای عولەمای سعودی لەسەرە نەک تەنانەت پێغەمبەران تەنانەت خولەفای ڕاشیدینیش عولەما ئەفەرمون باش نییە کەسێک تەقەموسی شخصیەتیان بکە لەبەرەوە ئەمە لەم ڕۆوەوە لەم درامایانەیە حەذەرێکی تر ڕوو ئەدا کارێکی تر ڕوو ئەدا کە ئەوش زۆر سلبیە ئەوش ئەوەی ئەم ئەکتەرانە بە ئاشکرا کوفری بووە حەکەن بەبێ مبەڕێر یعنی وەکو عەرزم کردن مەسەلەی کوفر دراما یا بۆ نمونە حکایەتی کوفر ناکرێ بە پەردە
ناکرێ بە پاساو بۆ ئەوەی ئینسان هەموو کوفرێک لەژێر پەردەی ئەوەیە بکە کە من باسی دراما باسی مێژووەکەم. ئێمە وەکو عەرزم کردن بەپێی ئەم قاعیدەیە نەقلی کوفری عەمەلی بە قەولەکرێ. ئینسان هەتا ئەتوانێ کوفری عەمەلی بە عەمەل دووبارە ناکاتەوە. وەکو عەرزم کردن مەسەلەی کەسێک سوژدە بۆ بتپەرێ، کەسێک شق لە قورئان هەڵا، کەسێک بۆ نمونە قورئان بدڕێنێ، کەسێک کارێکی کوفری بکە کە تۆ ئەتوێ کوفرەکەی ئەو باس بکەی بۆ دادوەرێک یا بۆ کەسێکە بتەوێت چارەسەری بکەی، مجرد ئەیگێڕیتەوە و ناچی کوفرەکە تەقلید کەیتەوە و کارەکە بکەیتەوە. ئەمە خاڵێکە گرنگە ئاگامان لێ بێ. کەواتە لە خاڵی یەکەمە ئێمە ئەڵین کەسێکی دیاریکراو بە چ مەرجێک کافرە بێ، ئەڵین ئەگەر هاتوو ئەو قسەیە یا ئەو فعلیکە کردوێتی بە مەبەستی کوفر کردوێتەوە، نەک بەبەستی گێڕانەوە بوو بێ، یا نەوەک نەیزانی بێ، یا نەوەک بۆ نمونە بەناچاری کردبێت، یا نەوەک بە زۆر پێی کرابێ و ئینەما نەخێر مەبەستی بۆ کوفر بکە. ئەمە مەرجی یەکەم بۆ ئەوەی کافر بێ. خاڵی دووەم ئەم کەسە ئیقامەی حوجەی لەسەر بکرێ، واتە بەڵگەیەکی شەرعی ڕوونمان بەدەستەوە هەبێ، بەم پیاوەمان گوتبێتمان کاکە ئەم کارە کوفرە، چکە لەوانەیە کابرا نەیزانێ. یعنی کەسێک ئێستا هەزارها خەڵکی موسڵمانی ئێمە هەیە بە هەزارها نوکتەی کوفری ئەگەڕنەوە، حتا مامۆسای ئاینیمان هەیە هەندێک جار نوکتە ئەگەڕێتەوە کە نوکتەکە کوفرە. بەڵام مەرجنی ئێمە بڵێن کەسەکە بە مەبەستی کوفر گێڕاوێتەوە، یا هەندێک جار خەڵکی عەوام نەزانن ئەیگەڕنەوە کوفرەکان، بە نەزانی ئەیگەڕنەوە کە بە نەزانی گێڕایانەوە. ئێمە پێویستە ئیقامەی حوجەیان لەسەر بکەین، بڵێن کاکی من ئەم قسەیە کە سوکایەتی تایە، کە بێڕێزی تایە، کە ئەم کارە ئەمە هەر کەسێک بیکە کوفرە، ئاگادار بە لەوەی کە نەیکەی. یا بۆ نمونە لەوانەیە فعلێک بکا کەسەکە نەک بیگەڕێتەوە، لەوانەیە بۆ خۆی کارێکەکە بەڵام نازانێ ئەم کارە کوفرە، ئێمە ئاگاداری بکەینەوە، ئیقامەی حوجەی لەسەر بکەین، بڵێن ئەمە کوفرە، چکە خوای پەروەردگار بەڕێزان عەدلی مطلقی هەیە. خوای پەروەردگار خۆی لە چەندین دقا ئەمەمان پێ ئەفەرمێ، یعنی بۆ نمونە ئەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا، ئەفەرمێ ئێمە سزای هیچ گەل و هۆز و کەسێکمان نەداوە هەتاوەکو پێغەمبەر و ئاگادارکەرەوەمان بۆ نەناردبێ. ئەگەر کەسەکە دوای هاتنی پێغەمبەرێک هەر کوفرەکەی بەردەوام بوو، دوای ئیقامەی حوجە هەر کوفرەکەی بەردەوام بوو، ئەو کات مەرجی دووەم لە مەرجەکانی تەکفیری معەیەنی تیا دروست ئەبێ. لە ئاەتێکە خوای پەروەردگار ئەفەرمێ رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل. خوای پەروەردگار فەرمێ ئەو پێغەمبەرانی ئێمە کە ناردومانن مژدەدەر و ترسێنەر بوون، بۆ لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل، بۆ ئەوەی خەڵک هیچ بەڵگەیەکی بەدەستەوە نەمێنێ لە دوای هاتنی پێغەمبەران، خەڵک بەڵگەی بەدەستەوە نییە بۆی کە کوفر بکە یاخوا نەخواسە لاڕێ بکەوێت. لە ئاەتێکە خوا فەرمێ وما كان ربك مهلك القرى حتى يبعث في أمها رسولا. پەروەردگار فەرمێ ئێمە هیچ گەل و نەتەوەیەکمان لەناو نەبردووە حتا وەکو ئێمە پێغەمبەرێکمان بۆ ئەو گەل و نەتەوەیە ناردبێ و ئاگاداری کردبێتنەوە ئەو پێغەمبەرە، لە پاشان ئەگەر ئەوانە هەر بەردەوام ببن و سەرسەختیان نیشاندابێ ئەو جا خوای پەروەردگار لە ناوی بردوون. لە ئاەتێکە خوای پەروەردگار لە قیامەت کە پرسیارەکە لە ئەوانی ئەهلی دۆزەخن پێیانە فەرمێ ئایا ئێمە لە دنیا أولم نعمركم ما يتذكر فيه من تذكر وجاءكم النذير. ئەفەرمێ ئێمە لە دنیا مۆڵەتی تەمەن مۆڵەتی کات پێغەمبەریشمان سەرباری ئەو بۆ نەناردبوون وجاءكم النذير ئاگادارتان کەنەوە لە سزای ئەم ڕۆژە. ئەمە هەموو ئەم ئاەتانە بەڕێزان دەلالەت لەسەر چی ئەکەن؟ دەلالەت لەسەر ئەوە ئەکەن کە پەروەردگار لێپێچینەوە لە تاوانی کەس ناکە هەتا ئەو کەسە ئیقامەی حوجەی بەسەرەوە نەکرێ. لا آيتكي تراكا فرمي كلما ألقي فيها فوج سألهم خزنتها ألم يأتكم نذير قالوا بلى قد جاءنا نذير فكذبنا وقلنا ما نزل الله من شيء. همو أم آياتانا داكو كي لسر أم حقيقة أكنوا بويك هيج إنسانك هر فعليك بكا هر قوليك بكا دزي بكا زنا بكا قتل بكا كفر بكا هر شي بكا لرون شرعية مالنية لسري حتى وكو بينا جيشت بك أمكار حرامة. بوي حتى إمام بخاري لصحيح حكاية بابي هنا لجر نانوشاني قتل الخوارج والملحدين بعد إقامة الحجة عليهم. كشتني أو كسانيك بغاة خوارج ولقال كسانيك كملحد لجايتي ديني خواكا باكشي بعد إقامة الحجة عليهم. إمام بخاري بلقبة شي ديني تودوي أو كأم بابا هنا خواي بالوردقال القرآن كافرمي وما كان الله ليضل قوما بعد إذ هداهم حتى يبين لهم ما يتقون.
خوای پەروەردگار قەت هیچ گەلێکی گومڕا نەکردووە، خوای پەروەردگار گەلێکی لەناو نەبردووە حتاکەی حتى يبين لهم ما يتقون حتى ڕێگەی هیدایەتی پیشان نەدابن پەروەردگار. بۆیە خوای پەروەردگار لە عەدلی ئەوە ئەوەشێتەوە کە ئیقامەی حوجە بکرێ لەسەر خەڵک، ئەو جا خوای پەروەردگار محاسبەی خەڵکیش بکات. لەبەرەوە خوا فەرمێ ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا وئیما کەفورا، یا فەرمێ وهەدەیناه النەجدەین، پەروەردگارە فەرمێ ئێمە هەردوو ڕێگەکەمان نیشانی ئینسان داوە، یا فەرمێ فەئەلهەمەها فوجورها وتەقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. ئەمانە هەمووی ئاەت و دەقی شەرعین بەڕێزان بەوەی پەروەردگار محاسبەی کەسێک ناکا ئیقامەی حوجەی لەسەر نەکا. ئیبن کەثیر لە تەفسیری ئەو ئاەتە فەرمێ خوای پەروەردگار هەواڵمان پێ ئەدا دەربارەی خۆی، ئەفەرمێ يقول الله تعالى مخبرا عن نفسه الكريمة وحكمه العادل أنه لا يضل قوما إلا بعد إبلاغ الرسالة إليهم حتى يكونوا قد قامت عليهم الحجة. پەروەردگار هیچ گەلێک گومڕا ناکا، سەر لێ شێواو ناکا هەتا پەیامیان بۆ نەنێری، ئیقامی حوجەیان لەسەر نەکا. ئەگەر دوای ئەمە هەر گومڕابوون ئەو جا خوای پەروەردگار محاسبەیانەکا. ئیبن تەیمیە فەرمێ حكم الوعيد على الكفر لا تثبت في حق الشخص المعين حتى تقوم عليه حجة الله التي بعث بها رسله. واتا سزادانی و هەڕەشەکانی خوای پەروەردگار کە کردوێتی لەسەر کوفر، ئەفەرمێ ئەمانە لەسەر هیچ کەسێک نابن بە ماڵ، هیچ کەسێک ئەم سزایانە و ئەم هەڕەشانی پەروەردگار لەسەری جێبەجێ ناکرێ هەتاکەی هەتا ئیقامی ئەو حوجەی لەسەر نەکرێ کە خوای پەروەردگار پێغەمبەرانی پێ ناردووە و پێغەمبەرانی بۆ ناردووە. پاشانە فەرمێ وليس لأحد أن يكفر أحدا من المسلمين، ئەفەرمێ هیچ کەسێک بۆی نییە مسلمانێک کافر بکە، بە کافری لە قەڵم بدا و بازنەی ئیمانی لێبەرتەسک کاتەوە بیکاتە دەرەوە لێی. ئەفەرمێ وئین ئەخطأ وغەلط، ئەفەرمێ با هەڵە بکا کابرا، با لێی تێک بچێ حتى تقام عليه الحجة وتبين له المحجة. ئەفەرمێ هەتا ئیقامەی حوجەی لەسەر نەکرێ، بەڵگەکانی بۆ ڕوون نەکرێتەوە. ومن ثبت إسلامه بيقين لم يزل عنه ذلك بالشك. هەر کەسێک بە یەقین مسلمان بوو، یعنی کاڵین بە یەقین مسلمان بوو، تۆ ئەیبینی نوێژەکە ڕۆژوو ئەگرێ زەکات ئەدا حەجی ماڵی خوای کردووە، ئەهلی مزگەوتە کە پێی ئەڵی زاهیدی وەکو ئیماندار تەعامل ئەکا بە ئەحکامی شەریعە متەمەثیلە، هەموو ئەمانی تایە کابرا. بەڵام قسەیەک بەڵام گومانێکت هەیە، بەڵام ئینتیمای هەیە بۆ حیزبێک بە شێوازێک لە شێوازەکان، بەم شەکە تۆ بێی کافریکەی، یەقینەکەی هەڵگری کافریکەی و ئیقامەی حوجەیشی لەسەر نەکردبێ، ئەمە بەڕاستی یعنی هیچ کەس لە زانایانی پێشین ئەمەیان نەگوتووە. ئەمە خاڵێکی گرنگە کەواتە ئێستا دوو مەرجمان هەیە بۆ ئەوەی کەسێک ئێمە بتوانین معەیەن وەکو کەسێکی دیاریکرا و کافریکەین. یەکەم ئەوەیە کە ئەم کەسە کوفرەکەی کە کردووە هیچ پاساوێکی نییە، علمی شەرعی پێیەتی و قەستیشی بووە کوفرەکە بکە. خاڵێکی تر ئەبێ ئەم کەسە مەعذور نەبێ لە کوفرەکەیە، یعنی بۆ نمونە وەکو عەرزم کردن ئەو پاساوانی کە من هەڵبەت دواتر دێمە سەریان کە جەهلە و کە تەعویلە و کە خەتەء و کە تەقلیدە و کە ئیکراهە و کە ضرورەت و ئەمانەیە، هەموو ئەمانە پاساوی شەرعین بۆ ئەوەی کەسێکی دیاری کراوە ئەگەر کوفری کرد معنای کوفرەکەیشی ئەزانی، بەڵام بە زۆر پێیان کردو هەڕەشی کوشتنیان لێ کردو. خوا فەرمێ ئیلا من ئوکریه وقلبه مطمئن بالإيمان، یا بە جەهل کوفرەکەی کردووە نەیزانیوە، یا بە دەنیا هاتووە ئیجرا بووە نەیزانیوە. ئەمانە دواتر بە تەفسیل دێمە سەرم خاڵانە، بەڵام لە ئێستاە ئێمە گرنگ ئەوەیە ئەم پاساوەش بزانین کە خەڵک ئەگەر بەیەکێک لەم پاساوانە کوفری کرد کافر نابێ. بۆیە ئێمە نابێ پەلە بکەین بە هەڵە داوان خواخوامان بێ خەڵک کافرکەین، پەلەمان بێ بەوەی خەڵک لە بازنەی ئیمان بەرینە دەرەوە. خاڵێکی تر کە گرنگە ئێمە بیزانین بەڕێزان ئەوەیە ئیقامەی حوجە لەسەر خەڵک کردن بەپێی هەلومەرج بەپێی کەسەکانە گۆڕێ. بۆ نمونە کەسێکمان هەیە لە لادەیەکا گەورە بووە، دەستی بە ئاوەدانی نەگەیشتووە، کەسێکمان هەیە تازە موسڵمان بووە، ئیقامە حوجەی سەر ئەمان وەکو ئیقامە حوجەی سەر کوڕەمەلایەک نییە، سەر کوڕەشێخێک نییە، سەر کەسێک نییە کە لە مجتەمەعێکی ئیسلامی هەموو هۆکار و ئامرازەکانی گەیاندنی زانیاری لای ئەو بەردەستە، ئەیتوانی خۆی بخوێنێتەوە. کەواتان یەکجار تەقسیرەکە لەم لە خۆیەتی و ئیقامەی حوجەکە ئەبێ ئەم بە شوێنیا گەڕابێ. ئەگەر دەستی نەکەوتووە یا ئەم هەر نەیزانیوە تا بە شوێنیا بگەڕێ و کاتێ مەپیاڵی مەعذورە، یا بۆ نمونە کەسەکە دوو لە دەستە و عیلمی پێناگە، یا کەسێکی دەست ناکەی پرسیاری لێ بکە، یا تازە موسڵمان بووە، هەموو ئەمانە مەعذورن و
بەوەی ئیقامە حوجە لەسەر ئەمانە وەکو ئیقامە حوجە نیە لەسەر کەسێکی تر کە ئاسانتر ئەتوانی ئیقامەی حوجەی لەسەر بکەیت. ئیقامە حوجە لەسەر کەسێکی عامی کەسی نەخوێنەوار کەسی نەخوێنەوار بەڕێزان کە مقەلیدە کە خۆی علمی پێ نییە کە خوێندەواری نییە ئەم پرسیار لە ئەهلی علمەکە ئەو وەڵامی کە وەری ئەگرێ ئەم پێی تاوانبار نابێ. ینی بۆ نمونە کەسێکمان هەیە دەرێشێکی نەخوێنەوار داما و دڵسۆز کەسێک زۆر حەزی بە دینداریە بەخواناسیە ئەم لە ڕێگەی مامۆساکەی لە ڕێگەی شێخەکەیەوە علمی شەرعی وەرەگرێ شێخەکەی هەرچی پێی بڵێ ئەگەر ئەم بیکا و چاوی لێ بکە هەتا ئیقامەی حوجەی تەواو لەسەر ئەم پیاوە نەکرێ هەرچی بکە ئەم پیاوە پێی کافر نابێ چکەم لە دڵسۆزی خۆی ئەمە بە دینداری ئەزانێ و ئیقامەی حوجەش لەسەر ئەم ئێمە مقەلید ئیقامەی حوجە لەسەر ئەو کەسەیە یا ئەو شێخەیە یا ئەو مامۆسایە کە فێرێکە ئەگەر ئەم تەقلیدی ئەو بکا لە کوفر و شیرکەکەیە ئەم جاهیلە نازانێ ڕاستە بەرپرسەکەی یا مامۆسا و شێخەکەی گونابارن بەڵام ئەم کە نایزانێ مەعذورە بە جەهلەکەی چونکە خەڵکی ئەهلی تەقلید یا خەڵکی عەوام هەندێک شت هەیە ئەوان لێیان ڕوون نییە کەواتە ئێمە کاتێکە باسەکەی لە دەلیلی شەرعی و لە ئیقامەی حوجە مەفروزە کەسەکە کەسێکی خوێندەوار بێخوی ئەگەر مقەلیدیشە مەفروزە ئێمە بۆی ڕوون بکەینەوە بەیانی ئەدیلەکانی بۆ بکەین تا قەناعەتی پێەکەین بەوەی کە ئەم کارە کارێکی ڕێگە پێنەدراوە و کارێکی نەشیاوە بەڵام ئەگەر کەسەکە خۆی عالیم بێ ئەو کاتە ئێمە دەلیلی قورئان و سونەت و ئەوانەی کە مەسادیری ئەدیلەی شەرعین لە ئیجماع و لە قیاس و ئەمانە هەموو ئەمانە بۆمان هەیە عەرزی بکەین بۆی ڕوون بکەینەوە ئەگەر دوای ئەمانە هەر ئیسراری کرد لەسەر کوفرەکەی ئەو کاتە ئەتوانین بڵێن کاکە ئەمە کوفرە. لەبەرەوە خۆشەویستان تەکفیری معەیەن لەگەڵ تەکفیری مطلقا جایە لە تەکفیری مطلقا ئێمە ئەڵین ئەم قەولە یا ئەم فعلە کوفرە بەڵام هەر کەسێک ئەم قەولەی کرد ئەم فعلەی کرد هەتا ئەم مەرجانی کە من عەرزم کردن نەیەتە دی ناتوانین بە کابرا بڵێن کافرە ئەگەر تەکفیرمان کرد ئەو کاتە ئێمە کەسێکی مکەفرین بەناحەق حەذەرکردن لەم بابە و دڵنیابوون لە بوونی مەرجەکان واجبی ئەو کەسانن کە خۆیان بە ئەهلی فتوا ئەزانن و خۆیان بە مفتی ئەزانن بەڕەهای قسەکردن لەسەر کوفری خەڵک لەسەر ئیمانی خەڵک ولسر مسألة أحكام شرعي بهيك شوازك دروسنية. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشويستان صلاة خواهي پروردگارتان لبت خوش حالم لاڵقەیەکی نوێی بابەتی تەکفیر بە قسمت ئێوەی بەڕێزەگەمەوە دەرسی ڕابردوو قسەمان لەسەر بنەمای چوارەم لە بنەما شەرعیەکانی تەکفیر کرد وتمان بەو دوو مەرجەی کە باسمان کرد کەسێکی دیاریکراوە ئەکرێت تەکفیر بکرێ یەکێک لەوانە وتمان کەسەکە بە مەبەستی کوفرکردن ئەو قسەیە یا ئەو کردەوەیە بکە. خاڵی دووەم وتمان کەسەکە ئیقامی حوجەی لەسەر کرابێ و بزانێ کە ئەم کارە کوفرە و ئەو مەبەستیشی هەبێ کە کوفرەکەی پێ بکە. ئەمڕۆ دینی سەر بنەمای پێنجەم لە بنەماکانی تەکفیر کە بریتیە لە قاعدەی بەڕێزان ئەڵێن كل مانع من موانع التكفير مانع من لحوق الوعيد بالشخص المعين بەڵام وليس كل مانع من موانع لحوق الوعد بالمعين مانع من التكفير. بەشی دووەمی قاعدەکە جارێ لێ ئەگەڕێن قسە لەسەر بەشی یەکەمی ئەکەین. بەشی یەکەمی قاعدەکە پێمانەڵێ هەر کارێک یا هەر پاساوێکی شەرعی ئەگەر ڕێگر بوو لە تەکفیرکردنی کەسەکە ڕێگریشە لە سزادانی لە قیامەتە. یعنی ئەگەر ئێمە کەسێک بۆ نمونە کە پێی ئەڵێن ئەم قسەیە یا ئەم فعلە کوفرە بەڵام ئەم کەسە پێی کافر نەبووە لەبەرەوەی عوذرێکی هەیە ئەڵێ ئەم عوذرە کە لە دنیا پێی کافر نابێ لە قیامەتیش هەمان عوذر ڕێگرێ لەوەی عەذاب بدرێت لە لای خوای پەروەردگار. کەواتە ئەمە خاڵێکە گرنگە ئێمە لە مەسەلەی تەکفیرە
ئاگامان لێ بێ. یەکێک لەو عذرانەی کە ڕێگرە لە تکفیر و ڕێگرە لە سزادان مەسەلەی جەهلە. دەرسی ڕابردوو تیشکێکی بەسیطمان خستە سەر، ئەمڕۆ بە تەفسیل قسە لەسەر مەسەلەی جەهلەکەین. جەهل پێناسەکەی چییە بەڕێزان؟ جەهل پێناسەکەی ئەوەیە یا ئەوە تا ئینسان هیچ شتێک دەربارەی ئەو بابەتە نازانێت کە حکمە شەرعیەکەیە، یعنی بۆ نمونە دەربارەی قورئان، دەربارەی حکمی شەرعی، دەربارەی حکمی زینا، دەربارەی حکمی کوفر، ئەم کەسە هیچ شتێک دەربارەی ئەمە نازانێت. بە پاساوێک لە پاساوەکان مەڵێ چۆن نایزانێت، تازە موسڵمان بووە لە بیئەیەکی غێر ئیسلامیە گەورە بووە، شێت بووە و تازە هۆشی بۆ گەڕاوەتەوە، کەڕ و لاڵ بوو و تازە عەمەلیاتێکمان بۆ کردو، ئێستا ئەبیستێ و تێ ئەگا معنای تەدەیون چییە، بابەتەکانی تەدەیون هەمووی وەرنەگرتووە. هەموو ئەمانە گرنگ ئەوەیە کەسێکمان هەیە پاساوێکی شەرعی هەیە بۆ نەزانی، ئەمە خاڵی یەکەم. یا بستمان ئەوەیە کەسێک ئیعتیقادی هەیە، یعنی بۆ نمونە ئەوەی پێشوەڵی هەر نایزانێ، ئەم ئەیزانێ بەڵام تێگەیشتنەکەی هەڵەیە، تێگەیشتنەکەی بەو شێوازنیە کە تێگەیشتنێکی شەرعی بێ. جا خەڵکێک لەوانەیە بە هەڵە پێی گەیاندبێ یا بە هەڵە تێی گەیاندووە، ئەمەش دیسانەوە بە جاهیل حسێ بکرێ. یا خەڵکێکمان هەیە تێ ئەگا و مۆزوعەکە ئەزانێ بەڵام بەو شێوازە نایکە کە شەرع داوای لێ کردووە، یعنی اعتقادەکەی صحیح بێ یا فاسد، فعلەکەی فاسدە، بەو شێوازە ئەدای فعلەکەی ناکە کە شەرع داوای لێ کردووە. ئێمە قاعیدەیەکمان هەیە بەڕێزان کە لەگەڵ ئەم قاعیدەیە تەواوکاری یەکترن، پێمان ئەڵێ كل كافر جاهل وليس كل جاهل كافر. هەموو کافرێک نەزانە، بەڵام هەموو نەزانێک کافر نییە ئەگەر کوفریشی کردبێ. لەبەرەوە ئێمە ئەزانین دەوافعی جەهل زۆرە. ئەو کافرەی کە جاهیلە، جەهلەکەی لەوانەیە کۆمەڵێک هۆکار هەبن وا بکە ئەم کوفرەی لەسەر نەبێ بە ماڵ و وا بکە بەوەی کە کافر نەبێ. عولەما بەڵگەیان بۆ ئەم حاڵەتە چییە کە ئینسان ئەگەر لە ڕێی جەهلەوە کوفری کرد، خوای پەروەردگار کوفرەکەی لەسەر بە حسێب ناکا و کوفرەکەی نابێ بە ماڵ لەسەری. لەو ئاەتانی کە پەروەردگار وەکو عەرزم کردن کە فەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها لا يكلف الله نفسا إلا ما آتاها يا فاتقوا الله ما استطعتم. ئینسانێک کە کافرە و معذورە بە کوفرەکەی لەبەرەوەی جەهلی هەیە و جەهلەکەی وەکو عەرزم کردن چی لە ڕووی ئاعتیقادەوەیە چی لە ڕووی فعلەوەیە، لەبەرەوەی ئیقامی حوجەی لەسەر نەکراوە و علمێکی شەرعی ئەو تۆی دەست نەکەوتووە، ئەم ئینسانە خوا ئەفەرمێ لا يكلف الله، يعني خوای پەروەردگار لەمە زیاتری لێ داوا ناکا. یا فەرمێ لا يكلف الله نفسا إلا ما آتاها، یا فەرمێ فاتقوا الله ما استطعتم. یا قاعدە شەرعیەکە پێمان ئەڵێ لا تكليف إلا بمقدور. هەموو ئەمانە بەڵگەن لەسەر کافر نەبوون. بەڵگەی حەدیث ئەو پیاوە بنو ئیسرائیلی کە عەرزم کردن لە محاضەرەکانی پێشووە کە وتی ئەگەر من مردن بمسووتێنن دواتر بمدەن بەدەم باوە بەڵکو خوا زینوم نەکاتەوە. ئەم پیاوە ئەزانێ خوا هەیە، علمی خوابوونی هەیە. دووەم علمیشی بەوە هەیە کە بەهەشت و جەهەنەم هەیە، علمیشی بە حرامەکانی خوا هەبووە. باشە دواتر جەهلی لە چوا بۆ دروست ئەبێ؟ سیرکە، یعنی ئەمە کافرێکی پەتەڕی نییە، کافرێک نییە کە تۆ بڵێ هەر کافرێکی عیارە 24 کافرە. هەموو ئەم بنەمایانی ئیمانی هەبووە، ئیمان بەخوا، بە ڕۆژی دوایی، بە پاداشت و سزا، بەبوونی بەهەشت و جەهەنەم. لە یەک مەسەلەیە ئەم کابرایە جەهلی هەیە. مەسەلەکە چییە؟ ئەوەی ئەگەر ئەم پیاوە خۆی بسووتێنێ، خۆی با بەدەم باوە، خوای گەورە ناتوانێت زیونی کاتەوە. جەهلەکەی ئەلێرایە، کەواتە ئەم کەسە ئێستا ئەم جەهلە هەر کەسێک لە ئێمە بێڵێ پێی کافرە بێ یا کافر نابێ، ئێمە بێڵێن پێی کافرە بین، ئێمە بڵێن کارێکەکەین خوا نەتوانێت زیینومان کاتەوە، ئەمە کوفرە. ئینسان قەناعەتی وا بێ کە خوا خۆی ئەفەرمێ لا يعجزه شيء في الأرض ولا في السماء، هیچ شتێک لە گەردوونە لە دەسەڵاتی پەروەردگار قورس نییە و کارێک نییە شایەنی نەتوانین یان نەکردن بێ. ئێستا ئەم پیاوە مسلمانە ئەم اعتقادی بۆ دروست بووە ئەگەر خۆی بسووتێنی خوا ناتوانێت زیینوی کاتەوە. خوای پەروەردگار ئەم جەهلەی لێ نەگرت، نێشی کرد بە کوفر بە ماڵ بەسەرەوە و خوای پەروەردگار لە قیامەتی شاڵی خۆش بوو. ئەهلی علم دەربارەی ئەم حەدیثە بەڕێزان قسەیان زۆرە. ئیمامی خەتابی لە معالم السنن ئەفەرمێ قد يستشكل هذا فيقال، ئەڵێ لەوانەیە ئەمە یعنی ئاڵۆزیەک دروست کا بگوترێ چۆن خوای پەروەردگار لەم پیاوە خۆش بوو وهو منكر للبعث والقدرة على إحياء الموتى. لە کاتێکە ئەم پیاوە ئینکاری زیندووبوونەوە و ئینکاری دەسەڵاتی خواەکە و توانستی خواەکە لەسەر زیندووکردنەوەی خەڵک. لە وەڵامە ئەڵێ ئێمە ئەڵێن إنه لم ينكر البعث،
ئەڵێن ئەم پیاوە ئیمانی بە زیندووبوونەوە هەبوونێ ئەوە زیندووبوونەوە نییە وإنما جهل فظن إذا فعل به ذلك فلا يعاد فلا يعذب ئەڵێ بەڵام جەهلی ئەم پیاوە لەکوێ بوو قەناعەتی وابوو ئەگەر سووتێنرا ئەگەر تۆزەکەی درا بەدەم باوە ئەو کاتە کۆ ناکرێتەوە جەمع ناکرێتەوە وەخوای پەروەردگار سزای نادا ئەفەرمێ وقد ظهر إيمانه باعترافه ئەڵێ ئیمانەکەی باعترافی خۆی دیارە کەوتوەتی بم سووتێنن لە ترسی خوا بەڵام جەهلی هەبووە لە مەسەلەیەکی عەقیدەیە کە مەسەلەی زیندووکردنەوەی کاتە ئەم جەهلە پێی کافر نەبووە خۆشەویستان ابن عبد البر لموضوع شرح أم حديثة أفرمي وأما جهل هذا الرجل أفرمي نزانيني أم بياوا أفرمي جهل بصفة من صفات الله تعالى في علمه وقدرته جهل بدو صفة إخوة يكم صفة علم بوي أجر أم بلاو بو تبوتو زكي خوا نازاني تبوتو زكا بوشو أروا كنازاني بوشو أروا ناشتواني زيوني كاتا وقاتا جهلي بدو صفة هي أفرمي فليس ذلك بمخرجه عن الإيمان أفرمي جهل بمدو صفته نايبات دروا لبازغي إيمان لكتبي تمهيدا ابن عبد البر وعلي ابن القيم درباري أم حديثة باسي شي من بوكا باسي من بوكا قال كسيك بو نمونا فرضك لفرائض إسلامي بينا جيشتبو تطبيقي نكردبو إمام ابن القيم فرميه أما من جحد ذلك قال كسي إنكاري كاري كيوابكا جهلا أو تأويلا يا نيزاني يا تأويلي أكا أفرمي تأويلا يعذر فيه صاحبه تأويلك بك خاونكي يعني بوي بباساو لقلم بدري تأويلك أفرمي فلا يكفر صاحبه به أفرمي أو كسي أم قناعتيه يعني با إنكاري فرضك شبكا أفرمي كافر نابه بو كحديث الذي جحد قدرة الله عليه هل وقو بيا وايك إنكاري كد وحاشايد وكد كخواب تواني زينوي كاتوا ابن الحزم درباري أم حديثة أفرمي فهذا إنسان جهل إلى أن مات أن الله عز وجل يقدر على جمع رماده وإحيائه أفرمي أم بياوا حتى أوكات